دوای کڵاوی دێوانە جێی شوجار شاخی شیشاریشیان کرد. شیشار ئەڕوانێ بەسەر دۆڵی بالیساندا. لە ماکۆکەوە بەردەوام تەقیان لە دۆڵەڕەکە ئەکرد و تۆ بارانیانەکردن. گەماروی ئابووریان دابوون و ڕێگەی هاتوچویان لێبەست بوون. دانیشتوانی ناوچەکە لە ئەشکەوت و بنبەرد و بنپردەکاندا جێگەیان بۆ خۆیان چاکرد بوو. لەگەڵەوەشدا زۆر ڕۆژ خەڵکیان لێ بریندار ئەبوو یا لێکوژرا. ڕۆژێکیان کابرایەک بنبەردێکی خۆش کردبوو خێزانەکەی تێدا حەشار بە. بەردەکە تلی دابوو بە بەرچاوی خۆیەوە هەندێک لە مناڵەکانی فلێ قاندبووە. لەبەر ئەوەی خەڵک لە ژێر گوشاری سەخت دابوون بەتەنگ هاتبوون و وریان بەردابوو. لێپرسراوەکانی مەڵبەندیش ڕەفتاریان لەگەڵ پێشمەرگەکان باش نەبوو. لیان ناڕازی بوون و زۆر جارشکاتیان لێکردبوون. دانیشتوانی ناوچەکە و پێشمەرگەکانیان وردە وردە تەسلیم ئەبوونەوە. ئێمە گەیشتینە سماقولی، خەریکی کۆکردنەوەی زانیاری و دانانی نەخشە بووین. مەکتەبی سیاسی ئاگاداریان کردم باری دۆڵەڕەکە خراپە بەپەلە بچم بۆ ئەوێ. هەندێک لە هێزەکانی سلێمانی و کەرکووک و هەولێرم لەگەڵ خۆم برد و ڕۆیشتم. لە چیای هەورێ کە دابەزین بۆ دۆڵی بالیسان تۆ باران دەستی پێکرد. لەسەر چیای ماکۆک و شیشارەوە کاروانەکەی ئێمەیان دیبوو. سەرانسەری ناوچەکان بە خەسی تۆ باران کرد. بارەگای مەڵبەندی سێ لە دۆڵەڕەکە بوو، بەڵام ماڵی دکتۆر کەمال خۆشنا و ژمارەیەکی زۆر بارەگای پێشمەرگە لە دۆڵەکەدا بوو. لە ژێر گوشاری تۆپدا دانیشتوانی ناوچەکە هەمویان ئاوایەکانیان چۆڵ کرد و ڕویان کردە شاخەکان. منیش چوومە توتمێ بۆ بارەگای ڕێکخراوەکەی کۆمەڵا کە عەبدوڕەزاق محەممەد بەرپرسی بوو لە ئازادکردنی کەرکووکدا شەید بوو. شەو بە شاخەکەی پشتی توتمەدا هەڵگەڕاین بەرەو مەلەکان. شارەزاکەمان کە گەنجێکی توتمەی بوو لەبەر تاریشی ڕێگەی هەڵە کرد. لەناو کۆمەڵی تاشەبەردی زبردا ئاسی بووین. شوێنەکەمان ڕوبەڕووی شیشار بوو، نەمان ئەتوانی لایت لێ بدەین یان جگەرەدا بگیرسێنین. هەر پزیسکێکیان ئەدی ئەیاندایە بەر تۆپ. من زۆر ماندوو بووم و پشتم ئازاریەدام. چوومە پەنای گابەردەیە ویستم جگەرەیەک دابگیرسێنم کە چەرخەکەم لێدا پێشمەرگەکان نیان ئەزانی منم. بە تووڕەبوونەوە زیاتر لە 10 کەس قیڕاندیان چەرخ لێمەدا، جگەرە مەکێشە، ئاگردا مەگیرسێنە. منیش بە تووڕەبوونەوە وتم توخوا مە شۆڕشە. شۆڕژگێرانی ڤێتنامی لە پاش 10 ساڵ چوونە ناو هانووی پایتەختی ڤێتنامی خوارووە و گرتیان کەچی ئێمە لە پاش 10 ساڵ تازە لەم شاخەدا ئاسی بووین و ناشتوانین جگەرە بکێشین. دیارە گلەیەکە لە خۆم و سەرکردایەتی جوڵانەوەکە بوو نەک لە پێشمەرگەکان. عەلی مام ڕەسوڵ لە ڕاپەڕیندا شەید بوو کە خۆی شاخەوان و کوڕی قەندیل بوو بەناو تاشەبەردەکاندا دابەزی. ڕێگەیەکی بۆ داکشانی ئێمە دۆزیەوە. سەر لە نوێ دابەزینەوە بناری شاخ و بە ڕێگایەکی تر سەرکەوتینەوە. دەمە و بەیانی پاش ماندووبوونێکی زۆر گەیشتینە مەلەکان. مەلەکانیش لەژێر ئاگری تۆ باراندا بوو. چەند ڕۆژێ لە مەلەکان ماینەوە. هێزەکانی مەڵبەندی سێمان لە هەڵوەریندا بوون. ئەو تیپە پێشمەرگەی بەرپرسی پاراستنی ماکۆک بوون و بەدەستەوەیاندا بوو سەرتیپەکەیان هاتەلام. بەتوندی سەرکۆنم کرد و داوام لێ کرد بۆ ڕێخستنەوە و هەڵساندنەوە حەساندنەوەی تیپەکەی پێشمەرگەکانی لە شوێنێکی نزیک خۆمان دابنێ تا ئاگاداریەکەمەوە. بەڵام ئەم پێشمەرگەکانی ترساند بوو. بۆ شەو بە کۆمەڵ تەسلیم بوونەوە. بۆ ئەوەی لە ناوچەکە زیاتر نزیک بکەومەوە چوومە زینی ئەستێرەکان بە نیازی ئەوەی بچم بۆ دۆڵەڕەکە هەوڵێکی گرتنەوەی ماکۆک بدەین. سیر ئەوە بوو پێش گەیشتنی خۆم لە ناو هێزەکانی دۆڵەڕەکەدا بڵاویان کردبووە کەوا بە هێزێکی گەورەوە ئەچم بۆ دۆڵەڕەکە پێشمەرگەکانیان چەک ئەکەم و هەندێکیشیان بە تاوانی تەقسیر ئەکوژم. لەو ترسە هەموودا بیانە شاخ. دوان لە ئەندامەکانی مەڵبەند پێش گەیشتنی ئێمە ڕایان کردبوو بۆ ئێران و لەوێوە بڕۆن بۆ ئەوروپا. لەبەر ئەوە لە باتی دۆڵەڕەکە چوون بۆ وەرتێ. ناردم بە شوێن فەرماندەکانیاندا. هەمویان هاتن و هەوڵێکی زۆرمدا خاویان بکەمەوە و باوەڕیان بهێنمەوە جێگەی خۆی. هەندێکیان نیان شاردەوە کەورەیان بەردا و باوەڕیان بە پێشمەرگایەتی نەماوە چونکە سەرکردایەتی یەکێتی کەسانی لێ نەهاتووی کردوتە فەرماندە و لێ پرسراویان پێ ئەچوو بڕیاری خۆیان دابێ. گەڕانەوە دۆڵەڕەکە بە کۆمەڵ دەستیان کرد بە تەسلیم بوونەوە. سوارەغای ئاکۆ کە فەرماندەی هەندێک لە هێزەکانی ئەوێ بوو بێتەلەکەی و دۆشکا و هەندێک چەکی تر کە لە یەکێتی وەرگرت بوو لەگەڵ جفرەی بروسکە تەسلیمی عەزیز سەدیق کردبوو. وتبووی من عشیرەتەکەم هەمووی تەسلیم بۆتەوە. خۆم بە تەنیا ماومەتەوە، بە تەنیاش هیچ سوودێکم نییە. نامێشتی یەکێتی ببەم. ئەوە کەلوپەلەکانی یەکێتی و من خۆم ئەچم تەسلیمە بمەوە. دۆڵەکە کەسی تێدا نەما جگە لەو پێشمەرگانەی من لەگەڵ خۆم بردبوو من بۆ ئەوەیە کە خەڵکی ناوچەکانی تر بوون. ئەم هەرەسەی تووشی هێزەکانی مەڵبەندی سێ بوو سەرەڕای ئەوەی جەزرەبەیەکی معنەوی بوو لە پێشمەرگەکانی یەکێتی ناوچێکی زۆر گرنگی کوردستانیشی لەدەستچوو. بۆ ئەوەی پاژماوەی هێزەکانی مەڵبەندەکە بە تایبەتی تیپەکانی سۆران، باڵەکایەتی، کارۆخ، کۆدۆ لەم دەردە بپارێزین خۆم و هێزەکانی تر لە ناوچەکەدا ئەبوو بمێنینەوە. لە وەرتێ لە سێبەری دارگوێزێکی زۆر گەورەدا دانیشت بووین. خەریکی چاخواردنەوە بووین. دوو فڕۆکە بە ئاسمانی ناوچەکەدا فڕی هیچی نەکرد. پێ ئەچوو هی نۆڕین و ناسینی ناوچەکە بێ. بەڵام دوای ئەوە بە چەند دەقیقەیەک لە قەسرەوە دانینە بەر تۆپ.
خۆمان دامانە شاخ و بە خەڵکی دیەکەمان وت ئەوانیش خۆیان قایمکەن. یەکێ لە تۆپەکان لە دارگوێزێکی پیری دابوو لە بندەری هێنابوو. خاوەنەکەی زۆری پێ ناخۆش بوو لەبەر خۆیەوە جنێوی ئەدا. فڕۆکەی جەنگی بۆ ڕۆژی دوایی هاتەوە سەر وەرتێ و ناودیەکەی بردومان کرد. ناودێ چۆڵ بوو لەبەر ئەوە زەرەری گیانی نەبوو، بەڵام لە کوخێکی سەروتری دابوو چەند کەسێکی کوشت بوو. وەرتێ شاخاوی و سەختە. ئێمە چوینە گەڕەکی بەڕۆژ. هەندێ ئەشکەوت و کوونەبەردی لێبوو. پێشمەرگەکان جێگەیان بۆ خۆیان چاک کرد. ئەو ماوەیە بە جۆرێکی نائاسایی بەردەوام بوون لەسەر تۆپبارانی ئەو دۆڵی ئێمەی تێدا بووین. لە هەندێک شوێن دەستگا جاسووسیەکان بڵاویان کردبووە کە بە کیمیایی لیان داوین. زۆر لە بێتەلەکان ڕاستی ئەم هەواڵیان ئەپرسی. ئێمە خۆمان هەستمان بە هیچ نەئەکرد، بەڵام تۆپبارانەکە ئەوەندە خەز بوو هەر کەس لە کوونەکەی دەربهاتایە ژیانی لە مەترسیدا بوو. مانەوەمان ئیتر سوودێکی ئەوتوی نەمابوو. لێشاوی تەسلیم بوونەوە وەستا. ناوچەکە بەهۆی ئێمەوە گوشارێکی زۆری لەسەر بوو. وەکو نیشانەی هەڵسانەوە لەو تێکشکانە بڕیارماندا چالاکیێکی گەورە بنوێنین. فەوجێکی جاش لە ئاکۆیانی ڕەواندز بوو. سیر ئەوە بوو مستەشاری فەوجەکە ناوی کوردۆ بوو. چەند کەسێک چوون بۆ ئیستیطلاع و بۆ ئەوەی ئێمەش کەمێ لە تۆپباران خۆمان بگزینەوە تا ئەوان لە ئیستیطلاع ئابنەوە سەرکەوتین بۆ سەر کارۆخ. کارۆخ کە لە دوورەوە سەیری ئەەکەی شاخێکی قوچە و ئەزانی تەپڵە سەرەکەی تەسکە، بەڵام کە سەر ئەکەوی اینجا ئەبینی چەند فراوانە. لە باری پانی یا لە باری درێژی بە هەر لایەکیدا بڕۆی ڕۆژەڕەیەک ئەبێ. لە هەندێک شوێنیدا چاڵە بەفری زۆر گەورە و لە هەندێک شوێنی تردا لێڕەواری لێیە، هیچ کانیەکی لێ نییە. چەند ماڵێکی خۆشناو لەسەر کارۆخ ڕەشماڵیان هەڵدا بوو. مێگەلەکانیان هێنابوو بۆ لەوەڕ لای ئەوان ماینەوە. بۆ ئەوەی دەستگای ئیستیمکانی عێراقی نەماندۆزێتەوە ئەو یەک دوو ڕۆژە بێتەلمان بەکار نهێنا. پاش دوو ڕۆژدا بەزین و چوون بۆ دۆڵی ئاکۆ لە دۆڵێکدا خۆمان مەڵازدا. پێشمەرگەکانی کە دانرابوون بۆ ئەنجامدانی چالاکیەکە دابەشکران. هەموو کارەکان بەڕێک و پێچی کران، بەڵام هەڵەیەک بەشێکی ئیشەکەی تێکدا. چەند ڕەبیەک لە پشتی دەیەک بوو. ئەبوو پێشمەرگەکانی گەرمیان بیگرن، بۆ ئەوەش ئەبوو بە تاریکی بچنە ناو دەیەکە و لەوێەوە بەرەو ڕەبیەکان بەڕێبکەون. لە چووندا پێشوەخت تووشی تەقە بوون و یەکێکیان لێکوژرا. کارەکەیان بۆ نەکرا و گەڕانەوە. ویان زانی بوو جاشی لێ دامەزراوە. تومەس ئەمانە تاقمێ پێشمەرگە یەکێتی بوون بە ئیجازە لە ماڵەکانی خۆیاندا بوون. لەبەر ئەوەی هیچ پێشمەرگە لە ناوچەکەدا نەبوو، ویان زانی بوو ئەمانە جاشن و بۆ سەر ئەوانە چن. دابیان نەبەر دەزڕێژ. شەوی دوو لە سەرسەی تەمووز پەلاماری فەوجەکە درا و بارەگاکەی و زۆری ڕەبیەکانی جیران. هەندێک لە جاشەکان هەڵاتن و هەندێکیان کوژران و هەندێکیشیان جیران. بەڵام لەم شەڕەدا مەحموودی حاجی فەرەجی کۆکۆیی فەرماندەی تیپی خاڵخاڵان کوژرا کە یەکێ لە سەرتی پەچاکەکانی یەکێتی بوو. دوایم شەڕە هێزەکانم ئیزندا هەریەکە بۆ ناوچەی خۆی و منیش بەرەو سماقولی بەڕێکەوتم. ماوەیەک لە باخەکانی سماقولی سەرچاوەدا لەگەڵ مەڵبەندی چوار مامەوە. دوای چەند ڕۆژێ بەرەو دۆڵی جافەتی بەڕێکەوتمەوە. لە تۆپزاوای کۆیەوە بەسەر جادەی کۆیەدا بەلای هەرموتەدا تێپەڕین بۆ چەمی سوورقاوشان. لە چەمی سوورقاوشان هەندێ ماڵە جوتیاری لێبوو کشت و کاڵیان کردبوو. لاماندایە کەپریەکێکیان بە کۆمەڵدانیشت بوون تووتنیان بەشریتەوە ئەکرد. بە دەموچاو منیان نەئەناسی، هەندێ میوەیان بۆ هێناین. کابرای جوتیار شەپقەی لەسەرا بوو. لێم پرسی دەنگ و باز چییە؟ کابراوتی دەنگ و باز چییە؟ ئەڵێم فڵان ناوی منی هێنا. چووە مەڵبەندێکی بە تەسلیمکردنەوەدا و هاتۆتەوە. پێکەنیم و لەسەری نەڕۆیشتم. باسەکەم گۆڕی بۆ شتێکی تر. تۆپباران و بردومانی فڕۆکە بەری مەرگە و ئاوایەکانی بناری ئاسۆسی پەرێشان کرد بوو. مام جەلال لە سیروان نەمابوو، گوێزرابیەوە یاخسەمەر. هەندێک خێوەت و کەپریان ڕێخست بوو. فەریدون ماڵەکەی لەناو دێبوو. منیش لەسەر کانیەک لەناو باخێکدا کەپرێکم کرد. دوای ماوەیەک چوومە هەڵەدن. ئەوڵقادر هەڵەدنی باوکی غەریب ماڵەکەی خۆی بۆ چۆڵکردم. بەڵام ناودێ بە کەڵکی من نەهات. بڕیارمدا بچمە بەرگەڵ و لەوێ سەر لە نوێ کەوتمە خان و دروستکردن. بۆ خۆپاراستن لە تۆپ و بردومان ئەبوو پەناگایش دروست بکەین. سێ تەجروبە. لێرەدا بە پێویستی ئەزانم سێ ڕووداوی ئەو ڕۆژانە تۆمار بکەم کە خۆمیان وەکو ئینسان ئێشاند و زەرەریان بە ڕێکخراوەکەمان و جوڵانەوەکەش گەیاند. مەبەستم لە گێڕانەوەیان ئێشاندنی هیچ کەس نییە، بەڵکو وەرگرتنی تەجروبە و پەندە. تەجروبەی یەکەم موزایەدە. هەندێ لەوانی کە نوێنەری شۆڕشگێڕان بوون لە سەرکردایەتی یەکێتیدا لە کاتی لێکۆڵینەوەی ڕەوتی گفتوگۆدا زۆر جار موزایەداتی بێجیان ئەکرد و ئەیانوت ئەمە جاشایەتی ئێمایکەین. مەبەستیان لە درێژە پێدانی مفاوەزە بوو، داوایان ئەکرد هەرچی زووتر کۆتایی بە گفتوگۆ بهێنرێ و شەڕ دەست پێکرێتەوە. جاروبار وایان دەرەخست کە ئەگەر ئێمەی لایەنگری درێژە پێدانی گفتوگۆ توانای خەباتمان نەماوە، ئەوە ئەوانی دژی گفتوگۆ درێژەی پێدەن. کەچی کە شەڕدەستی پێکردەوە گەرم بوو، هێرشەکانی بەعستا ئاهات توند و تیشتر ئەبوو. ئەمانە یەکەیەکە تەسلیمی ئێران بوون بۆ ئەوەی لەوێەوە بە یەکجاری بڕۆن بۆ ئەوروپا.
لەو کاتەدا ئێران هەڵوێستی لێچێتی دوژمنانە بوو، ئەمانەی گرت و خستنیە ژێر گیرروگازی لێکۆڵینەوە و لێپرسینەوەی سەختەوە. دوای ئەوەی بەوردی هەموو ئاگاداریەکیان سەبارەت بە یەکێتی لێوەرگرتن و سوکایەتێکی زۆریان پێ ئەکردن، ئینجا ڕێگەیاندان سەفەر بکەن. تەجروبەی دووەم سەنگەرگۆڕین. لە جەنگەی ئەو ڕووداوە سەختانەدا چەند کەسێ لەو فەرماندەی کەرتانی کە لە کاتی گفتوگۆدا گیرروگرفتی زۆریان دروست ئەکرد و شەڕیان بەجاش ئەفرۆشت و هەندێک جار تاوانی زلیانە کرد، لەوانە سەڵاح شینە لە هەولێر، هەڵۆ پشتیوان هەردوو ناو هی خۆیان نەبوو لە کەرکووک، عومەر عەرەب لە سلێمانی، هەر یەکەیان لەلایەکەوە لەگەڵ تاقمێ پێشمەرگەدا تەسلیم بوونەوە و بوون بە جاش و دواتر بە جۆری جیاواز و لە شوێنی جیاوازدا لە شەڕی پێشمەرگەدا کوژران. ئەمانە چەند نمونەیەک بوون لەو چەکدارە بەڕەڵایانەی لە ڕیزەکانی یەکێتیدا بوون و بەهۆی دەستەگەری و ململانی ناوخۆی ناو یەکێتیەوە نە ئەتوانرا بهێنرێنە ژێرباری دیسپلینی پێشمەرگایەتیەوە و هەندێک جار گیرروگرفتی گەوریان بۆ یەکێتی دروستە کرد. لە هەموو سیرتر لە ناو جوڵانەوەی کووردا دیاردەیەکی دزێو هەیە. هیوا هەیە چەندین ساڵ پێشمەرگەیەکی گیانفیدا بووە کەچی لە پڕ لە بەرهۆیەکی بچووکی سەخیف هەڵەگەڕێتەوە، ئەچێتە ڕیزی دوژمنەکانی دوێنێەوە و پێشیان ئەکەوێت بۆ شەڕی هاوڕێکانی دوێنێ و گەرمتر و جدیتر لەوان تا خۆی بە کوش ئەدا شەڕی هاوسەنگەرەکانی پێشوویەکە. ئەگەرچی ئەم دیاردەیە لە هەموو شۆڕشەکانی کوردستانی عێراق و لە هەموو قۆناغەکانیدا و لە ناو هەموو حیزب و ڕێکخراوەکانیدا دووبارە بۆتەوە، بەڵام تا ئێستا هیچ لێکۆڵینەوەیەکی لەسەر نەکراوە. ئەم دیاردە دزیەوە ئەهێنێ لێکۆڵینەوەی کۆمەڵایەتی سیاسی نەفسی قوڵی لەسەر بکرێ. تەجروبەی سێەم ئاڵای کام شۆڕش. لە کۆنفرەنسی یەکەمی کۆمەڵەدا هەندێک لە سەرکردەکانی لە هەڵبژاردندا دەرنەچوون و ئەمەیان لە دڵگرت و بە ناڕەزاییەوە دەستیان لە کار هەڵگرت. جەعفەر سەفەری کرد بۆ دەرەوەی وڵات و سالار لە گوندێکی شارباژێر دانیش پاڕەزانی کرد بە بنکەی خۆی. ناڕازیەکانی ناو کۆمەڵیان هەن ئەدا لە خۆیان کۆ کردەوە. ئەمانە ناڕەزایی و گلەی و ڕەخنەکانی خۆیان نەئەشاردەوە و زۆریشی ڕووی لە مام جەلال و من بوو. کورتەی ناڕەزایەکانیان ئەوە بوو کە مام جەلال دیکتاتۆرە پشت بە ئاغا و چۆخە ئەبەستێ و شۆڕژگێڕان لەسەر حسابی کۆمەڵە بەهێز ئەکا و کۆمەڵەی کردووە بە دەستکەلای خۆی. کە من جگە لەوەی مارکسی نیم، قسەم ڕقە و لە پەیوەندی کۆمەڵایەتیدا وشکم، مجامەلە نازانم و خەڵک تەریقەکەمەوە، بە خۆڕایی ئەچم بەگشت کادرەکاندا و ئەیان شکێنم. فەردیم و پشت بە کەس ناکەم، کۆمەڵەم کردووە بە دەستکەلای مام جەلال. کە سەرکردایەتی کۆمەڵە لە خەتی شەید ئارام و لە مارکسیزم لای داوە، بۆتە بۆ جوازی بچووکی ناسیۆنالیست، لە ناو یەکێتیدا سربەخۆی ئایدۆلۆجی و سیاسی نەماوە. ڕاستیەکەشی هۆی ناڕەزایی ئەوانە زۆرتر شەخصی بوو تا جیاوازی بیر و باوەڕ، ئەیانویست خۆیان کاربەدەست یەکەمی ناو کۆمەڵە بن. ئەمانە لە هەر جێک بیان بیستایە کادریە یان پێشمەرگەیەک ناڕازیە یان سزا دراوە، ئەوان پەیوەندیان پێوە ئەکرد و هەوڵیان ئەدا بیکەن بە هاودەنجی خۆیان، ئەگەرچی بە ئاشکرا ئەدوان و هاتوچۆ جوموجوڵیان ئەکرد و پەیوەندیان لەگەڵ ئەم و ئەو ئەبەست، بەڵام هێشتا خۆیان لە ڕێکخراوێکی تایبەتیدا ڕێک نەخست بوو. ئێمەش تەنگمان پێ هەڵ نەئەچنین و پێمان وابوو جیاوازی بیر و بۆچوون شتێکی ئاساییە، لەبەر ئەوە هیچ کام لەمانە لە ڕیزی کۆمەڵە و یەکێتی و پێشمەرگاتی دەرنەکران، بەڕێزەوە ڕەفتاریان لەگەڵەکرا، یارمەتی مانگانیان وەکو هەموو لێپرسراوەکانی تر وەرەگرت و مەفرەزەکانی خۆیان لەگەڵ خۆیان هێڵرا بووە و لە مەسەلە گرنگەکانیشدا پرسیان پێکرا و بیرروڕیان وەرەگیرا. کە گفتوگۆ دەستی پێکرد، هەمویان خۆیان وا پیشانەدا لە ئەنگری گفتوگۆن. مەلا بەختیار لە دوو خولی گفتوگۆدا هاوبەشی کرد و بۆ ڕازیکردنی ناڕازیەکانی دەرەوە گەشتێکی ئەوروپای کرد و ئەو خاوەنی تیۆری گوشینی گفتوگۆ هەتا دواچۆڕی بوو. هێشتا گفتوگۆ نەپسڕابوو، چالاکیەکانی ئەم تاقمە شێوەیەکی تری بەخۆیەوە گرت و هەندێ بەیان و بڵاوکراوەی نهێنیان بە چاپ دژی گفتوگۆ و سەرکردایەتی کۆمەڵە و یەکێتی دەرکرد و تاوانباریان کردن بە خۆبەدەستەوەدان و ئەوانەی هاودەنجی ئەمانیش بوون لە دەرەوە کەوتنە چالاکیێکی زۆرتر دژی یەکێتی، بە تایبەتی دوای ئەوەی کە سالار لەسەر داوای خۆی و بە یارمەتی یەکێتی چوو بۆ دەرەوە. هەتا پەیوەندیەکانی یەکێتی و بەعەز گرشتر ئەبوو، هێرشی ئەمانیش بۆ سەر یەکێتی و کۆمەڵە تونتر و چالاکیەکانیان دژی زیاترە بوو. کە شەڕدەستی پێکردەوە، ئەمان وایە نەزانی یەکێتی تووشی تەنگ و چەڵەمەیەکی قوڵ بوو و هەلێشی لەباریان بۆ هەڵ ئەکەوێ یەکێتی تێک بدەن و ئەوان ببن بە میراتگیری سەروەریەکانی. چەند بەیانێکیان لە دەرەوە بە ناوی کۆمەڵەوە دەرکرد و لە ناوەوەش دەستیان کرد بە دەرکردنی بڵاوکراوەیەکی دەوری بە ناوی ئاڵای شۆڕش ئاشەوە. ئاش لە ناوەوەی کوردستان چەند کاری زەرەربەخشیان ئەنجامەدا. لەوانە: 1. پروپاگەندەیەکی فراوان بە نووسین و بەقسە بۆ سوکردنی یەکێتی و کۆمەڵە و سەرکردەکانی و بۆ ڕووخاندنی ورەی پێشمەرگە و هاندانیان بۆ وازێنان و خۆبەدەستەوەدان بە بیانووی بێهودەیی خەباتی شاخ و کۆبوونەوەی پرۆلیتاریا لە شارەکاندا. 2. لەبەر ئەوەی نەخۆیان وازیان لە پلە و پایەکانی ناو کۆمەڵە و یەکێتی هێنابوو،
نە کۆمەڵە و یەکێتیش لە ریزەکانی خۆی دەری کردبوون ئاگاداری هەموو نەخشە و پلان و بڕیارەکانی یەکێتی بوون بەو پەڕینە ئەمنیەوە سوئی ئیسیفادەیان لەم بوونەی خۆیان ئەکرد لە ناو ریزەکانی یەکێتیدا بۆ ئاشکراکردنی نهێنیەکانی. سێ بە ئوسلوبی موامەرە کاریانە کردو لە ڕوو بە جۆرێ قسەیانە کردو بە نهێنی بە جۆرێکی تر و بە ئاشکرا بە جۆرێ هەڵسوکەوتیانە کرد لە پەناوە بە چەشنێکی تر سوێند خواردنی درۆ و دووڕووی و دوو زمانیان کردبوو بە پیشە. ئاش لە دەرەوەی وڵاتیش چەند کارێکی خراپی ئەنجامدا لەوانە: یەک بۆ شێواندنی ناوبانجی سیاسی یەکێتی و سەرکردەکانی هەرچی ئاگاداریەکیان لەسەر یەکێتی هەبوو دایان بە حکوومەتەکانی ئێران، سووریا، لیبیا، فڵەستینیەکان. دوو بۆ دواخستنی ئاشبوونەوەی یەکێتی و لایەنەکانی ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە هەوڵێکی زۆریاندا تەگەرەی تێبخەن بەوەی سەرکردایەتی لایەنەکانی جوت قانع بکەن کە بەو نزیکانە یەکێتی هەڵ ئەوەشێ و ناچار ئەبێ بچێتەوە باوەشی بەعەز. بەم کارانەش ئاڵای شۆڕش ئاژاوەیەکی فکری و گیرروگرفتێکی سیاسی و کێشەیەکی ڕێکخراوەییان لە ناو یەکێتی و هێزەکەیدا و لە پاڵ ئەوانشدا مەترسیەکی ئەمنیان بۆ سەر سەلامەتی یەکێتی دروست کرد بوو لە کاتێکدا کە یەکێتی لە شەڕیمان و نەماندا بوو لەگەڵ درڕندەترین ڕژێمی ناوچەکە کە خاوەنی پێنجەمین هێزی زلی دنیا بوو. ئەبوو ئیتر ڕادەیەک بۆم ئاژاوەیەدا بنرێ و چارێکی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی بگەین بە چارەسەرێکی گونجاو کەوتینە هاویشتنی هەنگاوی یەک لە دوای یەک. هەنگاوی یەکەم بە ڕێگەی گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ مەلا بەختیار و چەند کەسێکی تر لە هاوڕێ و هاوبیرەکانی بۆ ئەوەی جۆرێ لێگەیشتن بدۆزینەوە و کێشەکە بەخۆشی چارەسەر بکرێ. دوای چەندین خولی گفتوگۆی سەریح و جددی درێژ ئەم هەوڵە سەری نەگرت. هەنگاوی دووەم کە گفتوگۆ کەڵکی نەگرت و ئەوان ئەمەیان بەلاوازی هەڵوێستی سەرکردایەتی کۆمەڵە لێک ئەدایەوە لە هێرشەکانیاندا دڕتر بوون ناچار بوون بۆ بەرپەرزدانەوەی ئیتیهام و پرۆپاگەندەکانیان زنجیرەیەک وتار لە گۆڤاری کۆمەڵەدا بنووسین و بنچینە فکریەکانیان هەڵبتەکێنین. هەنگاوی سێهەم کە گفتوگۆی ڕاستەوخۆ و دیالۆجی ئایدۆلۆجیکەل چینەدا ئەبوو ڕێگەی چارەسەرێکی تر بگرین کەوتینە کۆکردنەوەی ئاگاداری لەسەر ئاش و سەرکردایەتی و چالاکەکانی و داو دەستگای چاپەمەنیەکەی دەرکەوت. ئەمانە بە کەڵک وەرگرتن لە ئەندامەتی خۆیان لە ناو یەکێتی و لە ناو کۆمەڵەدا بەنهێنی لە ناو یەکێتیدا حیزبێکیان دامەزراند بوو خاوەنی کۆمیتەی سەرکردایەتی لە قوشانەی ئەندامان و خاوەنی بەرنامەی تایبەتی خۆی و خاوەنی ئۆرگان و بڵاوکراوەی تایبەتی خۆیان بوون. ئەمەش هەمووی بۆ ئەوەی کۆمەڵە لە ناوە کلۆر بکەن و بیڕوخێنن. مەکتەبی سیاسی لە کۆبوونەوەیەکی خۆیدا بڕیاری چەکردن و گرتنی سەرکردایەتیەکەیدان. جێبەجێکردنی کارەکەش سپێردرا بە هەندێک لە فەرماندەکانی پێشمەرگا بە یارمەتی مەڵبەندی یەک ئەگەر پێویستی کرد. شەوی یەک لە سەردووی 11:85 هێزێک چووە ماڵەکەی مەلا بەختیار و لە گوندی تەچێ و بەبێ شەڕوتەقە خۆی و هاوڕەکانی جیران و دەستگای چاپەکەشیان کە لە ماڵەکەی ئەودا حەشاردرا بوو دەستی بەسەرا گیرا و دوایین ژمارەی ئاش و بەڵگەکانیان کەوتە بەردەست. جگە لە مەلا بەختیار و شێخ عەلی و پشکۆ ئەوانی کە هەمویان ئازاد کران و ڕێگە دران بۆ چوو ئەچن بچن. بەم کارە گیرروگرفتی ئاش لە ناو کوردستانی عێراق و لە ناو یەکێتیدا کۆتایی هات. ئەگەرچی ئەوانیان کە لە ئەوروپا بوون و ئەوانیان کە چوون بۆ ئێران درێژیان بە کارەکانیاندا بەڵام هیچ تەسیرێکیان لەسەر ڕەوتی ڕووداوەکان نەما. زەرەری ئاش لە کۆمەڵە و یەکێتی زیاتر لەوەی مادی بێ بەر لەشی ڕێکخراوەی کۆمەڵە و پێشمەرگەیی یەکێتی بکەوێ زەرەری ئەخلاقی بوو بەر مۆڕاڵ و معنەویاتی کەوت چونکە ئەو بە هاپاکە سیاسیانی کۆمەڵە گەرەکی بوو لە جوڵانەوەی کووردا بیچەسپێنێ ئەمان بەم کارە هەڵیان تەکاند. پیرۆزبایی بەعسیانە لە ساڵی نوێ لە مانجی کانونی یەکەمدا بەرەو ساڵی تازا چوین. چەندین شەڕی قورس قەوما و جێژ لە چەندجێی دوور لە یەکتر هێرشی گەورەیە کرد. لە 11 مانگدا هێرشی بۆ سەر گمۆ چوارتاو، لە 15 مانگدا بۆ سەر سماقولی شەقڵاوە و لە 26 مانگدا بۆ سەر سەید جەژنی فەتاح هۆمەر هۆمەربل کفری و لە 30 مانگدا بۆ سەر گۆبان و سید خەلیل کەلار کرد. لەم شەڕانەدا 9 پێشمەرگە کوژران. ساعت 12 نیوە شەوی سیویەکی 12/1985 کە ئەچوینە ناو ڕۆژی 1986ەوە لەگەڵ عەبدوڕەحیم عەبدوڵڵا کە هەتا بڵێ قسە خۆش و نوکتەزان بوو دوایتر شەهید بوو موحسین عەلی ئەکبەر دلێری سەید مەجید دانیشتبووین دەمەتە قێمانە کرد. بارەگاکانیان لە بەرگەڵ و تۆپباران کردین. ئەگەرچی تۆپبارانەکەیان خەست بوو بەڵام زەرەری گیانی لێ نەکەوتەوە. ئەمە پیرۆزبایی بەعەز بوو بۆ ساڵی نوێ. 3. پێگاتنی یەکێتی لەگەڵ ئێران کە شەڕ دەستی پێکردەوە بەعەز کە سوکاری پێشمەرگە گەنجەکانیان گرتن و پیر و پەکەوتەکانیان لە سوورداش فرەدان بێن بۆ لای کوڕەکانیان. ڕێگەیان بە مناڵی پێشمەرگە نەئەدا لە قوتابخانەکاندا بخوێن و لە نەخۆشخانەکاندا تیمار نەئەکران. فەرمانێکی بۆ دادگاکان دەرکرد کە هیچ دادگایەک شکاتی کە سوکاری پێشمەرگە نەپرسێ. لەوەش سیرتر
ژنی پێشمەرگیان هەن ئەدا لە دادگادا واز لە مێردەکانیان بێنن. چەند جارێکیش لە شارەکاندا مەنع تەجەولیان کرد و ماڵ بە ماڵ ئەیان پشکنی و چەند جارێ لەسەر وێنەیەک گەنجێکیان گولە بارانە کرد. شەڕ زۆر بە گەرمی لە کوردستاندا بەردەوام بوو. بەعەز کەوتوو بۆ جێبەجێکردنی هەڕەشەکانی. ئاوایەکانی کوردستانی بەو پەڕی درڕندایەتیەوە بردومانە کرد. بارودۆخێکی خەمناک باڵی بەسەر هەموو لادێکاندا کێشا بوو، چونکە هیچ دێک و هیچ خێزانێک لە ژیانی خۆی ئەمین نەبوو. هەمیشە لە ژێر مەترسی تۆپباران و پەلاماری هالیکۆپتەر و فڕۆکەدا بوون کە کوێرانە خەڵکیانە کوشت. دانیشتوانی هەندێک لە گوندەکان ناچار بوون ئاوایەکانیان چۆڵە کرد و لە شاخ و داخ یان لە دەشت و دەر پەناگەیان دروست کردبوو. تیرۆر و تۆقاندن سەرانسەری کوردستانی داگرتە بوو. گەماروی ئابووری هەموو ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی درابوو، نەیانەیەش خواردەمەنی و سوتەمەنی بۆ بچێت، تەنانەت هاتوچۆکردنیشیان لەگەڵ بڕی بوو. 4 شۆفێری خەڵکی دۆڵی جافەتیان هەڵواسی لەسەر ئەوەی بە ئۆتۆمبیل لە نێوان دۆڵەکە و سلێمانیدا هاتوچویان کردبوو. لەم هەلومەرجە سەختەدا زۆر جار دانیشتوانی دیاتەکان لەگەڵ کادر و لێپرسراوەکانی یەکێتیدا بە ڕاشکاوی ئەدوان و ئەیانوت ئەمەی ئێوە ئەیکەن شێتیە، لەگەڵ لایەک ڕێککەون ئێران بێیان عێراق. ئەمە قسەی ناخی دەرونیان بوو. بێگومان ئەمە بۆ ئەوە بوو لەو ئابڵوقەیە دەربچن و دەروێکیان لە ڕوودا بکرێتەوە. بەڵام ئێمە لە ڕوویەکی ترەوە بۆ ئەم مەسەلەیەمان ئەڕوانی کە چەند لایەنی هەبوو، بەڵام دوانیان گرنگترینیان بوون. 1. دەرچوونی بەعەز لەو شەڕە بە سەلامەتی واتە جێبەجێکردنی هەڕەشەکەی تارق عەزیز و لە ناوبردنی گەلەکەمان. تەجروبەی دووەمین جەنگی جیهانی دەری خست بوو کە ئەڵمانیای نازی و ئیتالیای فاشی کە تێکەڵاوی شەڕ بوون هەردووکیان ڕووخان، بەڵام ئیسپانیا و پورتوگال چونکە خۆیان لە شەڕ دوور گرت ڕژێمەکانیان سەرەڕای درڕندایەتیان هەرمایەوە. من خۆم و زۆر لە هاوڕێکانم لە معارەزەی عێراقی ناومێد بووین و پێمان وا بوو تەنیا ڕێگەی ڕووخاندنی بەعسیش هەر ئەو شەڕەیە. 2. لە ئەنجامی پەیوەندیەکانی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ هەموو لایەنەکانی ئەجەبەل وەتانیەت دیموکراتیە بەکردەوە تێگەیشت بووین هەتا لەگەڵ ئێران نەگەینە ڕێکەوتنی سیاسی ناتوانین لەگەڵ لایەنەکانی ئەجەبەل وەتانیەت دیموکراتیە ئاش ببینەوە و شەڕی ناوخۆ هەر درێژا کێشێ. ئێران تەنیا لایە ئەتوانێت کۆتایی بەم شەڕە بهێنێ. حەڵاڵ و حەرام. حکوومەتی عێراق هەر کات ئێران، تورکیا، سووریا ئامادە بوو بن هاوکاری و هاو ئاهەنگی سوپایی لەگەڵ بکەن بۆ تێکشکاندنی جوڵانەوەی کورد بە پەرۆشەوە بێدوودڵی کردوێتی. لیواڕوکن وەفیق سامەڕایی لە لاپەڕە پەنجای کتێبەکەیدا حیتام البەواب الشەرقیە شایەتی ئەدا و ئەنووسێ ئەو قایمکاریانم لە بنکەی ئاسمانی میهرابادی شتاران کە ساڵی 1975 بەڕەسمی سەرم لێدان و 1970 لە چوارچێوەی کاری سەربازی سوارچاکانی ئازاژدا کە هێزەکانی فەیلەقی یەکەم بە سەرکردایەتی شەید لیواڕوکن وەلید مەحموود سیرەت کە ساڵی 1970 بە تۆمەتی پیلانگێڕانی ئەعدام کرا جێبەجێیان کرد دین. ئەرکی پەیوەندی و هاوەهەنگیم لەگەڵ تیپی 28می پیادەی ئێرانی پێسپێرابوو لە ناوچەکانی بانە و مەریوان بۆ داخستنی سنوورەکانی ئێران. تاکە هێزی وشکانی عێراق لە پێشەوە کشایەوە و ئێران لە پاشەوە سنوورەکانی داخست گەماروی هێزەکانی پێشمەرگە بدەین. عملیەت الفرسان الشجعان هەمان لەشکرکێشی فەیلەقیە کە بۆ سەر بارەگاکانی یەکێتی لە شوێنێ لە زستانی 1970دا کە جەنەڕاڵ بەفر و خۆراگری پێشمەرگەکان شکاندی. کارێک کە بۆ حکوومەتێکی بەهێز بۆ لە ناوبردنی گەلێکی بچووک حەڵال بێ، بۆچی بۆ گەلێکی بچووک کە لە مەترسی لە ناوچووندا بێ ئەبێ حەرام بێ. هێزەکانی ئێران گەیشت بوونە هەموو ناوچەکانی سەر سنوور بە درێژایی سنووری کوردستان، عێراق، ئێران هەر لە شنەوە بەرامبەر سیدەکان هەتا قەسی شیرین بەرامبەر خانەقین بنکە و بارەگای جەنگی سوپای پاسداران و ئارتەشی لێ هەبوو. هەندێ پەیوەندی کرا، بەڵام ئاستەکەی نزم و گفتوگۆکان بێسوود و هەندێ جار ناومێدکەر بوون. ئێران خۆی وا پیشان ئەدا بێمنەتە لە کورد و شەڕەکەی. ئاڵای شۆڕش ئاش کە تازە جیابوو بۆ لێچێتی ئێران و لایەنەکانی جوودی وا تێگەاند بوو کە یەکێتی هێزەکانی لاواز بوو و بەو نزیکانە هەڵەوەشێ یان ناچار ئەبێ خۆی بهاوێتە ناو باوەشی بەعەز. پارتیش ئێرانی وا تێگەاند بوو کە شەڕی نێوان یەکێتی و بەعەز تەمسیلە، یەکێتی جاشی عێراقا. ئەوە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک و معارەزە ئەو تەمسیلەکەن. لە ناو لایەنەکانی ئەجەبەل وەتانیەت دیموکراتیەدا تەنیا حیزبی سۆسیالیستی کوردستان هەڵوێستی لە یەکێتی جیاواز بوو. هانی ئێرانی ئەدا لەگەڵ یەکێتی پێک بێ و هانی یەکێتی ئەدا لەگەڵ ئێراندا دۆستایەتی بکە و یەکێتیان وەکو هێزێکی شەڕکەری سەرەکی ناو مەیدانی کوردستانی عێراق بە ئێرانیەکان ناساند بوو. حیزبی سۆسیالیستی کوردستان لەسەر ئەم هەڵوێستیان تووشی هەندێک تەنگ پێ هەڵچنین و سەغڵەتکردن بوون. محەممەدی حاجی مەحموود و شێخ محەممەدی شاکەلی کە بنکەکانیان لە سووریان بوو لەوانە بوون هەوڵێکی زۆریاندا بوو لەگەڵ ئێرانیەکان بۆ ئەوەی بیرۆڕیان لەسەر یەکێتی ڕاست بکەنەوە. هیچ ئێرانیەک نەی ئێوێرا بێتە ناوچەکانی یەکێتی، چونکە وا تێگەیشت بوون یەکێتی ئەنگری و تەسلیمی عێراقیانەکە.
بۆ بەدرۆخستنەوەی ئەم چاوراوە محەممەدی حاجی مەحموود چەند جارێک هەندێک فەرماندەی مەیدانی پلە خوارەوەی پاسدارانی هێنان بۆ شار باژێر. شێخ محەممەدی شاکەلیش بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا جارێک خۆی بەتەنیا هاتوو چەند ڕۆژێ میوانی مەکتەبی سیاسی بوو. دەستپێکردنی پەیوەندی لەو ماوەیەدا چەند کەس لە بەرپرسەکانی یەکێتی لە سەرەتادا دلێری سید مەجید و دوای ئەو دکتۆر فواد مەعسووم، ئازاد هەورامی، جەبار فەرمان، دارا شێخ جەلالی حەفید، ڕەفعەت عەبدوڕەحمان، عەلی بچکۆل، شێردڵ حەوێزی، جەلال عەبدولقادر بە کۆمەڵ و بەجیا سەردانی ئێرانیان کرد لە سەردەشت، ورمێ، کرماشان لەگەڵ کاربەدەستی ئێرانی لە ئیتلاعات و سوپای پاسداران دانیشتن و لە کاربەدەستانی ئێرانیش چەند کەس هاتن بۆ گەڵاڵی شینکایەتی یاخسەمەر بەرگەڵ و ئێرانیەکان وەکو ئەوەی لە خەباتی ژێرزەمینی دابن هەمیشە ناوی ڕاستەقینەی خۆیان ئەگۆڕی و بە ناوی وەهمی و نهێنیەوە قسەیان لەگەڵە کردین. زۆری ئەم هاتوچویانە ئەنجامێکی ئەوتۆی نەبوو، بەڵکو وەڕسکەر و ناخۆش بوون. لەناو ئەوانەدا دوو سەردان گرنگیان هەبوو کاریان لە پەیوەندیەکانی ئێران و یەکێتی کرد. یەکەمیان سلێمان قەساب کە یەکێ لە کادرەکانی حیزبی سۆسیالیستی کوردستان بوو، یەکێ لە کاربەدەستانی ئیتلاعاتی لەگەڵ خۆی هێنا، هەم گفتوگۆی سیاسی لەگەڵ کرا و هەم خۆشی حەزی کرد گەشتێکی خێرا بە هەندێ ناوچەی ژێر دەسەڵاتی یەکێتیدا بکە. لە یەکێ لەو گفتوگویانەی لە نێوان ئەم و هەندێ لە ئەندامانی مەکتەبی سیاسی کرا، ئەم نوێنەرە قسەیەکی کرد، وتی ئێوە تازە گفتوگۆتان لەگەڵ عێراق بڕیوە، زەمان چییە ئەم پەیوەندی لەگەڵ ئێرانی دروست ئەکەن بەکاری ناهێنن بۆ ئەوەی هەڵوێستان بەهێز بکە لە گفتوگۆی داهاتووتاندا لەگەڵ عێراق. ئێمەش وتمان ئەی زەمان بۆ ئێمە چییە ئێوەش لە سەودای داهاتووتاندا لەگەڵ حکوومەتی عێراق ئەم پەیوەندی لەگەڵ کوردی عێراق دروستی ئەکەن وەکو عامیلێکی زەخت بۆ بەدەستهێنانی دەستکەوتی زۆرتر بەکاری نایەنن. وتی زەمانی ئێمە ئیمام خومەینیە، ئیمام تا ڕووخانی ڕژێمی بەعەز شەڕ لەگەڵ عێراق ڕاناگرێ. وتمان ئیمام خومەینی بەشەرە وەکو هەموو بەشەرێکی تر مردنی لە ڕێگەدایە. ئەگەر ئیمام مرد، وتی هەر کەس دوای ئیمام بێ ئەبێ پەیڕەوی لە ڕێبازی ئەو بکە و درێژە بە شەڕ بدا. وتمان ئەگەر یەکی هات و شەڕی ڕاگرت، وتی ئێمە موسڵمانین، ئەگەر دوای ئیمام یەکێ بێت و پەیڕەوی لە ڕێبازی ئەو نەکا ئێمە جایز نییە نوێژی لە پشتەوە بکەین. وتمان ڕەنگە ئەوە بۆ ئێوە بەس بێ، بەڵام بۆ ئێمە کافی نییە. پرسی بۆ لەگەڵ پارتی ڕێک ناکەون؟ وتمان ئێمە ئەمانوێت لەگەڵیان ڕێک بکەوین، هەتا ئێستش چەند جاری هەوڵمان داوە بەڵام ئێوە نەتان هێشتووە ئێمە و ئەوان ڕێک بکەوین. پرسی ئامادەن لەسەر چی لەگەڵیان ڕێک بکەون؟ وتمان هەر لەوەی مەرحەبای یەکتری بکەین و پێکەوە چای بخۆینەوە تا ئەوەی هەموو دا و دەستگاکانمان بکەین بە یەک و پێکەوە شەڕی بەعس بکەین. دووەمیان دوای ئەمیش وەفدێکی نۆکەسی هات، تێکەڵاو بوو لە نوێنەری چەند وەزارەت و دەستگای جیاجای ئێرانی. وەکو دوایی دەرکەوت، سەرۆکی وەفدەکەیان سەرۆکی دەستگای ئیتلاعاتی سوپا بوو. ئەم وەفدە لەم سەردانیدا چەند کارێکی ئەنجامدا. یەک، لەگەڵ مام جەلال گفتوگویان کرد و ئاگاداریان کرد کە ئێران بڕیاری هاوکاری و دۆستایەتی یەکێتی داوە. دوو، گەشتێکی خێرایان بۆ ناوچەکانی کەرکووک و گەرمیان کرد و لەم گەشتەدا هەتا نزیک دامەزراوەکانی نەوتی کەرکووک چوون. سێ، لێکۆڵینەوەی ئەوەیان کردبوو کە یەکێتی ئەلف، ڕەفتاری لەگەڵ مزگەوت و مەلاکان چۆنە، مزگەوتەکانی داخست و مەلاکانی دەرکردووە و نوێژ و خواپەرستی قەدەغە کردووە وەکو نەحەزەکانی یەکێتی ئەوانیان تێگەیاندبوو یان نە. با، بوونی بنکەکانی یەکێتی لە ناوجەرگەی کوردستانی عێراق و لە نزیک بنکەکانی جێشی عێراقدا ئەگەڕێتەوە بۆ هاوکاری ژێربەژێری سەرانی یەکێتی و هێزەکانی عێراق وەکو ناحەزەکانی یەکێتی لەوانیان گەیاندبوو یان ئەگەڕێتەوە بۆ گیانی فیداکارانیان. ئەم وەفدە کە گەڕانەوە بۆ ئێران بیر و بۆچوونی ئیجابیان دابوو بە کاربەدەستانی ئێران و ئێران ئیتر بڕیاریدا لەگەڵ یەکێتی پەیوەندی ڕسمیدا بمەزرێنێ و هاوکاری بکە. یەکێتی لە ئێران و ئێران لە کوردستانی عێراق دەفتەر مەکتەب بکاتەوە. دەفتەری سەرەکی یەکێتی لە ئێران لە کرماشان کرایەوە و دەفتەری سەرەکی ئێران لە یاخسەمەر. کێشەی معارەزەی ئێرانی لە سەرەتاوە یەکێ لە گرێسەختەکانی گفتوگۆی یەکێتی و ئێران مەسەلەی جۆری ڕەفتار بوو لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و هێزە ئێرانیەکانی تر. ئێران داوای لە یەکێتی ئەکرد دان بە هەڵەی خۆی دابنێ لەسەر ئەوەی یارمەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی داوە لە شەڕی دژی ئێران و پەیوەندی خۆی لەگەڵ ببڕێ و لە کوردستانی عێراق دەریان بکەن. ئەم کارە بە یەکێتی نەئەکرا و پێچەوانەی بیر و باوەڕی بوو. ئەم داوایە هەر لە سەرەتاوە ڕەت کرایەوە و چەندین مانگ پەیوەندی هەردوو لای دواخست. ئێران لەو کاتەدا پێویستی بە گەرمکردنی شەڕ هەبوو لە کوردستان بۆ ئەوەی لە جەبهەی ناوەڕاست و خوارودا بتوانێت نەخشەکانی جێبەجێ بکە. ئەولەویاتی سیاسەتیشی گۆڕا بوو. سەردەمێ پاکتاوکردنی معارەزەی ناوخۆی لە پلە یەکەمدا دانابوو. دوای ئەوەی ئەو ئامانجەی بەجێهێنا بوو، بردنەوەی شەڕی عێراقی لە پلە یەکەمدا دانابوو.
بە تایبەتی لەو قۆناغەدا ئیتر معارەزەی بە هەموو لایەنەکانیەوە لە ئێران کەس کردبوو. بارەگا و بنکەکانی لە دەرەوەی ئێران بوو، کاریگەریان بۆ سەر ڕژێمەکەیان زۆر کەم ببووە. ئێران کە دڵنیا بوو لەوەی یەکێتی ناچێتە ژێرباری ئەو مەرجەوە، سەرنجام وازی لەو داوایە هێنا. تەنانەت چاوپۆشیان لەوە کرد کە بنکەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە گەورەدێ و بنکەکانی کۆمەڵە لە چۆخماق بوو، بنکەی ئەوانیش لە یاخسەمەر بوو. بنکەکانیان نزیکی یەکتری بوون و هەندێک جار لە ڕێگاوبان تووشی یەکتریە بوون، بەڵام هەمویان بەڵێنیاندا بوو کە ڕێزی ئەرزی کوردستانی عێراق بگرن و هیچ کارێ لەسەر ئەرزی کوردستانی عێراق دژی یەکتری نەکەن. هەردوو لە هەم ئێرانیەکان و هەم معارەزەی ئێرانی بەڵێنەکانیان بەجێهێنا. لێدانی دامەزراوەکانی نەوت. یەکێ لەو کارانی کە ئێرانەکان بەلایەنەوە گرنگ بوو بکرێ لێدانی دامەزراوەکانی نەوتی کەرکووک بوو. لە نزیک کەرکووک بە تەنیا هێزی یەکێتی لێبوو. هێزەکانی یەکێتی ئەیانتوانی بگەنە بیرەکانی نەوت و بگەنە نزیک دامەزراوە سەرەکیەکانی. تەنیا سەرچاوی دەرامەتی دارایی عێراق بۆ دابینکردنی خەرجی جەنگی شەڕی ئێران و خەرجی شەڕی کورد هەر نەوت بوو. نەوتی کەرکووکیش گرنگترین سەرچاوی ئەم دەرامەتە بوو. هەموو ڕۆژێ زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوت لە 222 بیری نەوتی بابە گورگۆر، هاڤانە و داود گورگە هەڵەهێنجرا و بەناو لولەدا ڕەوانەی تورکیاکرا. ئێمە خۆمان چەند ساڵێ بوو بیرمان لە لێدان و تێکدانی کردبووە و زانیاری زۆرمان لەسەر کۆ کردبووە، بەڵام جێبەجێکردنی لە توانای ئێمەدا نەبوو. بە تایبەتی چەک و تفاقی جەنگی ئێمە زۆر سادە و دواکەوتوو بوو. بۆ ئەنجامدانی کارێکی لەو بابەتە بە کەڵک و کاریگەر نەبوو. نەوتی کەرکووک لە هەڵێنجانەوە تا ناردنی بەلولەدا بۆ تورکیا بە چەند قۆناغێکدا ئەڕوا. لەسەر دەمی هەر بیرێک یەک درەختی کریسمس دروست کراوە کە دەرهێنانی نەوتی خاو لە بیرەکە ڕێگە خاتوو لە کاتی پێویستدا ئەتوانێ بیگرێ هیچی لێ دەرنێت. لە دەمی بیرەکەەوە بەلولە ئەگوێزرێتەوە بۆ ئێزگەیەک کە گاز لە نەوتی خاو جیاکاتەوە. دوای ئەم کارە لولە ئەگوێزرێتەوە بۆ چەند منارێکی بەرز کە نەوتەکەی تێدا ئەقلێنرێ و لە هەندێ مادەی زیاد خاوێنێکاتەوە. ئینجا لێرەوە ئەکرایە ئەو لولە سەرەکیەوە کە بەرەو تورکیا چوو. کەرکووک سەرەڕای ئەوەی دامەزراوەکانی نەوتی کۆمپانیای نەوتی سەروی تێدا بوو، بارەگای فەیلەقی یەک و بارەگای مەکتەب تەنزیم الشیمال و بارەگای مەنزومە الاستیخبارات المەنطقە الشیمالیەی لێبوو. ئەمانە قایم گیرا بوون و هێزێکی گەورە لە ناو کەرکووکدا بوو. هەروەها فڕۆکەخانەی هەلیکۆپتەر و یەکێ لە بنکە گەورەکانی هێزی ئاسمانی لێبوو. هێزێکی تایبەتی بەرپرسی پارێزگاری دامەزراوەکانی نەوت بوو. ناوچەکەش بە سەدان ڕەبی عەسکەری تێدا بوو. سەرکردایەتی یەکێتی لەبەر گرنگی کارەکە دانان و جێبەجێکردنی پلانی هەموو چالاکیەکەیان بە من سپارد و من ڕۆژانە ئەبوو خەریکی وردەکاری پلانەکە بم. ئێرانیەکان ئەم کاریان بەلاوە زۆر گرنگ بوو، تەنانەت بە مەرجی جددیبوونی یەکێتی لە شەڕی عێراق و هاوکاری پاشە ڕۆژیان دانابوو. لە ڕووی ئامادەکردنی شەڕکەری شارەزای ناوچەکە و لێوەشاوەوە یەکێتی گیرروگرفتی نەبوو، هەروەها لە ڕووی زانیاری لەسەر هێزەکانی دوژمن لە ناوچەکەدا. بەڵام یەکێتی بەو چەکانی هەیبوو کارێکی گرنگی پێ نەئەکرا و نەشی ئەزانی بۆ کارێکی وەها چ جۆرە چەشێک بە کەڵک و کاریگەرە. ئەم کارە بە پسپۆرەکانی ئێران سپێررا. مەفرەزەی تێکەڵاوی سوپا و پێشمەرگە بە وردی ئیستیطلاعی سنووری کارەکەیان کرد و ئەوی پێویست بوو بەدەستیان هێنا. پاش لێکۆڵینەوەیەکی زۆر لەسەر نەخشی عسکەری و لەسەر ئەرزی چالاکیەکە و پاش گفتوگۆی زۆر دوور و درێژی بەرپرسەکانی یەکێتی و ئێرانیەکان پلانەکەیان بەوە ساخ کردەوە کە چەند هاوەنێکی 120 میلیم و چەند کاتیۆشایەک ببرێتە نزیک مەیدانی دەرهێنانی نەوتەکە و بەوە ئاگرباران بکرێ و تێک بدرێ. جۆری لێدانەکە و چەند و چۆنی چەکەکانی ئەوان دیاریان کرد. ئێران دەوڵەت بوو، بەڵام ئەویش وەکو تاقمێکی جەنگی پارتیزانی ڕەفتاریە کرد. لەناو ئەو هەموو چەکە جۆرا و جۆرانەی دەوڵەتان ئەتوانن بۆ ئەنجامدانی کارێکی وەها گرنگ بەکاری بهێنن، وەلەو سەردەمەدا کە ئێران هەیبوو لە شەڕی عێراقدا بەکاری ئەهێنا یا لە بازاری چەکفرۆشتندا هەبوو ئەیتوانی بۆ ئەم کارە بیکڕێ. ئەوان تەنیا هاوەن و کاتیۆشان هەڵبژارد بوو کە هەم مەداکەیان کورتە و ئەبێ بۆ بەکارهێنانی ببرایەتە شوێنێکی زۆر نزیک بۆ ئەوەی گولەکانی بگاتە ئامانج و هەم لە پێکانی ئامانجدا ورد و مەزبوط نییە. بێگومان ئەم هەڵبژاردنەی ئەوان بە دوو جۆر لێگەدرێتەوە. یەکەمیان نەزانی و نەشارەزایی ئێران لە کاروباری جەنگیدا، دووەمیان مەحدودبوونی کارەکە و جددینەبوونی ئێران لە جێبەجێکردنی تەواوی نەخشەکە واتە تێکدانی تەواوی دامەزراوەکانی نەوتی کەرکووک. ئێران لە کاروباری جەنگیدا نەشارەزا نەبوو، بە تایبەتی دوای تێپەڕینی زیاتر لە 5 ساڵ بەسەر شەڕەکەدا. کارەکە شتێ نەبوو چەند فەرماندەیەکی مەیدانی سەر سنوور هەڵیان بژارد بێ، بەڵکو لە بەرزترین ناوەندی دەسەڵاتی بڕیارداندا لە ئێران باس و پەسەند کرابوو. پلانەکە بەم جۆرەی خوارەوە دانرا. 1. هێزێک بە سەرکردایەتی شەوکەتی حاجی موشیر ئاگربارانی زەمبور بکەن. 2. هێزێکی تر بە سەرکردایەتی ئازاد حەمەغەریب ئاگربارانی جەبەل بۆر بکەن. 3. هێزێکی تر کە هێزی سەرەکی و هەرە گەورەی یەکێتی بوو
بە سەرپەرشتی خۆم ئاگربارانی بابە گوڕگوڕ بکەن. 4. هاوزەمان لەگەڵ دەستپێکردنی ئەم سێ هێرشەدا پەلاماری دا و دەستگاکانی بەعەز لە ناو چەندین شار و ئۆردوگا و شوێنی دیاردا بدرێ. گوێزانەوەی تفاقی جەنجی. ئەو تفاقی بۆم کارە پێویست بوو کە بریتی بوو لە 10 هاوەنی 120 میلیم، 4 کاتیۆشا، 45 چەند گولەی هاوەن و کاتیۆشا، چەندانەیەک سامی حوتی دژی فڕۆکە، چەندانەیەک ساڕۆخی دژی تانک و هەندێک فیشەکی کلاشینکۆف. ئەمانە پێشتر بە سەرپەرشتی جەبار فەرمان لە زەردەکانیەوە لە ئێرانەوە بە کۆڵی ئێستر گوێزرا بوونەوە بۆ دۆڵی جافەتی. گوێزانەوەی کارێکی یەکجار دژوار و سەخت بوو. ئەبوو جارێک لە زەردەکانی بار بکرێ و لە سەرچەمی کەڵوێدا بگیرێ و بە گوریز لە ڕووبار بپەڕێتەوە، جارێکی تریش لە ئێستر بار بکرێ تا ئەگەیشتەیەکێ لە ئەمارەکانی دۆڵی جافەتی و لە ئەشکەوتەکانی گوێزیلە و یاخسەمەر و هەڵەدن ئەشاردرانەوە. عێراقی زانی چەک و تفاقی جەنجی ئەگوێزرێتەوە، لەبەر ئەوە بەردەوام تۆبارانی ناوچەکەی ئەکرد و فڕۆکەی جەنجی ئەهاتە سەری و بردومانیە کرد. بەڵام کاروانەکان بە شەو ئەگوێزرانەوە و ئەشکەوتەکان قایم بوون، نەیان ئەتوانی هیچ زەرێکی لێ بدەن. بۆ کاتی جێبەجێکردن ئەبوو هەموو ئەو بارە قورسانە ببرێنە نزیک شوێنی ئەنجامدانی چالاکیەکە. ئەمەش دیسان کارێکی دژوار و پڕمەترسی بوو. ئەم قۆناغیان ئەبوو بە لۆری و تراکتۆر ئەنجام بدرێ. ئازاد و شەوکەت هەر یەکەیان بەشی خۆی بۆ جیاکرایەوە. کاتی جێبەجێکردن دیاریکرا، ئازاد و شەوکەت هەر یەکەیان بەشی خۆی بە شەو لە لۆری بار کرد و بە داباندا بردیان بۆ خڕی زێوێ و پەڕاندیانەوە نزیک شوێنی کارەکانی خۆیان. ئێمەش بەشی خۆمان کە لە هی هەردووکیان زۆرتر بوو بە 32 تراکتۆر و 4 لۆری لە خڕی زێوێ و گردەبۆرەوە گوێزایەوە کەڵەشێرە و ڕۆژی دوای بردمانە گوندی مۆڕخواردە لە نزیک شاخی خاڵخاڵان. بنکەی فەرماندەیی هێزەکەی خۆمم لە مۆڕخواردەدانا. دووری مۆڕخواردە لە کەرکووکەوە لە 40 کیلۆمەتر کەمتر بوو. ئەو ساڵەنە و هەموو هێزەکە یەکێتی نیشتیمانی کوردستاندا چەند کەسێکی کەم بەکارهێنانی هاوەنیان ئەزانی و کەسێکی تێدا نەبوو کاتیۆشا و سامی حوت و ساروخی دژی تانک بزانێ. لەبەر ئەوە ئەبوو ئێران وەسای بەکارهێنانی ئەم چەکانەش دابین بکە. بۆ ئەنجامدانی کارەکە لە هەر سێ قۆڵی بابە گوڕگوڕ، جەبەلبۆر، زەمبور نزیکەی 150 کەسیان تەرخان کردبوو. پێشمەرگەکانی یەکێتیش ئەوانەی کە دانرابوون لەم چالاکیەدا بەشداری بکەن بە هەمویانەوە نزیکەی 3000 کەس بوون. ئێرانیەکان چەند کەسێکیان فەرماندەی عملیات بەڵام زۆریان تەکنیکار فەنی بوون، وەستای تەقاندنی هاوەن و کاتیۆشا و ئامادەکردنی سام و ساروخەکان و دەستگای بێتەل بوون. ڕاستیەکەشی هەندێکیان لە کارەکانی خۆیاندا شارەزاو لە جێبەجێکردنیدا ئازابوون. کارەکەی ئێمە چەند قۆناغێ بوو. 1. ئەبوو هەموو ناوچەکە بە وردی لە هێرشی پیادە و تانک و فڕۆکەی دوژمن بپارێزرێ بۆ ئەوەی تاقمی عملیاتەکە بە سەلامەتی و ئاسوودەیی کارەکەیان ئەنجام بدەن. 2. ئەبوو چەک و تفاقەکانی لە شوێنی کارەکە نزیک بخرێنەوە. 3. ئەبوو لە هەنگاوی یەکەمدا هەندێ لە ڕەبیەکانی کەلیسیەکانیان بگیرێ بۆ ئەوەی هاوەن و کاتیۆشاکان ببرێنە بن کەلەکە و لە ئامانجەکانی بە ئەندازەیەک نزیک بخرێنەوە کە گولەکانیان بیگاتێ. 4. ئەبوو پڕکردنەوەی هاوەنەکان و کاتیۆشاکان بە جۆرێک ڕێک بخرێن کە لە ماوەی چەند دەقیقەیەک دابی ئەوەی ئاگریچەکان بکوژێتەوە کارەکەیان تەواو بکەن. بۆ ئەمەش هەر هاوەنێک و هەر کاتیۆشایەک لۆریکی تایبەتی بۆ تەرخان کرابوو کە پڕکرابوو لە گولە و پێشمەرگەکان فێر کرابوون کە وەکو چیمەنتۆکاری سەربان بەڕیز لە ناو لۆریەکەوە دەساودەست گولەکان بدەن بە یەکتری بۆ پڕکردنەوەی کاتیۆشاکان و هاوەنەکان یەک لە دوای یەک. هەر کاتیۆشایەک 12 گولەی ئەخوارد و بە هەمووی 4 کاتیۆشامان پێبوو. وەها ڕێکخرابوون تا کاتیۆشای چوارەم خاڵی ئەبووەوە کاتیۆشای یەکەم پڕەکرایەوە. جێبەجێکردن. عەسری ڕۆژی دەی 86 کە بۆ نیوەشەوەکەی دەزەکرا بە جێبەجێکردنی لە ماڵی یەکێ لە جوتیارەکانی مۆڕخواردە خەریکی دابەشکردنی هێزەکان بووین. هەندێک کامێرامانی ئێرانی لەوێ بوون وێنەی کۆبوونەوە کارەکانیان نەگرت. من ڕووم کردەیەکێ لە ئێرانەکان کە ئەو دەم فەرماندەی سوپای پێنجەمی پاسداران بوو وتم ئێرە مۆڕخواردەیە 40 کیلۆمەتر لە کەرکووکەوە دوورە کە گەورەترین حەقی نەوتی دنیای تێدایە. لە ساڵی 1927ەوە نەوتی لێ دەرەهێنرێ. ئاخۆ هیچ نیشانەیەک بەم دێیەوە دیارە کە دینارێکی ئەو نەوتە بۆ پێشکەوتنی تێدا سەرف کرابێ. وتی نە. وتم عێراق بە دەرامەتی ئەم نەوتەیە دەیان ساڵە گەلەکەمان لە ناوەبە، هەر لەبەر ئەوەیە ئێوەمان هێناوە پێکەوە تێشی بدەین. اینجا تاقم هێزەکانمان بەڕێ کرد، هەر یەکەیان بۆ ئەنجامدانی کارەکەی خۆی و ئێمەش ئێوارەکەی سەرکەوتینە سەر خاڵخاڵان بۆ ئەوەی لە دوورەوە سەرپەرشتی ڕووداوەکان بکەین. لە سەعات 12 نیوە شەودا ئاگاداری هەموو قۆڵەکان کرا چرا هەڵکەن کە نیشانەی دەستپێکردن بوو. کاردانەوەی عێراق ئەو شەو ڕۆژی دوایی شتێکی ئەو تۆ نەبوو، ئەگەرچی هەندێک فڕۆکەی جەنجی هەستا و هەندێک بۆمبی ڕووناکردنەوەیان لە ئاسماندا تەقاند، بەڵام هیچیان بەدی نەکرد چونکە پەلامارەکە ئەوەندە کتوپڕ و چاوەڕێنەکراو بوو
جگە لە دامەزراوەکانی نەوت بارەگاکانی فەیلاق، ئیستیخبارات، حیزبی بەعس و فڕۆکەخانەکانیش لە هەمان کاتدا بۆ ئەوەی نەیپەرژێتە سەر دەستکردنەوە ئاگرباران کرابوون. لە پێش داوایان زانی بوو هەڵگەڕانەوەیەک لە ناوخۆیاندا ڕوویداوە بۆ ڕۆژی دوایی کەوتبوونە لێکۆڵینەوە. بڵاوکردنەوەی هەواڵەکە. ڕۆژی دوایی دەستگاکانی ڕاگەاندنی ئێران بە هەراوهوریایەکی زۆرەوە هەواڵەکەیان بڵاو کردەوە کە هێزەکانی ئێران ئەو کاریان ئەنجام داوە. ئەمەش پێچەوانی ئەو ڕێکەوتنە بوو لەگەڵیان کرابوو. ئەبوایە ئێران چالاکیەکەی بە ناوی یەکێتی و بە یارمەتی ئێران بڵاو کردایەتەوە نەک بەو جۆرە. مامجەلال بە توندی ناڕەزایی دەربڕی بوو. هەروەها لە لای ئێمەشەوە وا ڕێکەوت بووین بە هەمان چەک و کەرەستەی پێمان بوو زنجیرەیەک چالاکی تر بنوێنین، هەمویان ڕاگیران و جێبەجێ نەکران. ئێوارەکەی بەرەو بەرگەڵ و کەوتینە ڕێ. یەکێتی و ئێران لەم کارەدا هاوبەش بوون، بەڵام دوو ئامانجی جیاوازیان هەبوو. یەکێتی ئەیویست بەڕاستی زەرەر لە دامەزراوەکانی نەوتی کەرکووک بدا کە لەو کاتەدا سەرچاوی سەرەکی دەرامەتی دارایی ڕژێمی بەعس و دا و دەستگاکانی بوو. هەرچی ئێرانیش بوو لەم چالاکیە و لەم هەراوهوریای ئەعلامیە مەبەستێکی سیاسی هەبوو. لەو کاتەدا کۆبوونەوەی ئۆپیک هەبوو. ئەیویست هەندێک لە داواکانی خۆی بسەپێنێ بەوەی تیان بگێنێ هەر کات بیەوێ ئەتوانێت زەرەر لە نەوتی عێراق بدا و بەوە پشێوی بخاتە بازاری جیهانی نەوتەوە. فتح و نەسر. ئەم عملیاتە کە ئێرانیەکان ناویان لێنا عملیاتی فەتحیەک سەرەتای دەستپێکردنی هاوکاری جەنگی ئێران و یەکێتی بوو. عملیاتەکانی تریشیان ناونا فەتحیەک و 2 3 و هیتر. لەگەڵ پارتیش هەندی عملیاتی هاوبەشیان کردبوو ناویان نابوو عملیاتی نەسری 1 و 2 3 و هیتر. هەر بەو دووناوەوە ئەو بنکانی پاسداران کە ئیشەکانی یەکێتیان لە ئێران ئەنجامەدا ناویان نابوو قەرارگای فەتح و ئەوانەی ئیشەکانی پارتیان ئەنجامەدا ناویان نابوون قەرارگای نەسر. ڕێکەوتن لەگەڵ ئێران. دوای فەتحیەک ئیتر ئێران لەگەڵ یەکێتی نزیکەوتەوە و لە توانای جەنگی یەکێتی و نفوزی لەناو کورد و ئاگاداری لەسەر هێزە چەکدارەکانی عێراق باشتر تێگەیشتن. پێویستێکی زۆریان بەوە هەبوو جەبهەی کوردستان گەرم بکەن یان هیچ نەبێ وای لێ بکەن بەشێکی گرنگی جێشی عێراقی خەریک بکە. لە تشرینی یەکەمی 86دا مامجەلالیان دەعوەت کرد. مامجەلال لەگەڵ وەفدی یەکێتی کە پێگاتبوو لە فەریدون عەبدولقادر، دکتۆر کەمال خۆشناو، دارا حەفید، ڕەفعەت عەبدوڕەحمان، شێردڵ حەوێزی چوون بۆ ئێران. لە سنوورەوە پێشوازیی ڕسمی و گەرمیان کردن. لە تاران جگە لە موحسینی ڕەزایی جێگری فەرماندەی گشتی سوپای پاسداران و موحسینی ڕەفیقدۆز وەزیری پاسداران و سەرانی سوپا هاشمی ڕەفسنجانیشی بینی بوو کە ئەو دەمسەرۆکی مەجلیسی ئیسلامی ئێران و لە هەمان کاتدا فەرماندەی کاربەدەستی قەرارگای خاتەم الئەنبیا و بەهێزترین کەسایەتی سیاسی ئێران بوو. زنجیرەیەک گفتوگۆی لەگەڵ کردن و ئەنجامی گفتوگۆکان لەگەڵ ئێران ڕێکەوتنێک و بەناوبژی ئێران لەگەڵ ئیدریس بارزانی ڕێکەوتنێکی تری ئیمزا کرد. ڕێکەوتن لەگەڵ ئێران لە باتی یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلال و لە باتی جمهوری ئیسلامی ئێران محەممەد باقر زوڵقەدر کە ماوەیەک بوو بە سەرۆکی ستادی سوپای پاسداران ئیمزایان کردبوو. کورتەی ڕێکەوتنەکە هاوکاری سیاسی و عسکەری و ئیعلامی یەکتری بوو بۆ ڕوخاندنی ڕژێمی بەعس و هێنانە سەر کاری حکوومەتێک کە گەلی عێراق خۆی هەڵیبژێرێ. هەروەها پشتیوانی لە تێکۆشانی گەلی کورد لە پێناوی ئامانجەڕەوەکانیدا بە پشتیوانیکردنی سیاسی و جەنجیەکێتی و بە یارمەتیدانی بەچەک ئازوقە و دەرمان بە تەداویکردنی بریندارەکانی لە خەستەخانەکانی ئێراندا بە ڕێگەدانی ئەندام و لێپرسراوەکانی لە ئێرانەوە هاتوچۆی دنیا بکەن بە بڵاوکردنەوەی هەواڵەکانی کوردستان لە دەستگاکانی ڕاگەاندنی ئێرانەوە بە ڕێگەدان بە ڕۆژنامەوانی بێگانە لە ئێرانەوە سەردانی کوردستان بکەن. بێگومان هیچ ڕێکەوتنێک لە نێوان دوو هێزی نابەرامبەردا لە نێوان دەوڵەتێکی گەوری وەکو ئێران و گەلێکی بێدەوڵەتی گەمارۆدراوی وەکو کووردا هاوسەنگ و هاوتا و بەرامبەر نابێ. لە دوایین حسابی قازانج و زیاندا کەڵەگوەرگری یەکەم لە قازانجەکانی هەمیشە هەر لایەنە بەهێزەکە ئەبێ و زەرەرمەندی یەکەم لە زیانەکانی هەمیشە هەر لایەنە لاوازەکە ئەبێ. عێراق گرنگی هاوکاری یەکێتی و ئێرانی ئەزانی، هەروەها گرنگی نزیکی و دراوسێتی ئەم دوو هاوپەیمانە نوێی ئەزانی. لە سەرەتای دامەزرانی یەکێتیەوە سووریا ئەیویست یارمەتی یەکێتی بدە، بەڵام چونکە سنووریان بەیەکەوە نەبوو یەکێتی هەرگیز نەیتوانی وەکو پێویست کەڵک لە دۆستایەتی سووریا وەربگرێ. پێشەوەی مامجەلال بچێ بۆ ئێران و بە درێژایی ئەو ماوەی لە ئێران بوو دوای ئەوەی کە گەڕایەوە عێراق ناوچەکانی چوارتای کردبوو بە مەیدانێکی زۆر گەرمی شەڕ. هێزێکی گەورەی بە سەرکردایەتی قایدی فەیلەقی یەک لیواڕوکنی قوات خاسە نزار عەبدولکەریم خەزرەجی کە یەکێ لە باشترین ئەفسەرەکانی جێشی عێراق بوو لەسەر کۆ کردبووە. هەوڵی گرتنی ناوچە سنووریەکانی ئەدا بۆ ئەوەی ڕێگای هاتوچۆی نێوان یەکێتی و ئێران دابخات. هەر بۆ ئەمە بەستە و لەو ماوەیەدا عیزەدووری نائیبی سەرۆکی مەجلس قیادەتە ثەورە و عەبدولجەبار شەنشەل سەرۆکی ئەرکانی جێشی عێراقی هاتنە سلێمانی.
یەکێتی لە دوای هەڵگیرسانی جەنگی عێراق ئێرانەوە تاکتیکی شەڕی گۆڕی بوو، تاکتیکەکانی جەنگی پارتیزانی و جەنگی جەبهەیی تێکەڵاو کردبوو. ئەمە ژێکێ بوو لە ئەنجامەکانی خەریکبوونی هێزی سەرەکی عێراق بە شەڕی ئێرانەوە. لە سەرەتادا هەندێ بنکە و بارەگای دانا و ساڵ بە ساڵ ئەم بنکە و بارەگایانەی فراوانترە بوون. جگە لە دانیشتوانی دیهاتەکان ماڵی هەزاران پێشمەرگە بارەگای جیاجای پێشمەرگەی و ڕێکخراوەیی و کۆمەڵایەتی و نەخۆشخانە چاپخانەی تێدا دامەزراند بوو. ئەبوو لە بەرامبەر هێرشەکانی جێژدا بیان پارێزێ. هێزی پێشمەرگە کە لە بنەڕەتدا هێزێکی پارتیزانی گەڕۆک بوو، لەو قۆناغەدا ئەبوو ئەرکەکانی جێشێکی نیزامی بۆ ئەنجامدانی شەڕێکی جەبهەیی بەجێبهێنێ بەبێ ئەوەی گۆڕین بەسەر پێگاتن و مەشق و چەکەکانیدا هاتبێ. ئەمەش لە وزەی ئەو هێزە بچووکەدا نەبوو کە لە بەرامبەر جێشی عێراقی زەبەلاحی خاوەن ئەزمموی درێژی شەڕی پارتیزانی و جەبهەیی و خاوەن گەورەترین جبەخانی جەنگیدا هەتا سەرڕابوەستێ. ئەگەرچی پێشمەرگەکان ئازاتی زۆریان ئەنواند، بەڵام هەرجێکی جێش بیویستای بیگرێ سەرنجامەی گرت. لەو ناوچەیەدا جێشی عێراقی هەندێک شوێنی گرنگیان کرد. بەشی زۆری تیپە باش و شەڕکەرەکانی یەکێتی لە سەرانسەری کوردستانەوە ئەهێنران بۆ پاراستنی ئەم ناوچەیە. زۆر جار ئەکەوتنە بەرهێرشی تونند و تیژ و زیانی گیانیان لێکەوت، بەڵام داخرانی ئەم دەروە وەکو ئەوەوا بوو دەست بنێنە بینی جوڵانەوەکە و بیخنچێنن، لەبەر ئەوە ئەبوو بە هەر نرخێبێ بیپارێزین. 4. ئاشتبوونەوە لەگەڵ لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە جوود. سەرکردایەتی یەکێتی چەند ساڵ بوو هەوڵی ئاشتبوونەوەی ئەدا لەگەڵ لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیەدا. چەند جارێ نامە و نێردراوی ناردبوو بۆ لای حیزبی شوێی عێراق، پارتی، حیزبی سۆسیالیستی کوردستان، بەڵام بەری نەبوو. پەیوەندی نێوان یەکێتی و لایەنەکانی جوود ئەگەرچی بەهۆی دووری هێزەکانی ئەوانەوە لە ناوچەکانی یەکێتی شەڕی تێدا نەما بوو، بەڵام گرژی و حاڵەتی شەڕ بەردەوام بوو. ڕێکەوتن لەگەڵ حیزبی سۆسیالیستی کوردستان حسد. تەنیا لایەنێک کە بەدەنگ بانجی یەکێتیەوە هات حیزبی سۆسیالیستی کوردستان بوو. سەرەتا شێخ محەممەدی شاکەلی سەردانێکی مام جەلال و مەکتەبی سیاسی کرد و دوای ئەویش چەند جارێ محەممەدی حاجی مەحموود هات و گفتوگۆی لەگەڵ مام جەلال و ئەندامانی مەکتەبی سیاسی کرد. ئەم هاتوچویانە زەمینیان خۆش کرد بۆ ئەوەی دەستەی نوێنەرایەتی حیزبەکەیان بۆ گفتوگۆی ڕسمی لەگەڵ سەرکردایەتی یەکێتی بێن بۆ یاخسەمەر. وەفدێکی حیزبی سۆسیالیستی کوردستان کە پێگاتبوو لە قادر جەباری، محەممەد شاکەلی، محەممەد ڕحیم، خاڵە حاجی 18 بۆ 24 نیسانی 86 هاتن بۆ یاخسەمەر. لەگەڵ ئەم وەفدا ڕێکەوتنێکی گرنگ ئیمزاکرا. لەو ڕێکەوتنەدا یەکێتی ئازادی کاری سیاسی، پێشمەرگەیی، ڕێکخراوەیی، ڕاگەاندنی لە هەموو ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیدا بۆ حیزبی سۆسیالیستی کوردستان سەلماند. حیزبی سۆسیالیستی کوردستانیش ئەوەی بۆ یەکێتی سەلماند بوو کە حورمەتی واقع بگرێ و کادرەکانی دەست نەخەنە کاروباری حکومڕانی ناوچەکان و کۆکردنەوەی گومرگەوە. یەکێتی لە داهاتی گومرگ بەشێکی بۆ ژیان و خەرجی پێشمەرگە و بارەگاکانی حیزبی سۆسیالیستی کوردستان تەرخان کرد. ئەم هەنگاوەی حیزبی سۆسیالیستی کوردستان کارێکی ئازایانە و گرنگ بوو، چونکە 1. ئەگەرچی گفتوگۆ لە نێوان یەکێتی و حکوومەتی ئێراندا دەستی پێکرد بوو، بەڵام هێشتا بە هیچ ڕێکەوتنیە نەگەیشت بوون، لەبەر ئەوە ئێران پێ خۆش نەبوو بەر لەوەی خۆی لەگەڵ یەکێتی پێک بێ هیچ لایەنێکی کوردی لەگەڵی ئاش بێتەوە. 2. لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە جوود بە تایبەتی پارتی شوعی پیان خۆش نەبوو، چونکە پیان وابوو ڕێکەوتنی یەکلایەنی لەگەڵ یەکێتی جوود لاواز و هەڵوێستی لایەنەکانی جوود لە بەردەمیەکێتیدا لاوازەکە. ئەم ڕێکەوتنە کۆتایی بە شەڕ و کێشەی بێهودەی نێوان ئەم دوو حیزبە هێنا و لاپەڕەیەکی تازەی دۆستایەتی و هاوکاری کردەوە. کادر و پێشمەرگەکانی حیزبی سۆسیالیستی کوردستان گەڕانەوە ناوچەکانی سلێمانی، هەولێر، کەرکووک و بنکە و بارەگەیان دانا و بە ئازادی چالاکی سیاسی، ڕێکخراوەیی، پێشمەرگەی و ڕاگەاندنیان ئەنواند. بۆ پتەوکردنی ئەم ڕێکەوتنە وەفدێکی تری حیزبی سۆسیالیستی کوردستان لە 11 تا 13 تەمموز 86 هات. کەسکرتێری حیزب ڕەسوڵ مامەند سەرۆکایەتیە کرد. یەکێتی و حیزبی سۆسیالیستی کوردستان بەلاغێکی هاوبەشی عەرەبیان دەرکرد، تێیدا نووسرا بوو دەبێ هەموو لایەنە سیاسەکان لە کوردستان مەسەلەی یەکگرتن و کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ لە نێوان خۆیاندا بکەنە بەردی بناغەی سیاسەتی ئێستایان بۆ بەدیهێنانی ئامانجەکانی بەرەی کوردستانی کە لەسەر بڕیاری سربەخۆی کوردی بنیاد نراوە بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی بزوتنەوەی شۆڕش گێڕانی گەلەکەمان و بنەمای مافی بڕیاردانی چارەنووسی خۆی و سەرکردایەتی شۆڕشی گەلەکەمان دژی ڕژێمی فاشی عێراق کە دەیەوێ گەلەکەمان قڕتێ بخاو کەسێتی نەتەوەی کورد بسڕێتەوە. وەفدی حیزبی سۆسیالیستی کوردستان لایەنوا بوو کە یەکێتی بەرامبەر ئاشبوونەوە لەگەڵ پارتیدا ساردە و پێویستە جددیتر بێ. لایەن یەکێتی بۆیان ڕوونکردنەوە کە یەکێتی بۆ ئاشبوونەوە لەگەڵ پارتی جددیە و بۆ ئەم مەبەستە چەند جارێ نامە و نێردراویان بۆ ڕەوانە کراوە. بەڵام پارتی دەستی ئەکا
چونکە ناوێ بێ ڕەزامەندی ئێران هیچ ڕێکەوتنیە لەگەڵ یەکێتی ئیمزا بکە و تا یەکێتی لەگەڵ ئێران نەگاتە ڕێکەوتن پارتی لەگەڵی ڕێک ناکەوێ وا پێشنیار کرا کە حیزبی سۆسیالیستی کوردستان بۆ ناوبژی و کۆبوونەوەی هاوبەش و ئاشبوونەوەی یەکێتی و پارتی تێبکەوێ. ڕێکەوتن لەگەڵ پارتی سۆسیالیستی کورد پاسۆک. وەفدی پاسۆک کە پێگاتبوو لە کەریم سەلام شەماڵ و بێستون لە ڕۆژانی دا بۆ 12 مای 1986دا سەردانی بارگای مەکتەبی سیاسیان کرد لە یاخسەمەر بۆ گفتوگۆی دووقۆڵی و ڕێکەوتن. یەکێتی و پاسۆک بەیانێکی هاوبەشیان بڵاو کردەوە و ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. بەم جۆرە شەڕ و کێشەی نێوان ئەم دوو لایەش کۆتایی پێهات و لاپەڕەیەکی تازەی دۆستایەتی و هاوکاری دەستی پێکرد. پاسۆک بارگاکانی هێنایەوە نزیک بارگاکانی سەرکردایەتی یەکێتی. ڕێکەوتن لەگەڵ حیزبی شۆیەی عێراق. مەلا ئەحمەدی بانی خێڵانی بە نوێنەرایەتی حیزبی شۆیەی عێراق لە حوزەیرانی 86دا هاتە یاخسەمەر. هەندێک لە بنکەکانی ئەمان کە لە ناوچەی پێنجۆن لەسەر سنووری عێراق ئێران بوو کەوتبووە نێوان هێزەکانی ئێران و عێراقەوە. ئێرانەکان لە باتی کار ئاسانی تەنجام پێڵچنی بوون. لەو کاتەدا بۆ ئەوەی لەم سەغڵەتیە دەربچن لە هەموو لایەنەکانی کە زیاتر ئەمان پێویستیان بە ئاشبوونەوە هەبوو لەگەڵ یەکێتی بۆ ئەوەی هێزەکانیان بە ئازادی بگەڕێنەوە ناوچەکانی یەکێتی. پاش گفتوگویەکی سەریح و درێژ ڕێکەوتنێکی دووقۆڵی لەگەڵ مەلا ئەحمەد ئیمزاکرا. دەقی ڕێکەوتنەکە بە بێتەل نێردرا بۆ سەرکردایەتی حیزبی شوێی عێراق لە برادۆست و وەکو هەواڵێکی سیاسی لە ڕادیۆکەی یەکێتیەوە بڵاو کرایەوە. سەرکردایەتی حیزبی شوێی عێراق لە ناوخۆیاندا ناکۆک بوون بە بیانووی ئەوەی کە مەلا ئەحمەد لەو دەسەڵاتی پێی دراوە تێپەڕیوە لە باتی ئەوەی ڕێکەوتنەکە پەسەند بکەن لە ڕادیۆکەیانەوە ڕیان گەیان کە ئەوان خۆیان بۆ ڕێکەوتنەوە نابەستنەوە و هێرشی ڕاگەیاندنیان بۆ سەر یەکێتی دەست پێکردەوە. حیزبی شوێی عێراق ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی خستێ دوای ئاشبوونەوەی یەکێتی لەگەڵ هەموو لایەنەکانی ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە و لە شام ڕێکەوتنێکیان لەگەڵ دکتۆر فواد مەعسووم ئیمزا کرد. ڕێکەوتن لەگەڵ پارتی. هەوڵەکانی حیزبی سۆسیالیستی کوردستان لەم مەیدانەدا بێ ئەنجام مایەوە هەروەکو یەکێتی پێشبینی کردبوو. تا لەگەڵ ئێران بە تەواوی پێک نەهات پارتی هیچ جۆرە هەنگاوێکی نەنا بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی. لەو سەفەرەدا کە مام جەلال بۆ تارانی کرد و دوای ئەوەی گفتوگۆکانی لەگەڵ کاربەدەستانی ئێرانی بە ئیمزاکردنی ڕێکەوتنێکی سیاسی ئاسکەری تەواو بوو، ئەوسا ئێران لە ڕۆژانی 7 و 8 یانزەی 1986دا دانیشتنیی هاوبەشی بۆ مام جەلال و ئیدریس بارزانی ڕێخست و لە ماوەی چەند سەعاتێکدا ڕێکەوتنێکیان پێ ئیمزاکردن کە کۆتایی بەیەکێ لە خوێناویترین قۆناغەکانی شەڕی ناوخۆی کوردی عێراق هێنا و بناغی تەبایی و هاوکاری چەند ساڵی لە نێوان ئەم دوو هێزە دوژمنەدا دامەزراند. ڕێکەوتنی یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی ناو جوڵانەوەی کورد لە چاو ڕێکەوتنەکانی کەدا دوو گرنگی هەبوو. یەکەمیان لەبەر ئەوەی ئەم ڕێکەوتنە بەناوبژی و شایەتی کاربەدەستانی ئێران کرابوو وەلەو کاتەدا هەردوو لایەن هاوپەیمانی ئێران بوون بە ئاسانی نەیانەتوانی لە ژێرباری جێبەجێکردنی دەربچن. دووەمیان لەبەر ئەوەی شەڕ و ئاشتی لە نێوانی ئەم دوو هێزەدا کاری لە لایەنەکانی تریش ئەکرد ڕێکەوتنی ئەمان کۆتایی بە شەڕی ناوخۆ ئەهێنا. لقەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و هێز و بەتالیۆنەکانی پارتی بارەگاکانیان هێنایە ناو کوردستانی عێراقەوە و یەکێتیش بۆ یەکەمین جار کۆمیتەی مەڵبەندی چوار و هێزێکی پێشمەرگەی ناردەبادینان. یەکێ لە هۆسەرەکیەکانی ناکۆچی و تێکچوونی نێوان حیزبەکان هەمیشە مەسەلەی حکومڕانی و کۆکردنەوەی باج و گومرگ بووە. لەبەر ئەوە لە هەموو ئەو ڕێکەوتنانەدا ئەو مەسەلەیە لە بەرچاو گیرا بوو. هەروەکو لە مادەی 5 لایەنی ئاسکەری پرۆژەی هاوکاری نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا نووسرا بوو. لە مەسەلەی حکومڕانی ناوچەکان و گومرگدا تا هەلومەرجێکی لەبارتر ئەبێ لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکتردا واقعی ئێستا حورمەت بگرن. واقعی ئەو کاتە ئەوە بوو کە هەموو ناوچەکانی سلێمانی، هەولێر، کەرکووک، گەرمیان لە ژێردەسەڵاتی یەکێتیدا بوو. بەو جۆرە ژمایەوە و هەموو لایەنەکان ڕێزی ئەو واقعیان گرت تا کاتی هێرشەکانی ئەنفال 1988. 5. گەشتی ئەوروپا. مام جەلال ڕۆژی 23 تشرینی 1986 لە ئێران گەڕایەوە. لەو کاتەدا شەڕ لە ناوچەی چوارتا گەرم بوو. من ماوەیەک بوو بەدەست ئازاری پشتمەوە ئەم ناڵان پەرێشان بووم. مام جەلال داوای لێکردم کە سەفەر بکەم بۆ دەرەوە. خۆم لەو کاتەدا سەفەرم بە چاک نەئازانی، بەڵام مام جەلال ترسی هەبوو بەو نزیکانە ڕێگەمان لێ بگیرێ. لەبەر ئەوە پێی باش بوو بەر لە گرتنی ڕێگا من بڕۆم. ماوەیەکی درێژ بوو کەس لە ئێمە نەیتوانی بوو سەفەری دەرەوە بکە. لەگەڵ لێپسرا و ڕێکخراوەکانی دەرەوە تەنیا بەنامە پەیوەندیمان هەبوو. بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا نەکەس لە ئێمە توانی بووی سەردانی ئەوان بکە و نەکەس لەوانیش توانی بووی سەردانی ئێمە بکە. لەم سەفەرەدا ئەبوو تەداوی خۆم بکەم، کارە سیاسەکانی یەکێتیش ئەنجام بدەم. پاش هەڵسەنگاندنی ئەو ڕێکەوتنی لەگەڵ ئێران و ئەو ڕێکەوتنی لەگەڵ پارتی ئیمزا کرابوون،
ئێمە دکتۆر فواد مەعسووم، دکتۆر کەمال خۆشناو، ملازم عومەر، دکتۆر خەسرە و خاڵ، شێرکۆ بێکەز ڕۆژی 27 تشرینی دووەم لە بەرگەڵەوە بەڕێگەی شاخاوی چاڵاوە سەفرە بەرگوردا بەڕێکەوتین. ئەبوو تا ئەگەینە سنووری ئێران لە هیچ لایەک لا نەدەین. زیاتر لە 20 سەعات بەڕێگاوە بووین. ئینجا گەیشتینە زەردەکانی. هەمومان شەکەت بووبووین. لەوێ پشوماندا و بۆ بەیانێکی بەرەو سەرجادەی سەردەشت بەڕێکەوتین. لە ڕێگە بیسمان وەفدێکی پارتی پێگاتە بوو لە فازڵ مەتنی فەڕەنسا و حەریری چوون بۆ سەردانی مامجەلال لە یاخسەمەر. پێشتر بە بروسکە ئاگاداری نوێنەری یەکێتیمان کرد بوو پێویستیەکانی ڕێگەمان بۆ دابین بکە. عەبدوڵای مامعەلی کارەکانی ئەنجامدا بوو. ئۆتۆمبیل و بەرەکتەرەدود واتە پسوڵەی هاتوچۆی بۆ ئامادەکرد بووین. چووینە مەهاباد و لەوێ شۆ بۆ کرماشان. تازە لە کرماشان بارەگای یەکێتی کرابەوە. لە کرماشان پشوویشی ترماندا. ڕۆژی دوایی بەرەو تاران چوین. لە تاران یەکێ لە کارەکانمان بەشداری بوو لە مؤتەمەر نەسر الشەعب العێراقی. ئێران کۆنگرێکی فراوانی لە نوێنەرانی هێزە جیاجیەکانی معارەزەی عێراقی لە ڕۆژانی 24 تا 26 دوانزەی 86 لە تاران ڕێخست بوو. بۆ نیشاندانی بایەخی حکوومەتی ئێران بەم کۆنگرەیە سەرکۆمار سەید عەلی خامەنەئی، سەروەزیران میر حوسێنی موسەوی، وەزیری کاروباری دەرەوە دکتۆر عەلی ئەکبەر ویلایەتی و چەندین وەکیلی وەزیر و کاربەدەستی تر بەشدار بوون و هەندێک لە کۆمیتەکانی ئەم کۆنگرێ ئەوان سەرۆکاتی کۆبوونەوەکانیانە کرد. جگە لە وەفدەکەی یەکێتی لە کوردی عێراق وەفدی پارتی و حیسک و بزوتنەوەی ئیسلامی و چەندین تاقمیتری دەستکردی ئێران لەوانە حیزبوڵڵا و جوندوڵڵا و سەعروڵڵا بانکرابوون. وەفدی پارتی ئیدریس بارزانی و وەفدی حسک ڕەسوڵ مامەند سەرۆکاتیانە کرد. بۆ یەکەمین جار بوو لە مێژووی جوڵانەوەکەدا نوێنەرانی کورد بە تایبەتی ئەو سێ حیزبە بە تەبایی و یەکگرتووی بەشداری کارەکانی کۆنگرە ببن و بۆ هەموو باس و مەسەلەیەک پرس و ڕاوێژ بەیەک بکەن. کۆنگرەکە زۆرتر بۆ ئەوە بوو کە ئێران پیشانی دنیای بدا کارتی معارەزەی عێراقی لەدەست ئەودایە. معارەزەی عێراقیش خۆیان بەرنامەیەکی دیار و یەکگرتووی کارکردنیان نەبوو. هەر یەکەیان لە ئاوازێکی ئەخوێند و هەندێکیان هیچ قازانجێکی ڕاستەقینەیان لە ڕوخاندنی ڕژێمی بەعسی عێراقیدا نەبوو. من ڕۆژێک پێش تەواوبوونی کۆنگرەکە چوون بۆ شام و جەژنەکانی سەری ساڵی 87 لەوێ بووم. بەڵام بەهۆی نەخۆشیەوە هیچ خۆشیەکم لێ نەدی. لە شام چەند کارێکمان پێس پێردرا بوو ئەبوو جێبەجێیان بکەین. یەک لە سەرەتای دەستپێکردنی گفتوگۆی بەعز یەکێتیەوە یەکێتی هیچ بنکە و بارەگایکی لە شام نەما بوو. پەیوەندی نێوان سووریا و یەکێتی پچڕا بوو. ئەبوو لەم سەفەرەدا پەیوەندی ڕسمیدا بمەزرێنینەوە و سەر لە نوێ بارەگای یەکێتی دابنینەوە. دوو هەروەها پەیوەندی لەگەڵ لایەنەکانی معارەزەی عێراق بە تایبەتی بەعسی عێراقی سەر بە سووریا. سێ هەروەها دامەزرانەوەی پەیوەندی لەگەڵ حیزب و ڕێکخراوە کوردیەکانی سووریا. کارەکانمان بە خێرایی ڕاپەڕان. سەردانی عەبدوڵڵا ئەحمەر جێگری سکرتێری گشتی حیزبی بەعسمان کرد و پەیوەندی سووریا و یەکێتی گەڕایەوە دۆخی جارانی. دکتۆر خەسرە و خاڵ دانرا بە نوێنەری یەکێتی لە سووریا. هەروەها لەگەڵ نوێنەرانی بەعز حیزبی شوێی عێراق نوێنەرانی زۆر لە حیزبە کوردیەکان و کەسایەتی عەرەبیەکانی عێراق دانیشتین و دۆستایەتیمان نوێ کردەوە. لە ناوەڕاستی کانونی یەکەمی 1970دا لەگەڵ سامی و لە کۆتای مانگدا لەگەڵ حیزبی شوێی عێراق ڕێکەوتن ئیمزاکرا. لەگەڵ ئەنجامدانی کارە سیاسیەکانمان سەردانی چەند پزیشکێکمان کرد. من چوومە لای پزیشکی بربڕەی پشت. پاش ئەشی ئەوفاس پزیشکەکە پێی وتم ئەبێ 1 سەعات زووتر پشتت نەشتەرکاری بکەیت چونکە لە دوا قۆناغی خراپیدایە بە کۆچین، پژمین، کەوتن لەوانەیە نوخاعشەوکی مراغی پشتت بپسێ و تووشی شەلەل، ئیفلیجی، شەپڵە لێدان ببی. تاو ساتە بیست بوو مرۆڤ کە بە تەواوی ئەڕوخێ ئەژنۆیشتێ. لەو کاتەدا هەستم کرد ئەژنۆم شکاوە چونکە هیچ توانایەکی ڕۆیشتنی تیا نەما بوو. لە دڵی خۆم داوتم ئەو هەموو ساڵە بە شاخەوە بووم و ئەو هەموو بەرداو بەردەم کردو و لەو هەموو مەترسیە بە سەلامەت دەرچووم. ئێستا بەم نەخۆشیە تووشی شەلەل ببم و ناچار بم سواری کورسی ویلدار ببم. لە ناخی دڵەوە مردنم بە ئاوا دەخواست. پزیشکەکە داوای لێکردم کە بۆ ڕۆژی دوایی لە نەخۆشخانە جێگەم بۆ بگرێ. وتم من هەندێک کاری پێویستم هەیە بەو پەلەپەلە ناتوانم بچمە نەخۆشخانە. مەبەستم ئەوە بوو سەری پزیشکێکی تر بدەم بەشک و قسەی ئەم پزیشکەوا دەرنەچێ. بۆ ڕۆژی دوایی چوینە لای پسپۆڕێکی بەناوبان جێوەیە کە لە زانکۆی دیمەشق کاریە کرد. هەمان ئامۆژگاری کردم. ڕۆژێکی تر لەگەڵ دکتۆر مەحموود عوسمانیش چوومە لای پزیشکێکی کە هەمان قسەی کرد. ئیتر بە تەواوی نائومێد بووم و بڕیارمدا بۆ ئەو مەبەستا بچمە ئەوروپا. ئەو کاتە سەفەر بۆ ئێمە بۆ ئەڵمانیا و نەمسا ئاسانتر بوو لە شوێنەکانی تر. دکتۆر کەمال فواد هیمەتی کرد لە ماوەیەکی کووردا فیزای ئەڵمانیایی بۆ ناردم. ڕۆژی 21 کانونی دووەمی 1970 لە شامەوە فڕیم بۆ بەرلینی ڕۆژ ئاوە. دکتۆر کەمال فواد و سەلاح ڕەشید وەریان گرتم و لای سەلاح لامدا. لەگەڵ دکتۆر کەمال فواد چوین بۆ لای پزیشکی پسپۆر.
دوو پزیشکی جیاواز فەحسیان کردم. یەکەمیان کە پرۆفیسۆرێکی بەڕەچەڵک ئێرانی بوو هەمان قسەی پزیشکەکانی شامی دووبارە کردەوە و هەمان ڕۆژ بەرەو ڕووی پزیشکێکی پسپۆری تری ئەڵمانی کردمەوە. پزیشکەکە کە سەیری ئەشیعەکانی کردم و سەیرێکی منی کرد بە پێوەڕاوە سابووم وتی بە پێم ئەشیعانە ئەبوایە تۆ ئێستا بە عەرەبانە بەهاتیتایە، بۆچی زووتر سەردانی پزیشکت نەکردووە؟ منیش وتم لە شوێنێک ئەژیم نەخۆشخانی وای لێ نییە و تا گەیشتومەتە سەر جادەی ئۆتۆمبیل 20 سەعات بە پێی خۆم ڕۆیشتوم. بە سەرسوڕمانێکی زۆرەوە پرسی ئێوە چ قەومێکن؟ وتمان کورد. اینجا هەندێ ڕوونکردنەوەماندایە. حەواڵەی نەخۆشخانەی کردم و بۆ ڕۆژی دوایی نەشتەرکاری پشتیان کردم و 10 ڕۆژ لە نەخۆشخانە مامەوە. دوای ئەوەش ماوەیەک لە جێگادا کەوتم. هاوڕێ و ناسیاوەکانم لە بەرلین دکتۆر کەمال فواد، دکتۆر حەسەنی حەمەعەلی، دکتۆر جەباری عەلی شەریف، سەلاح ڕەشید بۆ پەڕیپەرۆشی و دڵسۆزیەوە یارمەتیاندام. تەنانەت دکتۆر جەبار ئیزنی وەرگرت لە نەخۆشخانەکە و لەگەڵ تیمی عەمەلیات هاتە ژووری عەمەلیاتەوە. هاوڕێکانی تریشم لە سوید مەحموودی مەلا عیزەت، دکتۆر محەممەد سابیر، عومەری سەید عەلی، لە هۆڵەندا شازاد سائیب، ئیبراهیم ئەحمەد، لە فەڕەنسا ئەحمەد بامەڕنی، لە نەمسا سعدی ئەحمەد بۆ دڵنەوەی و یارمەتیدانم هاتن بۆ لام و هەر یەکەیان ماوەی پێویست بە دیارمەوەمانەوە. هەرگیز چاکەیانم لەبیر ناچێتەوە. پاش ماوەیەک هەڵسامەوە و کەوتمەوە گەڕان و سوڕان. لە پاریس پارتی سۆسیالیستی فەڕەنسی لە ڕۆژانی 3 تا 5 چواری 1970 لە شاری لیل کۆنفرانسیە بەست. یەکێتیش بۆ ئەو کۆنفرانسە بانکرابوو. بۆ ئەم مەبەستە چوون بۆ پاریس و لەگەڵ ئەحمەد بامەڕنی چوین بۆ لیل. پارتی سۆسیالیست لە ناو ڕێکخراوە کوردیەکاندا حیزبی دیموکراتی ئێرانیان بان کردبوو. دکتۆر قاسملۆ بەشدار بوو. وەفدێکی حیزبی بەعسی عێراقیشان بان کردبوو. بەعسەکان ئێعترازیان گرتبوو لەسەر ئامادەبوونی ئێمە. کاربەدەستانی پارتی سۆسیالیست گویان نەدای ئەعترازەکەیان. هەلێکی باش بوو بۆ بینینی زۆر لە نوێنەرانی پارتیە سۆسیالیستەکانی ئەوروپا کە ئەو کاتە هەندێکیان لەسەر حکوم بوون. یەکێ لەو شتانەی لە لیل بەسەر سوورمانەوە بینیم شەمەندەفەرێکی هاتوچۆ بوو کە بە ئینفۆرماتیک ڕێکخرا بوو. بەبێ سایق و بەبێ جابی کاریە کرد. لە گەڕانەوەمدا بۆ کوردستان بۆ چەند کەسێکم باس کرد. وابزانم کەسیان باوەڕیان پێ نەکردم لەبەر ئەوە منیش لێی بێدەنگ بووم. لەم سەفەری پاریسدا دوو گفتوگۆم کرد. یەکێکیان لەگەڵ ڕاوێژکارێکی سیاسی سەرۆک میتەران کە بۆ من زۆر بەسوود بوو، ئەوی تریان لەگەڵ نووسەرێکی ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی کە ئاژاوەیەکی زۆری دروست کرد. دەرسێک لە دەوڵەتداری. لەو ماوەیەدا بە دووقۆڵی لەگەڵ ئەحمەد بامەڕنی ڕاوێژکارێکی سیاسی سەرۆک میتەرانمان بینی. من قەوانەکەی خۆمم بۆ لێدا کە لێ بوومەوە ئەووتی من خۆم بەڕەچەڵک باسکەم لەبەر ئەوە لە گیرروگرفتی نەتەوەیەتی ئەگەم و بە هاودەردیەوە سەیری مەسەلەکەی ئێواکەم. بەڵام ئێمە و ئێوە ئامانجمان جیاوازە. ئێوە ئەتانەوێ عێراق بڕوخێنن چونکە ئەتان چەوسێنێتەوە. ئێمەش ئەمانەوێ عێراق بمێنێ و پایدار بێ چونکە یەکەمین سەنگەر و دوایین سەنگەرە لە بەرامبەر لێشاوی شۆڕشی ئیسلامیدا. ئەگەر عێراق بکەوێ بە دوای ئەودا سووریا و سەروی ئەفریقاژەکەوێ. کێشەیەکی گەورە بۆ ئەوروپا دروست دەبێ وەکو کێشەی سەردەمی عوسمانی کە چەند سەدە ئەوروپای خەریک کردبوو. بێگومان ئەمە دەرسێکە لە جۆری پاراستنی قازانجی نەتەوەیی و دەوڵەتداریدا. خەونی چۆلەکە. لەگەڵ نووسەرێکی لۆمۆن دانیشتم بە درێژی باسی هەلومەرجی کوردستانم بۆ کرد. هۆی سەرنەگرتنی گفتوگۆی بەعز یەکێتی و هۆی هاوکاری ئێران یەکێتیم لەباری سەرنجی یەکێتیەوە بۆ ڕوون کردەوە و باسی ئەگەرەکانی جەنجی عێراق ئێران و پاشەڕۆژی عێراقمان کرد و یەکێ لەو ئەگەرانە دابەشبوونی عێراق بوو بۆ 3 دەوڵەتی شیعە، سوننە و کورد. لێی پرسییم تۆ خۆت ڕێید لەسەری چییە؟ من وتم لە ناخی دڵەوە ئەوە بە ئاوا دەخوازم عێراق لە توپەت ببێ. کابرای ڕۆژنامەوان هەموو گفتوگۆکەی بڵاو نەکردبووە، تەنیا ئەوانەی لێ هەڵبژارد بوو کە خۆی بەلایەو گرنگ بوون کە یەکێکیان ئەو تەمەنایی من بوو. ئەمە گەردەلوولێکی سیاسی لە ئێران و سووریا و تورکیا خوڵقان. ویان ئەزانی موامەرەیەکی غەربی لە گۆڕەیە بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی. ئێران ناڕەزاییان دەربڕی و داوای ڕوونکردنەوەیان لە سەرکردایەتی یەکێتی کردبوو کە ئەو قسەیە ڕەئی یەکێتیە یان ڕەئی تایبەتی خۆمە. ئەگەر ئەمە ڕەئی یەکێتی بێ ئەوە ئەوان پەیوەندی خۆیان لەگەڵ یەکێتی ئەبڕن. هەر لەبەر ئەم هۆیە کاتێویستم بگەڕێمەوە بۆ کوردستان تا چەند مانگ فیزیان پێ نەدام. ڕۆژنامەی ئەسەفیری بەیروتی لە ژمارەی 16 چواری 1970دا کە ئەم هەواڵی لە لۆمۆندەوە وەرگرتە بوو سووریەکانی تووڕە کردبوو. دکتۆر خەسرەویان سەغڵەت کردبوو. بە ناچاری لە 18 چواری 1970دا ڕوونکردنەوەیەکی بەناوی نووسینگەکەی شامەوە بڵاو کردبەوە. ڕۆژنامەی لۆمۆندی بەدرۆخستبەوە. لە ڕاستیدا من ئەم ڕوونکردنەوەیم پێ ناخۆش بوو. بێ ئاگاداری منیش بڵاو کرابووە کە پێشم زانی بە تەلەفۆن ناڕەزایی توندی خۆمم پێڕاگەیان چونکە ئێستاژ وەکو ئەو سا لە ناخی دڵەوە لە توپەتبوونی ئەو عێراقی 70 ساڵە کوردی تێدا ئەکوژرێ بە ئاوا دەخوازم.
تورکیاش لە ڕۆژنامەکانیاندا هەندێک لە قسەکانی منیان وەرگرت بوو بە لێدوانەوە بڵاویان کردبووە تەنانەت هەر لەو ماوەیەدا هەواڵنێرێکی ئاژانسی ئەنەدۆڵ و ڕۆژنامەوانێکی سەباح بۆ گفتوگۆ هاتن بۆ لام جگە لەمان لەناو کۆڕە شۆڤێنەکانی عەرەبیشدا کەوتنە هێرش بۆ سەر من و بیرروبۆچوونەکانم کابرایەکی فەڵەستینی و تارێکی ناشرینی دژی من نووسی بوو هەروەها ڕۆژنامەی ئەسەفیری بەیروتیش لەژێر سەرناوی ئیمبراتۆریەت جەبەل الکوردیەدا وتارێکی درێژی بە قەڵەمی یەکێ لە سەرکردەکانی بەعسی سووریا کە ئەویش هەر عەبدوڵڵا ئەحمەری ناوبوو نووسی بوو ئەگەرچی ناوی منی نەهێنا بوو بەڵام مەبەستی لە من بوو لەمانەش خراپتر بڵاوکراوەی ئەلغەدت دیموقراتی کە زمانی ئیتیحادت دیموقراتی العێراقی و ئەمیش ڕێکخراوێکی کارتۆنی حیزبی شوێی عێراق بوو بە سەرۆکاتی ساڵح دگلە و بڵاوکراوەی ئەتەیارە جەدید کە لە لەندەن دەرئەچوو زمانی حیزب الئومە جەدید بوو بە سەرۆکاتی سەعد ساڵح جەبر هێرشی توندیان هێنا بوومە سەر هەندێکی شیانجنێوی سوچیان پێدا بووم ڕۆژنامەکەی دوگلە قسەکانی منی سەبارەت بە مافی کورد لە سربەخۆییدا بە خەونی چۆلەکە حلم العەسافیر دانابوو یەکێتی لەو کاتەدا تازە ڕێکەوتنی ئاشبوونەوەی لەگەڵ حیزبی شوێی عێراق ئیمزا کردبوو لەسەر ئەو هێرشە یەکێتی هاوکاری لەگەڵ حیزبی شوێی عێراق ڕاگرت مام جەلال لەم هەڵوێستەی حیزبی شوێی عێراق کە ئەویش وەکو هەڵوێستی شۆڤێنەکانی عەرەب بوو زۆر تووڕە بوو بۆ داکۆچیکردن لە من و بۆ بەرپەرشدانەوەی بیانوەکانی ئەوان و بۆ سەلماندنی ڕەوایەتی مافی کورد لە ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردیدا کتێبێکی گەورەی نووسی لەژێر سەرناوی ئەغەدون دیموقراتی تەنانەت منزر موسڵی کە نووسەرێکی بەعسی سووریایە و کتێبێکی لەسەر کورد و کتێبێکی تری لەسەر جەنگی عێراق ئێران نووسیوە موسڵی خۆی بە شارەزای کاروباری کورد و لە هەمان کاتدا بە دۆستی کووردا ئەنێ لە لاپەڕە 202 دوا کتێبیدا الحياة السياسية والحزبية في كردستان رؤية عربية لقضية الكردية منشورات رياض الريز لندن قبرص 1991 لمباريوة وهاينوسيوة کەواتە چی لەبارەی ئەو تێزە خیانەتکارە دووڕەگەوە دژی نەتەوەی عەرەب دەوترێ کە ئەمین نەوشیروان درکاندوویە کاتێ نیسانی 1970 بانگەوازی کرد بۆ دابەشکردنی عێراق بۆ چەند دەوڵەتۆکەیەکی شیعەیی و سوننیی و کوردی و عەرەبی وەک ڕێگەیەکی دووەم تاگەل و وڵاتەکەی بەسەر بەخۆی بگا نەوشیروان لە قسەکانیدا بۆ ڕۆژنامەی فەڕەنسی لۆمۆند پێی وایە لێک نزیک بوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تاران لەوە هاتووە کەوا هەردوو لە دوژمنێکی هاوبەشیان هەیە کە ڕژێمی بەعسی عێراقە لە بەغدا هەمومان هیوامان لە ناوچوونیەتی ئێمە کاتێ دەزانین ئەم کوردە تێگەشتووە دڵسۆزەی گەلەکەی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان جەلال تاڵەبانیە مەسەلەکان ڕوون دەبنەوە ئەویش ئەوەیە کە کاکە جەلال ئەم جارە خۆی لە پشت جێگرەکەیەوە شاردەوە عەلی حەسەن مەجید لە کۆتایی مانگی مارتی 1970دا بە فەرمانی سەدام حوسێن عەلی حەسەن مەجیدی ئامۆزایی لە جێگەی محەممەد حەمزە زوبەیدی کرا بە مەسئول مەکتەب تەنزیم شیمال و هەموو دەسەڵاتەکانی مەجلس قیادەتە ثەورەی بۆ سەرکردایەتی دەستگاکانی حیزب و جەیش و ئەمن و ئیستیخبارات و مخابرات و دائیرەکانی تری حکوومەت درایە بۆ ئەوەی ئازادی و دەسەڵات و توانای لە ناوبردنی جوڵانەوەکەی هەبێ ئەویش بەو پەڕی درڕندایەتیەوە کەوتە جێبەجێکردنی ئەرکەکەی و ڕەنگە لە مێژووی ئەم چەرخەدا هیچ کاربەدەستێکی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە ئەندازەی ئەم کابرایە درڕندایەتی نەنواند بێ و تاوانی ئەنجام نەدابێ بە دانانی ئەم قۆناغێکی نوێ لە جوڵانەوەی کووردا دەستی پێکرد کە قۆناغی جینۆسایدە داستانی ڕزگاری یان الحرب الخودعە جەنگ خەڵەتاندنە هێزەکانی یەکێتی شەوی 13 و 4/4/1970 چالاکیی پێشمەرگەی گەورەیان لە ناوچەی چوارتا ئەنجامدا لەم کارەدا ئەو شوێنانی جێشی عێراقی بە 102 ڕۆژگرتبووی لە هەڵمەتێکی کتوپڕدا کە 5,000 پێشمەرگەتی دابەشدار بوون 112 ڕەبیە و 4 مقڕی سریە و 4 مقڕی فەوجیان گرت کە 186 کەسی بە زیندوێتی تێدا بەدیل گیرە هاوزەمان لەگەڵ ئەم هەڵمەتە یەکێتیدا ئەبوو هێزەکانی ئێران پەلاماری ناوچەی ماوەت بدەن و بیگرن بۆ ئەوەی ڕێگەی پەیوەندی نێوان یەکێتی و ئێران بکرێتەوە ئێران کارەکەی خۆیان نەکرد و لە لای خۆیانەوە ئەو بەشەی نەخشەکەیان ئەنجام نەدا هێزەکانی یەکێتی بەتەنیا لە مەیدانی شەڕەکەدا مانەوە جێشی عێراق لە تۆڵەی ئەم هێرشەدا سەرەتا ڕۆژی 15/4/1970 بە خەستی کەوتە کیمیابارانی هەموو ئاوایەکانی بەرگەڵ و هەڵەدن ئاوەژێ کانیتوو چنارنێ و ئۆڵچکە و سەنگەرەکانی پێشمەرگە لە شاخەکانی خەجەلەرزۆک کوێڕەنگ دووبرا قەیوان شاخەسوور قوڵەپوشێن بۆ ئەوەش کە پشێوی بخاتە ریزەکانی پێشمەرگەوە ڕۆژی 16/4/1970 بە فڕۆکە بۆردومانی کیمیایی ئاوایەکانی تۆتمە کانیبەرد بالیسان زینێ بڵاڵوگاوە بێراوە شێغوەسان لە خۆشناوەتی و سەنگەرەکانی پێشمەرگەی لە شاخەکانی ئاراسن دەرەشێر
ساوسێوە کرد. بەشێ لەو پێشمەرگانی لە داستانی ڕزگاریدا بەشدار بوون، خێزان و ماڵەکانیان لەم ناوچەیەدا بوو. بەم بردومانە هەم تۆڵی بەشداری ئەو شەڕی لێ ئەکردنەوە و هەم ناچاری ئەکردن بۆ سەردانی کەسوکاریان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. دوای بارانی شیمیایی ناوچەکە جێشی عێراق هێرشی بۆ شوێنە گیراوەکان کرد و گرتیەوە. نوێنەرێکی ئێرانیەکان کە ئەو ساڵ لە کوردستان بوو گلەی زۆری دێتە سەر و تەنگاویەکەن. ئەویش بە بێتەل گلەیەکانی بە فەرماندەکانی خۆی گەیاندبوو. کابرای فەرماندە کە سەردەمێک بوو بە فەرماندەی هێزی زەمینی و سەردەمێک بوو بە فەرماندەی هێزی دەریایی و سەردەمێک بە وەزیری جەنگ لە وەڵام داوتبووی ئەلحەرب خودعا دیارە لە بەدیهێنانی مەبەستی دەوڵەتاندا هەر دەوڵەتێ بێ گرنگ نییەکی ئەکوژێ و کامگەل ئەبێ بە قوربانی. مامجلال بەم بۆنەیەوە بانگەوازێکی بۆ نەتەوەی کوردەر کرد و سەرنجی ڕاکێشان بۆ مەترسی چارەنووسازی ئەم گۆڕانە لە شەڕی کورد و بەعەزدا و لە بانگەکەی دانووسی بووی. لە ئەنجامی ئەو هێرشانەدا 130 کەس کوژرا و 50 پێشمەرگە و 400 هاوڵاتی بریندار بوون. بڵاوکراوەیەکی کوردی ئەو ساڵە سوید دەرەچوو بەگاڵتە پێکردنەوە باسی هەواڵی ئەم بانگەوازەی نووسی بوو. منیش کە لەو کاتەدا هێشتا لە بەرلین بووم بە ناوی یەکێتی و یاداشتێکم نووسی و دام بە دکتۆر بەرهام ساڵح تابیکا بە ئینگلیزی و بینێرین بۆ سەرۆکی ئەمریکا ڕۆناڵد ڕیگان، سەرۆکی سۆڤێتی میخایل گۆرباچۆڤ، سەروەزیرانی بەریتانیا مارگرێت تاچەر و سەرۆکەکانی تری دەوڵەتە گەورەکان. لەوە بەدواوە بۆردومانی شیمیایی سەرانسەری کوردستانی عێراق بە تۆپ و بەفرۆکە لەلایەن جێشی عێراقیەوە بە هەموو جۆرەکانی گازی ژاراوی خەردەل، سارین، تابوون بوو بە ڕووداوێکی ئاسایی ڕۆژانە دژی دانیشتوانی بێوەی ئاوایەکان و دژی پێشمەرگەی شەڕکەر بە بێجیاوازی. یەکگرتنەوە وردە وردە تەندروستیم ئەگەڕایەوە دۆخی جارانی. مانجی مای 1970 شوعلە و هەر سێ مناڵەکانم نما، چیا، چرا هاتن بۆ بەرلین بۆ لام. چیا و چرا هێشتا کۆرپەی ساوا بوون. دیواری بەرلین هێشتا نەڕووخا بوو. ئێمە لە بەرلینی خۆر ئاوا بووین. بەرلین ورچێکی ڕەشی کردووە بە ڕەمزی خۆی. ئەم یەکگرتنەوەیەمان هەلێکی باش بوو. پێکەوە زۆر شوێنی مێژووی و مۆزەخانە و بازار گەڕاین. بە تایبەتی کە ئەو ساڵە ڕێکەوتی تێپەڕبوونی 750 ساڵی ئەکرد بەسەر دامەزراندنی بەرلیندا. شای بەریتانیا و زۆر لە سەرۆکەکانی وڵاتان بەم بۆنەیەوە هاتن بۆ بەرلین. ماوەی 3 مانگمانەوە و لە حوزەیراندا گەڕانەوە بۆ کوردستان. لە لەندەن مانجی تەمووز سەردانێکی لەندەنم کرد. ئەوە یەکەمین جارم بوو ئەو وڵاتە ببینم. لەگەڵ ئەو کوردانی لەوێ ئەژیان بە تایبەتی ئەندامەکانی یەکێتی کۆبوومەوە. ئەو سا کورد بە ژمارە کەم بوو. چەند ڕۆژنامەنووسێکم بینی. لەوانە جوین ڕۆبەرتز کە ئاگاداری لەسەر دامەزراوە کیمیاکانی عێراق کۆ کردەوە و بەرنامەیەکی گرنگی لە سەرچەکی کیمیایی عێراق بۆ پانۆرامای BBC ئامادە کرد و چەند ئەندامی پەرلەمانم بینی و لەسەر کیمیابارانی کوردستان قسەم بۆ کردن. هەژیری تەیموریان گفتوگویەکی بۆ بەشی فارسی BBC لەگەڵ کردم. لەو کاتەدا جوڵانەوەی کورد لە عێراقدا بە هەموو باڵەکانیەوە بە هاوپەیمانی ئێرانی ئیسلامی و ئێرانیش بە مەترسیەکی گەورە لەسەر دنیادا ئەنرا. بۆ ئەوەی عێراق لە بەردەم ئێراندا نەشتێ پشتیوانی لێ ئەکرا و چاو لە تاوانەکانی ئەپۆشرا. لیواڕکن وەفیق سامەڕایی لە لاپەڕە 113 127 129 199 کتێبەکەیدا حتام البەوا بە شەرقیە باسی هاوکاری سیا و ئیستیخباراتی عێراقی ئەکا و ئەو کە خۆی بەرپرسی پەیوەندی بووە لەگەڵیان ئەڵێ لە کۆتایی مارتی 1982 تا 1990 کە سەدامدەری کردوون بە دائیمی تیمێکی سیا بۆ هاوکاری لە بەغداد بوون و لە لاپەڕە 129دا شایەتی ئەدا و ئەڵێ پێم وانی ئەوەندەی خزمەتیان کردوین و بە بەراورد لەگەڵ ئەوەی کە پێشکەشی ئیسرائیلیان کردووە هێندە بە زانیاری خزمەتی هیچ دەوڵەتێکیان کردبێ. ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، یەکێتی سۆڤێتی جاران و زۆر لە وڵاتانی تری عەرەبی و نەعەرەبی کەم و زۆر ئاگاداری تاوانەکانی بەعەز بوون. بەڵام بۆ شکاندنی ئێران لەلایەک و لەبەر بازرگانی جەنگی لەگەڵ عێراق چاوپۆشیان لێ کرد. لە لەندەن بووم کە بیستم عەبدولی شێخ ساڵحی قەرەداغی لە ئۆتۆمبیل وەرگەڕاوە و کۆچی دوایی کردووە. شێخ عەول هاوڕێی گەڕەک و قوتابخانە و کاری سیاسیم بوو. بە مردنی زۆر دڵتەنگ بووم، بە تایبەتی کە ئەو یەکێ لە بەرپرسەکانی پێشمەرگەی ناو شار بوو. ئەو ساکە من نەمزانی، بەڵام کە گەڕامەوە بەرلین ئینجا زانیم دەستگا ئەمنیەکان لە سلێمانی کەوتبوو نەگەڕانی ماڵان بە دوی شوعلەدا بیگرن. شێخ عەول و ڕەزاقی عارف و مامۆستا ئەحمەد عوسمان دوایتر شەید بوو بە دوو ئۆتۆمبیل شوعلەیان لە سلێمانی گوێزا بۆ خڕی زێوێ بۆ ئەوەی بگەڕێتەوە ماڵەکەی خۆمان لە بەرگەڵوو. بەڵام لە ڕێگا ئەو ئۆتۆمبیلەی ڕەزاق لێی خوڕی بوو کە ئەحمەد لە پێشەکەیدا و شێخ عەول و شوعلە و نما لە پشتەکەیدا بوون وەرگەڕاوە و دەست بەجێ شێخ عەول گیانی سپاردبوو. شوعلە و ڕەزاقیش نیوە مردوو ببوون، ئەحمەدیش پەراسووی شکا بوو. ئەو سیارەی کە بۆ ئاگاداری بەدوایانەوە ئەبێ فریایان ئەکەوێ و لە مردن ڕزگاریانەکە. شوعلەیان بە یارمەتی یەکێک لە پزیشکە ناسراوەکان بە نهێنی بردووە نەخۆشخانەی سلێمانی و هەمان شەو زنجیرەیەک عەمەلیاتی گەورەیان بۆ کردبوو. بەوە لە مردن ڕزگاری بوو.
بەڵام ئەم ڕووداوە ئیتر بۆ تا هەتا کە نەفت و لەش بەباری کرد. لە لەندەنەوە گەڕامەوە بەرلین و لە بەرلینەوە بۆ فرانکفۆرت بەرەوتاران، لەوێوە بێ ڕاوەستان چوومە سەقز. ئەو سابارەگای سەرەکی یەکێتی برا بۆ سەقز و دکتۆر کەمال خۆشنا و لێپرسایی بوو. لە سەقز هەندێک لە کاربەدەستانی قەرارگای ڕەمەزانم بینی. ڕۆژی دوایی خۆم ئامادە کرد بۆ گەڕانەوە. شەوکەتی حاجی موشیر لەو کاتەدا لە سەقز بوو. مەفرەزەیەکی شارەزای ئامادە کرد کە حەمەی حەمەسەعیدی هەورامی فەرماندەیان بوو بۆ ئەوەی لەگەڵ من بن تا ئەگەمە بارەگای مەڵبەندی یەک لە قۆپی قەرەداغ. بە ئۆتۆمبیل لە سەقزەوە چوین بۆ دزڵێ. لەوێ مەفرەزەکەی پێشمەرگە ئامادە بوو، بە پێ بەڕێکەوتین بەرەو دیوی عێراق. 4. ئەنفال کۆتایی قۆناغێک گەڕانەوە بۆ بەرگەڵ و بە شەو لە شاخی سوورێنەوە دابەزین بەرەو سەرگەت. بەناو مەیدانێکی میندا تێپەڕین کە جێشی عێراق چاندبووی و پێشمەرگەش باریکە ڕێگەیەکیان لێ پاکرد بووە. ڕێگەکە بوو ئەوەی جێشی عێراق هەستی پێنەکاو دیسان مین ڕێژی بکاتەوە ئەوەندە باریک بوو ئەگەر پێ یەکێ ساتمەی بکردایە مین لە هەر چواردەوری کاروانەکە ئەتەقیەوە پیاندا. بە سەلامەتی تێپەڕین لە دەشتایەکەی بناری شاخەکە ڕەبیەکانی عێراق هەستیان پێکردین. گول لە هاوەنێکیان پێوە نین ئەگەرچی لە ناویداین بەڵام کەسمانی نەپێکا. گەیشتینە سەرگەت. لەوێ شەوکەت گەڕایەوە دیوی ئێران. ئێمەش درێژەماندا بە ڕێپێوان تا چوینە ئاوایی حەمەی کەرەم. لە ڕۆژانی 12:35 لە سید سادق، خورماڵ، سیروان، هەڵەبجە دانیشتوانی ناوچەکە ڕاپەڕی بوون و هەڵگەڕانەوەیەکی گەورەش لە ناو ریزەکانی جاشەکاندا بوو. بەڵام زۆر زوو دەستیان گرتبووە بەسەر ناوچەکەدا. چەند سەد کەسێ لە چەکدارە کوردەکانی ڕژێم و چەند هەزار کەسێ لە دانیشتوانی ناوچەکە هەڵاتە بوون بۆ ئێران. بە دوای ئەو ڕووداوانەدا ناوچەکە چۆڵ کرابوو، دێهاتەکانیان هەموو ڕوخاند بوو، هیچ نوایەکی بە پێوە نەمابوو. سیر ئەوە بوو هێشتا سەگەل و پشیلەکانی ئاوایەکان هەر لە ناو کەلاوەکاندا مابوون. ئێمە لەسەر حەوزی مزگەوتە ڕووخاوەکە بۆ حەسانەوە نان خواردن دانیشتین. چەند سەگ و پشیلەمان لێ کۆبوونەوە، چەندی دەرمانەکردن لێمان دوور نەئەکەوتنەوە. بەرەوچەمی زەڵم بەڕێکەوتین. یەکێ لە سەگەکان دوامان کەوتبوو بە هیچ جۆرە لە کۆڵمان نەبەوە تا گەیشتینە یەکەم ئاوایی. شەو لە چەمی زەڵم داماینەوە، مێشولەی شارە زۆر تێمان وروکا بوو، ژیانی لێتاڵ کردین. دەمەوبیانی بەلای تەپی سەفادا چوینە نزیک ناوگردان، لە ناو دارودەوەنی ئەو ناوەدا خۆمان مات کرد تا ئێوارە. بە شەو چوینە ناو ماڵوان کە هێشتا ئاوەدان بوو. تراکتۆرێکمان لێ وەرگرتن گەیاندینێ نزیک جادەی زەڕایەن دەربەندی خان. بەپێ لە جادە پەڕینەوە بەری قەرەداغ و ئیتر گەیشت بووینە شوێنی ئەمین. ئاگاداری بەرپرسەکانی مەڵبەندمان کرد شێخ جەعفەری قەرەداغی کە ئەو ساڵ لێپرسراوی کاروباری پێشمەرگەی مەڵبەند یەک بوو، خۆی و چەند ئۆتۆمبیلێک گەیشتن. تا ئەو کاتە هەندێک لە پێشمەرگەکانی مەفرەزەکە منیان نەئەناسی، ویان زانی بوو میوانێکی لاپرەسەنی ئێرانیم. هەندێکیان لە ڕێگە بەگلەیەوە بە حەمەی حەمەسەعیدیان وتبوو ئەم کابراتە مەڵە کێیە تووشی ئێمەت کردووە، بەڵایەکمان بەسەر ئەهێنێ با ئیزنی بدەین. ئەو ڕۆژە حەساینەوە مەفرەزەکەم ئیزندا و خۆم لەگەڵ بەرپرسەکانی مەڵبەند چوون بۆ قۆپی قەرەداغ. لەوێ لەگەڵ ئەندامانی مەڵبەند، سەرتیپەکان، بەرپرسی کەرتەکانی ڕێخستنی کۆمەڵە و لیژنەی ناوچەکانی شۆڕژگێڕان کۆبوومەوە. باسی هەلومەرجی سیاسی جوڵانەوەی کوردم لە دەرەوە بۆ کردن. گفتوگۆی زۆرمان کرد و پرسیاری زۆریان لێکردم. لەم کۆبوونەوەیەدا دەربارەی ڕوخانی ڕژێمی عێراق و جەنجی عێراق و ئێران بە ڕاشکاوی بیرڕای خۆمم بۆ ڕوونکردنەوە کە ڕژێمی عێراق ناڕوخێ و شەڕی عێراق ئێرانیش ئەوەستێ. لە قۆپی چەند ڕۆژێ مامەوە بە ئۆتۆمبیل لەگەڵ شێخ جەعفەر و مەحموود سەنگاوی و وەهاب چوینە دێی ژاڵە و لە دەربەندی باسەرە ڕاوەماسیی کەم دەستکەوتمان کرد و هەر بە سیارە چوینە سەر جادەی چەمچەماڵ سلێمانی و بە تاریشی پەڕینەوە بۆ سەرزێ. لای حەسۆی قادر داوود بووین بە میوان. حەسۆ پێشمەرگەیەکی باش و ئازا بوو. سەردەمێک فەرماندەی تیپی 25 خاڵخاڵان بوو. وازی لە پێشمەرگایەتی هێنابوو، خەریکی کشت و کاڵ بوو. لە ئەنفالدا گیرا و بێسەر و شوێن ڕۆیشت. هەمان شەو چوینە گەڕا و بۆ ئێوارەی ڕۆژی دوایی وەهاب پەڕینەوەی لە جادەی دووکان سلێمانی بە سیارە ڕێخست بوو. گەیشتی نەخری زێوێ و مێرگەپان و بە داباندا گەیشتمەوە سەرگەڵ و بە پێشۆڕ بوومەوە بۆ بەرگەڵ و کە ماڵ و بارەگاکەمی لێبوو. بەخێرهێنانەوەی بەعسیانە. ئازادەورامی کە لێپرسراوی مەڵبەندی بادینان بوو داوای لە بێتەلەکەی من کردبوو کاتێک دیاری بکە بە بێتەل قسەی لەگەڵ بکەم. پێشنیوەڕۆی ڕۆژی 3 ئەیلولی 1970 قسەم لەگەڵ کرد. تاو کاتە عێراق نەیزانی بوو گەیشتومەتەوە بەرگەڵ و کە دڵنیا بوو لە عەسرەکەیدا تۆپبارانی کیمیاییان کردین. لە ماوەی 45 دقیقەدا 750 بۆمبای 50 کیلۆیان تێگرتین. مەحموود سێدەری کە یەکێ بوو لە فەرماندەی کەرتەکانی تیپی ئاسۆز لەگەڵ کوڕێکی هەرزەکاری ئەویش لەگەڵ خۆی پێشمەرگە بوو هاتبوون بۆ بەخێرهێنانەوەی من. پاش تاوێ هەستا و خواحافیزی لە من کرد بگەڕێتەوە بەری مەرگە. لە چوونە دەرەوەدا تووشی شێخ محەممەد بوو. شێخ محەممەد پورزای حەمەتۆفیق بوو. داوای لێ ئەکا لەگەڵی بچێ بۆ لای حەمەتۆفیق بۆ ئەوەی نامێکی بۆ ئیشێ بۆ بنووسێ. شێخ محەممەد لەگەڵی ئەچێ.
حەمەد تۆفیق لەو کاتەدا میوانێکی لابێ. میوانەکە نەقیبی شورتە ئەمیری کەریم چاوشین بوو. شێخ محەممەد و مەحموود سێدەری و کوڕەکەی ئەچن بۆ لای حەمە و حەمە بەخێراتنیانەکە. مەحموود سێدەری کارەکەی بۆ حەمە باز ئەکا و داوای لێ ئەکا نامەیەکی بۆ بنووسێ. حەمەش بۆ قەڵەم و کاغەز هات بۆ ئۆفیسەکەی من کە بەتەنیش ماڵەکەی ئەوە بوو. لەو کاتەدا تۆبارانی کیمیایی دەستی پێکرد. یەکەمین گولە لەو ژوورەیدا کە میوانەکانی حەمەد تۆفیقی لێ دانیشت بوو. هەر لەوێدا نەقیب ئەمیر و مەحموود سێدەری و کوڕەکەی کوژران. شێخ محەممەدیش بە سەختی بریندار بوو. پاش 1-2 ڕۆژ بە ئازارێکی زۆرەوە مرد. حەمەد تۆفیقیش ڕێکەوت ڕزگاری کرد. ئەم تۆبارانە هەوای بەرگەڵووی وەها بۆگەن و زەهراوی کردبوو، بە ناچاری هەموو بارەگاکانیان تا چەند ڕۆژە چۆڵ کرد و زۆری جلوبەرگ و کەلوپەل و خواردن کە لە بارەگاکانی ئەوێدا بوون لەبەر ئەوەی زەهراوی ببوون فڕێدران. هێرشەکانی جێشی عێراق بۆ سەر شاخەکانی چوارتا تا ئەهات بەێسترە بوو. تۆبارانی کیمیایی ناوچەکە بوو بە ڕووداوێکی ئاسایی ڕۆژانە. فڕۆکەی جەنگی دەستی لە دیاتەکانی ناوچەکە نەئەپاراست، پێشمەرگە بەرگریەکی ئازایانیانە کرد. هێزەکانی عێراق ئەگەرچی زۆر بە خاوی پێشڕەویان ئەکرد، بەڵام هەر لە پێشکەوتندا بوون. سەفەری مامجەلال. ئێران مامجەلالی داوەت کرد بۆ دیتنی سەرانی قەوم لە تاران. لە هەفتەی یەکەمی تشرینی 2010 چوو بۆ تاران. گرنگترین ئامانجی ئەم سەفەرە گفتوگۆ بوو لەگەڵ کاربەدەستانی ئێران دەربارەی ئیمزاکردنی پەیمانێکی سیاسی لە نێوان ئێران و یەکێتیدا سەبارەت بە چەند مەسەلەی گرنگ لەوانە: 1. پشتیوانی سیاسی حکوومەتی ئێران لە خەباتی گەلی عێراق و سەلماندنی ئازادی گەلی عێراق لە هەڵبژاردننی جۆرە ڕژێمی سیاسی حکومڕانی خۆیدا. 2. پشتیوانی سیاسی خەباتی گەلی کورد لە عێراقدا بۆ هێنانەدی مافانەتەوەیەکانی. 3. ڕنگدانەوەی پشتیوانی ئێرانی لە خەباتی گەلی کورد و گەلی عێراق لە کۆڕ و کۆمەڵە دیپلۆماسی و دەوڵەتیەکاندا. 4. بەرامبەر بەوە درێژە بدرێ بە شەڕ و هیچ لایەک بەتەنیا بۆی نەبێ شەڕ لەگەڵ عێراق ڕابگرێ یان گفتوگۆی لەگەڵ بکە. دوایەوەی مامجەلال ئەم گفتوگۆی تەواو کرد ئەبوو بگەڕێتەوە کوردستان. لەو کاتەدا هەندێک لە دەسەڵاتدارانی بڕیاربەدەستی ئێرانی نائومێد بووبوون لە سەرکەوتنی سوپایی بەسەر عێراقدا و بۆچوونێکی بەهێزیان تێدا پەیدا بوو کە درێژە پێدانی جەنگی عێراق ئێرانی بەکارێکی بێهودەدا ئەنا و زەمینەیان بۆ ئەوە خۆشە کرد کە شەڕ ڕابگرن. کاربەدەستانی ئێرانی ڕاستەوخۆ پێشنیارەکەی یەکێتیان دەربارەی پەیمانی سیاسی ڕەت نەکردەوە، بەڵام بیانووی زۆریان هێنایەوە بۆ ئەوەی سەر نەگرێ و سەرنجام بە هیچ نەگەیشت. مامجەلال درێژەی بە سەفەرەکەیدا لە تارانەوە بۆ شام و لە شامەوە بۆ ئەوروپا، بەسەریدا لەشکرکێشی ئەنفالیەک دەستی پێکرد. سالیۆم بەعز بە ڕێگەی جۆرا و جۆر هەوڵی لە ناوبردنی دوژمنەکانی ئەدا. یەکێ لەو ڕێگایانە دەرمان خواردکردن بوو بە زەهری سالیۆم. سالیۆم هەمان زەهرە کە کورد پێی ئەڵێ مەرگەموش و بۆ کوشتنی مشک بەکارهێنراوە. چەند جارێ لە بەغداد ئەم زەهرەیاندا بوو بە دوژمنەکانیان و بەوە کوشتبیانن. سالیۆم ڕنگ و بۆنوتامی نییە، لەبەر ئەوە بە ئاسانی تێکەڵاوی خواردن و خواردنەوە ئەکرێ و ئەخورێ بێ ئەوەی کابرا بەخۆی بزانێ تا نیشانەکانی دەرەکەوێ. ماوەیەک لەوە پێش هەر بەم زەهرە کادرێکی تیپی 22 کەرکووک بە ناوی وریا سووریان دەرمان خوار کرد و مرد. بەهۆی دەستگای ئەمنەوە یەکێکیان ڕاست پاردبوو زەهر بکاتە خواردنی مستەفا چاوڕەشەوە. ئەو کاتە مستەفا ماڵەکەی لە ئاوەژێ بوو، سەرپەرشتی تیپەکانی پێشمەرگەی ئەو ناوچەی ئەکرد و هەمیشە ماڵەکەی قەرەباڵغ بوو. ڕۆژێکیان چەند میوانێکی ئەبێ و فرسەتی لێهێنن. هەمان ڕۆژ لەوانەی کە لەو سفرە و خوانەدا بەشداری خواردن و خواردنەوەی ماستاو بوون، دایکی مستەفا بێستوونی مەلا عومەر کچێکی مەلا محەڕەمی مەرگەیی مردن و مستەفا چاوڕەش خۆی و کچێکی خوشکەزای دکتۆر مەحموود عوسمان و عەدنان موفتی کە بۆ سەردان هاتبوونە کوردستان لەگەڵ دکتۆر شوان سامی شۆڕژ ئەوانیش نیشانەکانی سالیۆمیان لێ دەرکەوت و مردن هەڕەشەی لێکردن. مستەفا و سامی نێردران بۆ ئێران و دواتر چوون بۆ لەندەن بۆ چارەسەر. عەدنان و دکتۆر شوان لە ئێران و دکتۆر مەحموودیش لە بەرگەڵ و چارەسەرکران. بەڵام دکتۆر مەحموود ئەگەرچی داوای زۆری لێکرا بۆ تەداوی بچێ بۆ دەرەوە، بڕیاریدا نەبچێ بۆ ئێران و نەبچێ بۆ دەرەوە، بەڵکو لە کوردستان بمێنێتەوە و داوای کرد ئەگەر مرد بەیانێکی باشی لەسەر دەربکرێ. بۆ خۆشبەختی دەرمانەکانی بۆ پەیداکرا، خۆی تەداوی خۆی کرد و هەم ئەو هەم نەخۆشەکانی تر لە مردن قوتار بوون. یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوباتی 1980دا. لە شوباتی 1980دا یەکێتی نیشتیمانی کوردستان بەکردەوە دەسەڵاتداری سەرئەرزی کوردستانی عێراق بوو. دەستی چالاکیەکانی نەک هەر ئەگەیشتە ناو شارەکانی هەولێر، کەرکووک، سلێمانی، بەڵکو لە ناو مووسڵ و لە نزیک تکریت و باعقوبەش دەستیەوەشاند. داو دەستگاکانی بەم جۆرە بوون: مەکتەبی سیاسی کە بەرزترین دەسەڵاتی بڕیاردان بوو لە ناو یەکێتیدا. لە نێوان دوو کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتیدا پێگاتبوو لە
جەلال تاڵەبانی سکرتێری گشتی و نوێنەرانی شۆڕژگێڕان دکتۆر فواد مەعسووم، نازم عومەر و نوێنەرانی کۆمەڵا فەریدون عەبدولقادر و من. کۆمیتەی سەرکردایەتی کە بەرزترین دەسەڵاتی بڕیاردانی سیاسی بوو لە ناو یەکێتیدا و ساڵی چەند جارێک کۆ ئەبووەوە بۆ هەڵسەنگاندنی هەلومەرجی کوردستان و ڕێخستنەوەی کاروباری یەکێتی و دەستگا سەرکردەی و مەڵبەندەکانی. پێگاتبوو لە ئەندامانی مەکتەبی سیاسی لەگەڵ نوێنەرانی کۆمەڵا کۆسرەد ڕەسوڵ، جەبار فەرمان، عومەر عەبدوڵڵا، قادری حاج عەلی بەک، حەمە تۆفیق، ئازاد هەورامی دوایتر شەهید بوو، حەسەن کوێستانی دوایتر شەهید بوو، احتیاطەکانی عومەر فەتاح، دکتۆر خەسرە و خاڵ دوایتر کۆچی دوایی کرد، دلێر ئەحمەد شکوری. نوێنەرانی شۆڕژگێڕان عەبدوڵڵا عومەر، دارا حەفید، شەوکەتی حاجی مشیر، چەتۆ حەوێزی، شێخ عەلی تاڵەبانی، دکتۆر کەمال فواد و عومەر موستەفا لە ئەوروپا بوون و احتیاطەکانی عەبدولکەریم حاجی کاکە حەمە و شێخ محەممەدی سەرگەڵ و کۆمەڵە و شۆڕژگێڕان لە کاروباری ڕێکخراوەییدا هەردووکیان سربەخۆ بوون، هەر لایەک سەرکردایەتی و دەستگای ڕێخستن و ڕێخستنی جیاواز و ئۆرگانی تایبەتی خۆی هەبوو. دەستگای ڕاگەیاندن پێگاتبوو لە ئارسەلان بایز، یوسف زۆزانی، ئازاد چالاک، مامجەلال خۆی سەرپەرشتیەکردن و جگە لە ڕێنمایی بەردەوام زۆر جار وتار و لێدوانی بۆ ئەنووسین. دەستگای ڕاگەیاندن کە هۆیەکانی بیستن و خوێندنەوەی بۆ ڕایگرشتی خەڵکی کوردستان و عێراقدابی نەکرد، لە جوڵانەوەکەدا گرنگجێکی تایبەتی هەبوو. کەڵکی لە چەند هۆیەکی ڕاگەیاندن وەرەگرت لەوانە ڕادیۆی دەنجی گەلی کوردستان کە هەموو ڕۆژێ بەیانیان و ئێواران بەرنامەکانی بە کوردی و عەرەبی بڵاوە کردەوە، هەواڵەکانی کوردستان و عێراق بە تەڕوتازایی بە جۆگرەکانی گەیاند. هەر بەهۆی ئەم ڕادیۆیەوە هەندێک جار ڕێنمایی نهێنی و وەڵامی پەلەی ڕێکخراوە نهێنەکانی شارەکان بڵاوەکرایەوە. ڕێبازی نوێی بە کوردی ئەشەرارەی بە عەرەبی مانگانە دەرەکرد، جگە لە نامیلکەی جۆراوجۆر و بەیان و هەندێک جار کتێب. بنکەی ڕادیۆ و چاپخانە و هەموو کادر و کارکەر و پێشمەرگەکانی دەستگای ڕاگەیاندن و ماڵ و خێزانەکانیان لەبەرگەڵۆ بوو. کادری نووسین و تەکنیکی و پێشمەرگەکانی ڕاگەیاندن بەرەو ژووری 200 کەس بوون. دوژمن سەری کرد بۆ سەریان، هەمیشە و لە هەر کوێک بوونایە لەبەر بردومانی فڕۆکە و تۆپباراندا بوون. دەستگای دارایی پێگاتبوو لە لێپرسراوی دارایی مەڵبەندەکان نازم عومەر سەرپەرشتیە کرد، بارەگای سەرەکی لە قاسمەڕەش بوو. دەستگای دارایی بەرپرسی ژیاندنی پێشمەرگە و خەرجی بارەگاکان و شەڕەکان و ژیاندنی خێزانی هەندێک لە ماڵە شەهیدان بوو. سەرچاوی سەرەکی داهاتەکانی بریتی بوو لە نقطەی گومرجی سەر سنوورەکانی ئێران و ئەو باجەی لەو کۆمپانیا بیانیانە ئەسێنرا کە لە کوردستاندا کاریانە کرد لەگەڵ باجی ناوخۆی کوردستانی عێراق و هەندێک یارمەتی کەمی دەوڵەمەندەکان. بەشی مخابەرە ڕاستەوخۆ بەسرا بوو بە مەکتەبی سیاسیەوە. بەختیار موستەفا بەڕێوەی ئەبردوو پشکۆ عەبدولخالق لێپرسراوی وەرشەی چاکردنەوەی بوو. ئەم بەشە سەرپەرشتی 522 ئەزگەی بێتەلیە کرد کە هەموو دەستگاکان و مەڵبەندەکان و تیپەکانی لە سەرانسەری کوردستانی عێراقدا بەیەکەوە ئەبەست و هەموو ڕۆژ بەلایانی کەمەوە 16 جار و لە کاتی پێویستدا 24 جار پەیوەندیان لەگەڵ یەکە کرد. کادرەکانی بێتەل چونکە کۆدی بروسکەکانیان لەلابوو ئەبوو کەسانی ئەمین و چونکە دەستگای ئیستیمکانی عێراق بە ئاسانی ئەیدۆزینەوە و بردومانی شوێنەکانی ئەکردن ئەبوو وریاو لە خۆبڕاو بن. هەر لەو چەند مانگەدا چەند کەسێکیان لێ شەهید بوو. نوێنەرایەتی یەکێتی لە ئێران و سووریا بنکەی سەرەکی نوێنەرایەتی ئێران لە کوردستانی عێراق لە یاخسەمەر بوو. دانای ئەحمەد مەجید و شێردڵ حەوێزی ئەفسەری پەیوەندی بوون. بنکەی نوێنەرایەتی یەکێتیش لە ئێران لە سەقز دکتۆر کەمال خۆشناو لێپرسراوی و عەلی کەمال یاریدەدەری و لە تاران ڕەفعەت عەبدوڕەحمان لێپرسراوی و موشیر حەمە غەریب یاریدەدەری بوو. دکتۆر خەسرە و خاڵ لێپرسراوی بنکەی نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە شام. مەڵبەندەکان سەرکردایەتی یەکێتی کوردستانی عێراقی دابەش کردبوو بەسەر 4 مەڵبەندە. مەڵبەند حکوومەتێکی بچووک بوو لە سنووری ناوچەکانی ژێردەسەڵاتیدا، نەخۆشخانەیەکی ناوەندی لە بەرگەڵ و هەموو مەڵبەندێکیش نەخۆشخانەی تایبەتی خۆی و دەستەیەک پزیشک و برینپێکی هەبوو. داو دەرمان و ئەشیعە و ژووری نەشتەرکاری تێدا بوو. لە نەخۆشخانەکاندا هەموو کەس بەبێ جیاوازی بە خۆڕایی تیمارەکرا. لە نەخۆشخانەی ناوەندی بەرگەڵ و دکتۆر شوان، دکتۆر هەڵۆ، دکتۆر هێرش و دکتۆر شاڵاو و دکتۆر هێمن و لە نەخۆشخانەکانی مەڵبەندی یەک دکتۆر فایق و دکتۆر حەسەن و دکتۆر جەبار، لە نەخۆشخانەکانی مەڵبەندی سێ دکتۆر زریان کاریانە کرد. لە هەموو مەڵبەندێ دادگا هەبوو بۆ لێپرسینەوەی تاوانکاران بە تایبەتی تاوانی کوشتن و دزی. دادگاکان لە بڕیارەکانیاندا پەیڕەوی قانونەکانی عێراق و شەریعەتی ئیسلام و عورفی ناوچەیانە کرد. ئەندامانی دادگاکان لە دەرچوانی زانستگا قانونیەکانی عێراق بوون. بەگشتی لە ناوچە ئازادەکاندا تاوانی کوشتن و دزی کەم بوو.
لە زیندانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەموو جۆرە ئەشکەنجە و ئازاردان و سوکایەتی پێکردنیە بەرامبەر بە هەموو کەس ئەگەر زۆر تاوانباریش بووایە زۆر بەتوندی قەدەغە بوو. بۆ لێکۆڵینەوە و بڕیاردان لە تاوانی جاسووسی و خیانەت لە نیشتیمان دادگای بەرزی شۆڕش هەبوو کە پێگاتە بوو لە دوو کەسی حقوقی بە سەرۆکاتی ئەندامێکی مەکتەبی سیاسی. بۆ ئەوەی خەڵک خۆیان کاروباری خۆیان بەڕێوە ببەن و کێشە و گیر و گرفتەکانی خۆیان بەلادا بخەن لە هەموو گوندێکدا بە هەڵبژاردننی ئازاد ئەنجومەنی ئاوایان هەڵبژارد بوو. ئەنجومەن جگە لە بەلاداخستنی کێشەی ناو دانیشتوانی ئاوایەکە بە هاوکاری لێپرسراوی کاروباری کۆمەڵاتی ناوچەکە خۆیان مشهوری مزگەوت و مەلاو دامەزراندنی قوتابخانە و مامۆستا شوێنی تیمارکردن و بریمپێچ پرد و ڕێگەوبانیانە خوارد. سەرڕای ئەمانەش بە یارمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی چەکداریان لەسەر شێوەی ڕێخستنی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پشتگیری لە هێزەکانی پێشمەرگە لە کاتی بەرەنگاری هێزەکانی حکوومەتدا دروست کردبوو. مەڵبەندی یەک بارەگاکەیان لە قۆپی قەرەداغ بوو. سنووری مەڵبەندەکەیان لە هەڵەبجۆ بۆ گەرمیانی ئەگرتەوە. ڕێگەی سلێمانی کەرکووک ئەبوو بە سنووری جیاکردنەوەی سنووری ئەمان و مەڵبەندی دوو. قادری حاجی عەلی بەگ بەرپرسی مەڵبەند و عومەر فەتاحی کاروباری دارایی و شێخ عەلی تاڵەبانی هی سیاسی و ساڵح قادر هی کۆمەڵایەتی و ڕۆستەم کەرکووکی شێخ جەعفەری قەرەداغی ئاوات قارەمانی بەرپرسی کاروباری پێشمەرگە بوون. تیپەکانی مەڵبەندی یەک و فەرماندەکانیان بریتی بوون لە تیپی پەنجاوێکی گەرمیان محەممەد حاجی شێخکەریم حەمەڕەژ دوایتر شەهید بوو. تیپی 53 شێوانە عادل شکور. تیپی 55 قەرەداغ ئەحمەد کەلاری دوایتر شەهید بوو. تیپی 57 سەگرما مەحموود سەنگاوی. تیپی 59 حەمرین قەیسەر هێمن. تیپی 11 هەورامان قادر کۆکۆیی دوایتر شەهید بوو. تیپی 15 شارەزور جەلال کوڵکنی. تیپی حەڤەی زمناکۆ جەمیل هەورامی. تیپی 33 سوورێن کەمال شاچیر. تیپی 25 کوڕەکاژاو حەمە مۆریاسی. تیپی 37 خەنجەرە سەرحەدی خەلیفە یونس. تیپی مەڵبەند عەدنان حەمەیمینە. ڕێکخراوی چواری کۆمەڵە لە سنووری ئەم مەڵبەندانەدا کاریە کرد. بەرپرسی ڕێکخراو عومەر فەتاح و ڕێکخراوەکان پێگاتبوو لە جەلال جەوهەر، کوردۆ قاسم، کاکەڕەژ، محەممەد ئەسعەد پۆڵا، بەختیار محەممەد مەلاعیزەت، سەلاحی شۆخە، محەممەد حەمەمین، حاجی عەلی لە ئەنفالدا شەهید بوو کە هەریەکان بەرپرسی کاروباری ڕێکخراوەی سنووری یەکتیب بوون. شێخ عەلی تاڵەبانی بەرپرسی مەکتەبێکی ڕێخستن بوو کە سەرپەرشتی ناوچەکانی شۆڕشگێڕانی ئەکرد لە سنووری مەڵبەندەکەدا. مەڵبەندی دوو بارەگاکەیان لە سەرگەڵوو بوو. سنوورەکەی لە پێنجوێنەوە درێژ ئەبووە بۆ سەر ئاوی زێ لە نزیک چەمچەماڵ. جادەی کەرکووک سلێمانی لە مەڵبەندی یەک و ئاوی زێ لە مەڵبەندی سێ جیا کردەوە. دارا حەفید لێپرسراوی مەڵبەند و عەبدولکەریم حاجی کاکە حەمە هی کاروباری سیاسی و دلێری ئەحمەد شکری هی دارایی و دلێری سەید مەجید هی کۆمەڵایەتی و حامیدی حاجی غالی هی کاروباری پێشمەرگە بوو. تیپەکانی مەڵبەندی دوو فەرماندەکانی بریتی بوون لە تیپی 21 کەرکووک سیروانی کوێخانەجم. تیپی 23 سورداشت غەریب عەسکەری. تیپی 25 خاڵخاڵان ڕاهبەر سەید ئیبراهیم. تیپی 27 کەلکەسماق هاوڕێی کاکە حەمە. تیپی 33 سلێمانی جوامێر. تیپی 37 شارباژێر جەمال حاجی محەممەد. تیپی 44 چەکوچ سەدرەدینی شێخ حەسەن. تیپی 49 سارا عەزیزی حاجی حەمە سەعید. تیپی 47 پیرەمەگرون جەلال محەممەد محەدین دوایتر شەهید بوو. تیپی 43 ئاسۆز عوسمان شارستێنی. تیپی 63 جوتیاران محەممەد ڕازانی دوایتر شەهید بوو. تیپی 67 مامەندە قادری مامەنداغا. تیپی 61 کۆڕەش محەممەدی وەتمان. تیپی مەڵبەند مستەفا سەرگەڵووی. ڕێکخراوی سێ کۆمەڵە لە سنووری ئەم مەڵبەندانەدا کاریە کرد. بەرپرسی ڕێکخراو محەممەد تۆفیق و ڕێکخراوەکان پێگاتبوو لە ڕەفعەت عەبدوڵڵا، سەیوان محەممەد، بەکر فەتاح، محەممەد سوڵتان دوایتر شەهید بوو. مستەفا سەید قادر، سەرهەنگ ساحب قران، بەختیار مستەفا، عەدنان شاسوار، ئەحمەد عەبدوڵڵا عەسکەری، مەحموود ئەحمەد، مەلا فەرمان، باپیر کە هەریەکەیان بەرپرسی کاروباری ڕێکخراوەی سنووری یەکتیب بوون. عەبدوڵڵا عومەر بەرپرسی مەکتەبێکی ڕێخستن بوو کە سەرپەرشتی ناوچەکانی شۆڕشگێڕانی ئەکرد لە سنووری مەڵبەندەکەدا. لەبەر گرنگی ناوچەکە کە بارەگاکانی سەرکردایەتی لێبوو و بۆ پارێزگاریکردنی لە هێرشی دوژمن بەکری حاجی سەفەر دانرابوو بە فەرماندەی هێزەکانی بەری کارێزە و مستەفا چاوڕەش بە فەرماندەی هێزەکانی بەری مەرگە. مستەفا دەرمان خوارد کرابوو لە جێگەی ئەو عەلی محەممەد عەسکەری پچکۆل سەرپەرشتی ناوچەکەیە کرد. مەڵبەندی سێ بارەگاکەی لە سماقولی سەر و چاوە بوو. سنووری مەڵبەند هەموو هەولێری ئەگرتەوە.
کۆسرەد ڕەسوڵ لێپرساوی مەڵبەند و چەتۆ حەوێزی هی کاروباری کۆمەڵایەتی و حەسەن کوێستانی دوایتر شەید بوو، هی دارایی و عەبدوڕەزاق محەممەد دوایتر شەید بوو، هی کاروباری سیاسی و سامانگەرمیانی و جەلال عەبدولقادر هی کاروباری پێشمەرگە بوون. تیپەکانی مەڵبەندی سێ و فەرماندەکانی بریتی بوون لە تیپی 1970 قەرەچوخ مامغەفور، تیپی 86 دەشتی هەولێر ڕێباز دوایتر شەهید بوو، تیپی 74 باڵک ئیبراهیم حاجی کۆخا ئەحمەد دوایتر شەهید بوو، تیپی 87 کارۆخ حسێن مەولود دوایتر شەهید بوو، تیپی 93 کۆیە بەکر مستەفا، تیپی 99 بیتوێن تۆفیقانی وەتمانی، تیپی 12 سۆران سعید حەمەزیات، تیپی 19 کۆڕاگ عەبدوڵڵا موسڵێح، تیپی 83 هەورێ کاکە جوان، تیپی 85 بەڕانەتی تەحسین کاوانی دوایتر شەهید بوو. لە سنووری مەڵبەندی سێدا دوو ڕێکخراوی کۆمەڵە کاریانە کرد. ڕێکخراوی یەک عەبدوڕەزاق محەممەد بەرپرسی و ڕێکخراوەکەیان پێگاتە بوو لە حایدەر ئیسماعیل ڕێبوار، هۆشیار کەریم دوایتر شەهید بوو، تەڵعەت خدر، دڵشاد ناسراو بە حاکم شۆڕش، سەیفەدین عەلی، بەکر ئەحمەد کە هەر یەکەیان بەرپرسی کاروباری ڕێکخراوەی سنووری یەکتی بوون. ڕێکخراوی دوو شاخەوان عەباس بەرپرسی و ڕێکخراوەکەیان پێگاتە بوو لە عەبدولکەریم مامەند مەلا خدر، باڕۆز حەمەد ساڵح شوان، خدر عومەر بێستون، عەبدولکەریم ئەحمەد عەول، دڵشادی مەلا عەلی کە هەر یەکەیان بەرپرسی کاروباری ڕێکخراوەی سنووری یەکتی بوون. چەتۆ حەوێزی بەرپرسی مەکتەبێکی ڕێخستن بوو کە سەرپەرشتی ناوچەکانی شۆڕژگێڕانی ئەکرد لە سنووری مەڵبەندەکەدا. مەڵبەندی چوار. ئەم مەڵبەندە لە دوای ئاشبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پێگات، لە مەڵبەندەکانی ترەوە پێشمەرگە و کادریان بۆ نارد، مەڵبەندەکەیان لاواز بوو، هێزەکانیان کەم بوو، پارتی دیموکراتی کوردستانیش نێهێشپەرە بسێن و زیاد بکەن، زۆر جار تەنجیان پێ هەڵ ئەچنین، تەنانەت جارێکیان ناچار بووین ئاگاداری لقەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک بکەین ئەگەر لقی بادینانی ئەوان ڕەفتاری خۆیان لەگەڵ مەڵبەندی چوار باش نەکات، ئەوە ئێمە مەڵبەندەکەی خۆمان لە بادینان ئەکشێنینەوە، ئەوسا ئەبێ ئەوانیش ئەو ناوچانە چۆڵ بکەن. هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو زەمانە کەم بوون، هەمویان تازە لە ئێرانەوە هاتبوونەوە. لە پێشدا ئازاد هەورامی بەرپرسی مەڵبەندی چوار بوو، دوای ئەو عومەر عەزیز بوو. بچووکترین یەکەی پێشمەرگە مەفرەزە بوو، مەفرەزە پێک ئەهات لە 5 تا 15 پێشمەرگە، هەر 3 بۆ 5 مەفرەزەش یەک کەرت و هەر 3 بۆ 5 کەرتیش یەک تیپیان پێگەێنا. تیپەکانی پێشمەرگە ژمارەی هەندێکیان ئەگەیشتە 500 پێشمەرگە، چالاک و کارامە و ئازا بوون کە بانگ ئەکران بۆ شەڕ زۆر بەزووی کۆئەبوونەوە. هاتوچۆی هالیکۆپتەری ئێرانی. ئەو پەیمانە سیاسیی کە یەکێتی پێشنیاری کردبوو لەلایەن ئێرانەوە قبوڵ نەکرا. ئێران لە ناوخۆیاندا کێشیان هەبوو، باڵێکی بەهێزی ناو دەستگای بڕیاردان ئەیویست کۆتایی بە شەڕ بێنێ و باڵێکی بەهێزی تریان ئەیویست درێژە بە شەڕ بدە و بۆ ئەو مەبەستە هەوڵیان ئەدا یەکێتیش لە شەڕەوە بگلێنێ چ بە هەندێک کاری یەکلایەنی یەکێتی. زستانی 1970 بۆ 1970 زۆر سەخت بوو، بەفر و باران بەردەوام ئەباری، ئەوەشکاری ئەکردە هاتوچۆ و جموجوڵی پێشمەرگە. ئەو ماوەیە چالاکی کەم بوو بۆ بە تایبەتی زۆر نەبوو، هێزێکی گەورەمان لە سەرکردایەتی کۆ کردبووە بۆ ئەوەی کارێکی هاوبەش هاوزەمان لەگەڵ هێزەکانی ئێران ئەنجام دەین و ئێرانیەکان بە بیانووی ئاشکرابوونی کارەکەەوە هەڵیان ڕۆشاندبووە و ئێمەش هێزەکانی خۆمان بڵاو پێکردبوو. ئێرانیەکان چەند جاری ئەیاندا بە گوێماندا کە ئاخۆ لەبەر هۆی سیاسی چالاکیەکانمان کەم بۆتەوە و ئامادەی کاری هاوبەژنین لەگەڵ ئەوان یان لەبەر سەختی زستان و دژواری ئەنجامدانی کارەکەیە. چەند جاری ئەیاندا بە گوێماندا کە ئاخۆ ژێربەژێر مفاوەزەمان لەگەڵ عێراقدا هەیە، هەمان پرسیاریان لە تاران لە نوێنەری یەکێتی ڕەفعەت عەبدوڕەحمان و لە سەقز لە نوێنەری یەکێتی دکتۆر کەمال کردبوو. لەبەر ئەوەی کە بەڕاستی هیچ جۆرە پەیوەندیەکی ژێربەژێر یا ئاشکرا لە نێوان ئێمە و عێراقدا نەبوو، ئێمە ئینکارمانە کرد، ئەوان باوەڕیان نەکرد یانیان ئەویست باوەڕ بکەن و ئەیانوت گوایلیان ئەشارینەوە. وەکو دوایی دەرکەوت لەو بینەدا دکتۆر مکەڕەم تاڵەبانی هەندێ نامەی لەبارەی گفتوگۆ بۆ سەرکردەکانی چوار حیزب نووسی بوو، بەڵام ئەو کاغەزەی بۆ مامجەلالی نووسی بوو بە دەستی ئێمە نەگەیشت بوو لێ ئاگادار نەبووین. مامجەلال خۆشی لە کوردستان نەبوو، کاغەزەکەشی پێ نەگەیشت بوو، بەڵام کۆپی یەکێ لەو کاغەزانی بۆ سکرتێری یەکێ لەو حیزبانەی نووسی بوو دەست ئێرانیەکان کەوت بوو، ئەوان جێچەڵی شتێکیان پێ ئەکردین کە ئێمە ئاگامان لێ نەبوو. ئەم مشتومڕە گەیشتە ڕادەیە کە بیرمان لەوە کردەوە نوێنەرایەتی یەکێتی لە ئێران و بریندارەکان بکێشینەوە و داوا لە ئێرانیش بکەین، ئەوانیش نوێنەرەکانی خۆیان لە کوردستانی عێراق بکێشنەوە و پەیوەندی دوو قۆڵی ڕابگرین. دکتۆر مەحموود عوسمان کە لەو کاتەدا دەرمان خوارد کرابوو لەبەرگەڵۆ بوو، ئەویش ئاگاداری کێشەکە بوو، لە زۆری کۆبوونەوەکانی سەرکردایەتی یەکێتیدا بەشدار ئەکرا و پرسی پێ ئەکرا. بۆ باسی ئەم کێشە دروستکراوە فەریدون چوو بۆ گفتوگۆ بۆ ئێران، لە پڕ ئاگاداریان کردین کە بە هالیکۆپتەر وەفدێکی ئێرانی دێن بۆ گفتوگۆ بۆ بەرگەڵۆ.
ڕۆژی 30 کانونی 1970 هالیکۆپتەری ئێرانی لە بەرگەڵوو نیشتەوە وەفدەکەی لێدابەزی. ئەوە یەکەمین جار بوو ئێران هالیکۆپتەر بۆ مەبەستێکی وەها بەکاربێنێ. کە دانیشتین لەگەڵیان ئێمە کەوتینە گلەیی. ئەوان وتیان ئێمە بۆ گلەیی نەهاتوین بەڵکو هاتوین بۆ گەرمکردنەوەی پەیوەندیەکان. چەند کەسێ لە بەرپرسەکانیان لە یاخسەمەرمانەوە بەڵێنیاندا کە درێغی نەکەن لە یارمەتیدانی یەکێتیدا و لەبەر ئەوەی هەموو ڕێگاکان بە فرگرتبووی هاتوچۆکردن و گوێزانەوە بە وڵاغ ناکرا. بە هالیکۆپتەر کەوت نەهێنان و گوێزانەوەی کەلوپەل و هەموو ڕۆژێ چەند جارێ ئەهاتن و ئەگەڕانەوە. تەنها سوودی ئێمە لەم هاتوچۆیە ڕەوانەکردنی بریندارەکانمان بوو. بەڵام هاتوچۆی ڕۆژانەی دەیان هالیکۆپتەری ئێرانی بۆ سەرکردایەتی یەکێتی کاربەدەستانی عێراقی زۆر ترساند بوو. وەکو عەقید ڕوکنوەلید بەڕێوەبەری بەشی سێهەمی ئیستیخباراتی عەسکەری کاتی گفتوگۆ لە بەغداد بووی باسکردم، یەکێ لە هۆکانی پەلەکردن لە هێرشی ئەنفال ئەو هاتوچۆ زۆرە بوو کە هالیکۆپتەرەکانی ئێران بۆ بەرگەڵویانە کرد. ئەوان وایان زانی بوو ئێران چەکی استراتیژی و گرنگ و کاریگەر و پسپۆر و شارەزا ئەیگوێزنەوە بۆ ناوچەکە. ڕاستیەکەشی ئەوە بوو بە زۆری کەلوپەلی بێنرخی وەکو مەسینە، جزمە، بەتانی، خواردنی قوتویان ئەهێنا و لە هاتوچۆی ڕۆژانەی هالیکۆپتەرەکانیان مەبەستێکی سیاسی و مەبەستێکی سوپاییان هەبوو. مەبەستی سیاسیان تێکدانی مبادرەکەی دکتۆر مکەڕەم تاڵەبانی بوو کە هێشتا لە سەرەتادا بوو. لە ڕاستیشدا وەهایان تێکدا هەرگیز هیچی لێ سەوز نەبوو. مەبەستی سوپاییشیان ڕاکێشانی هێزەکانی عێراق بوو بۆ ئەو ناوچەیە. لە ڕاستیشدا زیاتر لە 20 لیوای جێشی عێراق ڕاکێشان بۆ ئەم مەیدانە. هێرشەکانی ئەنفال دەستگا جاسووسیەکانی عێراق دزیان کردبوو بۆ ناو دەستگا دەسەڵاتدارە بەرزەکانی ئێران. بە وردی لە توانا و نیاز و بڕیاری پێشەکی ئێران ئاگادار بوون. سەدام و سەرکردایەتی بەعەز دڵنیا بوون کە ساڵی 1970 ئێران لە مەیدانی جەنگدا تەواو بووە. لەبەر ئەوە بەشێکی گرنگی تەقەلای جەنگی خۆیان بۆ کورتەرخان کرد و کەوتنە جێبەجێکردنی زنجیرەی لەشکرکێشەکانی ئەنفال کە جوڵانەوەی چەکداری کوردیان شکاند. بۆسەیەکی سەرنەکەوتوو. لە پێش دەستپێکردنی هێرشەکەدا لە سەرچاوە تایبەتەکانی خۆمانەوە هەواڵمان پێگەیشت بوو کە عێراق لە ڕێگەی ئاگاداری ئیستیخباراتی خۆیەوە دڵنیا بوو لەوەی ئێران توانای هێرشی گەورەی نەماوە و نیازی هیچ هێرشێکی گەورەی نییە، بۆیە ئەتوانن بێترز بەشێکی هێزەکانیان لە جەبەکانی عێراق ئێران بکێشنەوە و پەلاماری بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. هەندێک لەو بروسکانی پێمانە گەیشتن ڕاستەوخۆ لە دیوانی سەرۆکاتی دیوانە ڕیاسەیەوە ئەنێران بۆ سەرکردایەتی هێزەکانی جێش. بۆ پەخستنی هێرشەکانی عێراق زنجیرەیەک چالاکی پێشمەرگەیی لە سەرجادە گشتیەکان ئەنجامدرا. لەناو ئەوانەدا یەکێکیان لە هەمویان گرنگتر بوو. پێش دەستپێکردنی هێرشەکان هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکان القیادە العاملەی القوات المسلحە لەگەڵ چەند قاید فەیلق و قاید فرقەیە کە ئەبوو نەخشەی هێرشەکە جێبەجێ بکەن بۆ داڕشتنی دوادێڕەکانی نەخشەی ئەنفال هاتنە ناوچەکە. لە کاتی گەڕانەوەدا لەسەر جادەی دوکان سلێمانی بۆ سێکیان بۆ دانرا. لەبەر ئەوەی هەمویان ئەفسەری پلەبەرز و هەریەکەیان حیمای خۆی لەگەڵ بوو، کاروانەکەیان ناڕێک و پێک بوو. بەرایی هێزەکەیان کە ئەگاتە نزیک بۆسەکە جاشێک لە ڕەبیەیەکی نزیک جادەکە بەڕاکردن ئەیانگاتێ و ئەڵێ 50 مخەڕیب بۆسەیان بۆ داناون بگەڕێنەوە. کابرای ئەفسەر تا ئاگاداری کاروانەکە ئەکا بگەڕێنەوە، بەرایی هێزەکە ئەگاتە ناو بۆسەکە. چەند سەربازی ئەکوژرێ و لۆریەکیان لێ ئەگیرێ، بەڵام کاروانەکە بە سەلامەتی بەر لەوەی بگاتە ناو بۆسەکە ئەگەڕێتەوە دواوە. وەکو لە کاتی گفتوگۆکانی 91 لە بەغداد عەقید ڕوکن خەزرەجی لە سەفەرێکی لەندەنیدا بۆیان باس کردم، ئەگەر بکەوتنایەتە ناو بۆسەکەوە لەوانە بوو نەخشەی ئەنفال یەک بە کوشتنی ئەمانە بە تەواوی پەکی بکەوتایە. ئامانجی یەکەمین هێرشی ئەنفال پەلاماردانی بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. عێراق لە کۆتایی کانونی دووەم و سەرەتای شوباتی 1970ەوە کەوتە مۆڵدانی هێزەکانی لە ناوچەکانی بناری گۆیژە، جادەی سوورداشت، دەشتی مەرگە، کارێزە، جگەلەوەی مەعسکەرەکانی سەلام و سارداوی پڕ کرد بوو بە هەزاران خێوەتی هەڵدا بوو، سەدان تانکول لە تۆپی سازدا بوو. دەستپێکردنی هێرشەکان چواردەوری بارەگاکانی سەرکردایەتی کە درێژەکەی نزیکەی 72 کیلۆمەتر بوو بە سەنگەری پێشمەرگا قایم کرابوون. لە لای ڕۆژئاوایەوە شاخی ئاسۆس و گەورە قەڵاو، بەرزایەکانی سێدەر و شارستێن و قەڵەمپاشا و دۆڵمازەڵا لە زنجیری شاخی ژیلوان. لە لای خوارویەوە شاخەکانی دابان و هەلاج و کەڵکی قزلەر و دۆڵەڕوت لە زنجیرەی چەرماوەند و قولەپوشێنە و قوڵەسەوز و زێوێ لە شاخی پیرەمەگرون و لە لای ڕۆژهەڵاتیەوە شاخەکانی خەجەلەرزۆک، دووتوێ، دووبرا، پیربایز، پیر ئەلیاز، کوێڕەنگ قایم کرابوون. جگە لە هێزەکانی سەرکردایەتی و تیپەکانی مەڵبەندی دوو، بەشی زۆری هێزەکانی مەڵبەندی یەک و مەڵبەندی سێش بان کرابوون بۆ بەشداری لە پاراستنی ناوچەکەدا. ژمارەی ئەو پێشمەرگانی لە سەنگەردا دامەزرێنرابوون نزیکەی 2500 کەس بوون.
شەوی 22 لەسەر 23 شوباتی 1970 بۆمبارانی خەستی کیمیایی دەستی پێکرد. لە ئەنجامی ئەم بۆمبارانەدا چەند کەسێک کوژران. لەوانە خێزانێکی گوێزیلەیی کە پارێزگاری ئامارێکی چەکیان نەکرد لە ئەشکەوتەکەی گوێزیلە. نزیکەی 200 کەسیان لە دانیشتوانی ناوچەکە و پێشمەرگە بریندار بوون. دکتۆر هەڵۆ بەڕێوەبەری نەخۆشخانەی ناوەندی بەیانی زوو تەعلیماتێکیدا بە هەموو ئێزگاکانی بێتەلی بارەگاکان و بە ئێزگای رادیۆ دەربارەی جۆری خۆپاراستن و ئیسعافاتی ئەوەلی بۆمبارانی کیمیایی. بە دوای چەند سەعاتێ بۆمباراندا بۆ دوای نیوەڕۆ پیادەی جێیش دەستیان کرد بە هێرش لە چەند لایەکەوە. هێزێک لە مێرگەپانەوە بەرەو شەدەڵا، هێزێکی تر لە دۆڵەڕووتەوە بەرەو کەڵکی قزلەر، هێزێکی تر لە قەڵەمپاشاوە بەرەو بەرگەڵ و هێزێکی تر لە دەشتی بنگردەوە بۆ سەر گەورە قەڵاو ئاسۆس، هێزێکی تر لە گۆجارەوە بەرەو گەورە دێ، هێزێکی تر لە کارێزەوە بەرەو خەجە لەرزۆک. ئەو هێزەی لە قوڵە پوشێنە و قوڵە سەوز دانرابوون پاژەوەی بۆمبارانی کیمیایی کرابوون خۆیان پێنەگیرا بوو. دوای شەڕێکی کەم سەنگەرەکانی پیرەمەگرونیان چۆڵ کردبوو کشابوونەوە سەرگەڵ و جێش ڕۆژی 25 شوبات گەیشتە ناو شەدەڵە. سەرگەڵ و بەرگەڵ و لەگەڵ شەدەڵە ئەمدی و ئەودی بوون، تەنیا بەرزایەکانی دابانیان لە بیندا بوو. هێزێکی دەشتی هەولێر لە شەدەڵە بوون، ئەوانیش کشابوونەوە مێرگەپان نزیک قزلەر. بێئاگا لەم ئاڵوگۆڕانە کۆسرەت مخابیرەکەی خۆی عەبدوڵای نارد بۆ سۆراغی هێزەکەی دەشتی هەولێر. عەبدوڵا کەوتبووە ناو جاش و جێیشەوە، بەدیل گیرا و بێسەر و شوێن بزر بوو. بۆ گرتنەوەی شەدەڵا شەو پێشمەرگە هێرشیان کرد، بەڵام بەهۆی ڕێهێڵە باران و هەڵسانی جۆگاکەی شەدەڵەوە هێرشەکە سەرکەوتوو نەبوو. لەم هێرشەدا محەممەد ڕازانی فەرماندەی تیپی 63 جوتیاران کوژرا. بۆمبارانی کیمیایی بارەگا و ئاوایەکانی ناوچەکە و تۆپباران و هێرشی ئاسمانی بێپسانەوە بەردەوام بوو. لە زۆری قۆڵەکانەوە هێرشەکانی دوژمن ئەشکێنرا، بەڵام کۆڵیان نەئەدا و بە هێزی تازە سەر لە نوێ پەلاماریانەدا. لە قۆڵی مەرگەوە جێشی عێراق بەردەوام هێرشیە هێنا، بەڵام لە چەند ڕۆژی یەکەمدا هیچ سەرکەوتنیکی بەدەست نێنا. بەڵام ڕۆژێکیان لە پڕ فەرماندەی جەبەکە بە بێتەل ئاگاداری کردین کە ئەگەر تا چەند سەعاتێکی تر هێزی یارمەتی پێنەگات هێزەکانی هەرس ئەهێنێ و ناوچەکەی ئەکەوێتە دەست دوژمن. ئەو لەو قسانەدا بوو ناوچەکەی گیرا و هێزەکانی پەرەوازە بوون هەر تاقمەی بەلایەکدا. بەشێ لە پێشمەرگەکان و دانیشتوانی ناوچەکە بە هەورازی کوڕکوڕدا بەرەو گەڵاڵە کەوتبوونە ڕێ. لەبەر سەرما و زۆری بەفر نزیکەی 40 کەسیان لەوانە گەنج و مناڵ و ژن مردبوون. هەروەها 44 ئەفسەری عەرەب کەدیل بوون و هەندێ برینداریان بەجێهێشت بوو. جیرانی جادەی مەرگەکانی تو دەلاقەیەکی زلی کردە جەبهەکەمان و دوای جیرانی پیرەمەگرون و شەدەڵا جەزرەبەیەکی کوشندە بوو لە هێزەکانی ئێمە چونکە پشتی جەبهەکەمان بوو. لەوێەوە هێزەکانی دوژمن بەرەو شارستێن و سێدەر و ژیلوان کشان و ئەیانویست بەرەو گۆمەزەل و یاخیان هەڵگەڕێن بۆ ئەوەی ڕێگەی کشانەوە و دەرچوونی هێزەکانی ئێمە دابخەن. دوژمن لە لای قەڵەمپاشاوە پێشکەوت و هەندێ لەو بەرزایانەی گرت کە ئێڕوانی بەسەر بەرگەڵوودا. کارەساتی هەڵەبجە. بەر لە هێرشەکانی ئەنفال بیرمان لە ئازادکردنی چەند ناوچەیە کردبووە، لەوانە هەڵەبجە، دووکان، قەڵات زەورانیە. بۆ ئازادکردنی پشدەر و بیتوێن تا شاخی هەیبەت سوڵتان لە مێژ بوو لەگەڵ 12 مستەشاری ناوچەکە ڕێککەوت بووین پێکەوە بەکارێکی هاوبەش قوات المعتەسەم واتە هێزەکانی فەیلەقی 24 بگرین و ناوچەکە ئازاد بکەین. لەبەر تەواو نەبوونی ڕێگای سەردەش قەڵاتزا دوامان خست بوو. لەگەڵ زۆربوونی گوشاری دوژمنان بۆ سەر ناوچەکەی ئێمە مەترسی ئەوە زیادی کرد کە جێشی عێراق ناوچەکەمان لێدا گیرکە و جیرانی بارەگاکانی سەرکردایەتی یەکێتیش ئەبوو بەهۆی هەرەزهێنانی بەرگری لە ناوچەکانی کەدا و لە ئەنجامدا هەرەزهێنانی بزوتنەوەی چەکدار لە کوردستانی عێراقدا ئەبوو بە هەر جۆرێ بێ کارێ بکەین جوڵانەوەکەمان لە ڕوخان ڕزگار بکەین. بۆ ئەم مەبەستە داوامان لە ئێران کرد پارێزگاری هەندێک لە شاخەکانی پشتی ناوچەکەی ئێمە لە پەلاماری جێشی عێراق بگرنە ئەستۆی خۆیان بۆ ئەوەی هێزەکانی ئێمە ئازاد بن و بتوانین بیان گوێزینەوە بۆ پاراستنی خەتی چەرماوەند و ژیلوان و ئاسۆس. بەسرانی ڕێگەی زەمینی کە بەفرگرتبووی کرد بە بیانووی ئەنجامنەدانی ئەم داوایە. داوامان لێکردن لە جێگایەکی ترەوە جەبهەیەکی نوێ بکەنەوە بۆ ئەوەی دوژمن ناچار بێ بەشێ لە هێزەکانی لە شەڕگاکەی ئێمە بکێشێتەوە. ئێران بیانووی هێنایەوە و لە وەڵامدا نائومێدیان کردین. ئەم هەڵوێستیان پێچەوانی ئەو ڕێککەوتنە بوو کە لە کاتی خۆیدا لەگەڵیان ئیمزا کرابوو سەبارەت بۆی کە ئەگەر لایەک کەوتە بەر هێرشی عێراق لایەکەی تر ئەبێ بۆ یارمەتیدانی بجوڵێ و ئەگەر پێویستی کرد جەبهەیەکی تازە بکاتەوە بۆ ئەوەی گوشاری لەسەر کەم بێتەوە. نەخشەی ئازادکردنی هەڵەبجە لە مێژ بوو ئامادەکرا بوو. فەرەیدون و دکتۆر فواد لەو کاتەدا لە ئێران بوون. داوامان لێکردن پەلە لە جێبەجێکردنی بکەن بۆ ئەوەی ئەگەر عێراق بارەگاکانی سەرکردایەتی داگیر کرد شوێنێکی تری هەبێ بۆی بچێ و بارەگایی لێدا بنێ. شەوکەتی حاجی مشیر لەو کاتەدا ئەویش لە ئێران بوو. شەوکەت خۆی زۆر لە مێژبووبیری لە ئازادکردنی هەڵەبجا کردەوە. فەریدون و دکتۆر فواد بەلایەنەوە باش بوو شەوکەت ببێتە سەرکردەی ئەم کارە.
بۆ ئەم مەبەستە حامیدی حاجی غالی و قادر کۆکۆی و قادر خەبات و هەندێ هێز و کادری تریان تەرخان کرد لەگەڵ لایەنەکانی تریش قسەیان کردبوو ناوچەکەیان بەم جۆرەدا بەش کردبوو. هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی گرتنی تۆپخانەکانی دەڵەمەڕ و ناوشاری هەڵەبجە بێ و هێزەکانی فەیلەقی بەدر بەرپرسی گرتنی شاخی شنیرە و باڵان بۆ، هێزەکانی حیزبی سۆسیالیستی کوردستان بەرپرسی گرتنی پردی زەڵم و هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی ئازادکردنی خوڕماڵ بێ و هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بەرپرسی کاروباری لۆجستی بن. شەوکەت کە خۆی فەرماندەی کارەکە بوو لە کتێبەکەیدا کارەساتی کیمیابارانی هەڵەبجە بەهاری 1970 لەباری سەرنجی خۆی و بە درێژی هەندێ لایەنی ئەم ئەمەلیاتی گێڕاوەتەوە لەبەر ئەوە من بە پێویستی نازانم بە درێژی باسی بکەم. ئێوارەی ڕۆژی 14 مارد هەموو هێزەکان ئامادە کرابوون بۆ ڕزگارکردنی هەڵەبجە، دەستیان کرد بە جوڵان. هەمان شەو هەڵەبجە گیرە. هەموو هێزەکانی عێراق یاخۆیان بەدەستەوەدا یان هەڵاتن. ڕاستیەکەی ئێمە چاوەڕێ نەبوونوە بە ئاسانی هێزەکانی عێراق هەرس بێنێ و هەڵەبجە بگیرێ، بەڵکو بە تەما بووین ناوچەکە ببێتە شەڕگایکی فراوان و گەورەی نێوان هێزەکانی کورد و عێراق و نێوان هێزەکانی ئێران و عێراق. بەوەش عێراق ناچار ئەبێ هێزەکانی هێرشی ئەنفالیەک سوک بکات. بەڵام سەرکردایەتی عێراق بە فەرمانی سەدام هەڵەبجەیان فەرامۆش کرد و هیچ هێزێکیان بۆ گرتنەوەی نەنارد. لە باتی ناردنی هێز وەکو لیواڕوکن وەفیق سامەڕایی لە لاپەڕە 104 کتێبەکەیدا حیتام البەوا بەشەرقیە نووسیوێتی ڕۆژی 16 مارد 50 فڕۆکەی هێرشی زەمینی کە هەریەکەیان 4 بۆمبای 500 کیلۆگرامی کیمیاییان هەڵگرت بوو هەڵەبجەیان بۆمباران کرد. بەو پێیە 200 تۆن گازی ژەهراویان بەسەر هەڵەبجەدا باراند. لە سەرەتادا هێزی ئێرانەکان جگە لە چەند ئەفسەرێکی پەیوەندی بەشداری گرتنی شاری هەڵەبجە نەبوون، تەنانەت جادەی تەوێڵە نەوسودیشیاندا خستبوو نەیان ئەهێش هاتوچۆی پێدا بکرێ. دوای بۆمبارانی شیمیایی ئێمە خۆمان داوامان لە ئێران کرد کە ڕێگاکەی نەوسود بکەنەوە و بگەنە فریای خەڵکی هەڵەبجە. ئەوسا ئێران هێزێکی گەوری ناردە هەڵەبجە و کەوتە گوێزانەوەی دانیشتوانی ناوچەکە. بە فەرمانی سەدام هەڵەبجە فەرامۆش کرا و عملیاتی ئەنفالیەک بۆ گرتنی بارەگاکانی سەرکردایەتی توند و تیشتر درێژەی پێدرا تا بە ئامانج گەیشت و لە هەمان کاتدا هێزەکانی عێراقیان سازدا بۆ ئەوەی لە جێگایەکی ترەوە جەزرەبێکی کوشندە لە ئێران بدە ئەویش فاو بوو کە بوو بە نقطەی وەرچەرخان لە هەموو شەڕەکەدا و بوو بە سەرەتای کۆتایی جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران. لێرەدا ئەمەوێت چەند ڕاستیەک دەربارەی کارەساتی هەڵەبجە بۆ مێژوو تۆمار بکەم. 1. هێزە کوردیەکان یەکێتی پارتی حسک بزوتنەوەی ئیسلامی هێزی سەرەکی ڕزگارکردنی هەڵەبجە بوون. هێزی ئێران لە سەرەتای کارەکەدا شتێکی ڕەمزی و معنەوی بوو تا دوای بۆمبارانی کیمیایی. بەڵام هەندێک لە ناوەندەکانی دەسەڵات لە ئێراندا کە لە ناو خۆیاندا لە ململانێدا بوون لەسەر درێژە پێدانی شەڕ و ڕاگررتنی پێویستیان بە پروپاگەندە هەبوو. ئەوانە ڕزگارکردنی هەڵەبجەیان کردبەی خۆیان و لە دەستگاکانی ڕاگەاندنی ئێراندا هەراوهوریایکی ئەوەندە گەورەیان خوڵقاند بەهانەیدا بە عێراق بێ پوکانەوە بۆمبارانی کیمیایی بکات. هەروەکو چەندین جاڕووی داوە کە لە سەرکەوتندا هەموو لای خۆی کردووە بە برابەش و لە تێکشکاندا خۆی دزیوەتەوە. ڕزگارکردنی هەڵەبجەش چونکە بە کارەسات بڕایەوە لایەنەکانی تر هەریەکەیان بە جۆرێ خۆی ئەپاڕانەوە و هەوڵی ئەدا ئۆباڵەکەی لە ئەستۆ یەکێتی تون بکە، بە تایبەتی کە بەهۆی ئەوەی هێزەکەی یەکێتی لە هی لایەنەکانی تر زۆرتر و گرنگترین جێگەشکە ناو شارەکە بوو لەلایەن ئەوە گیرا بوو. 2. ئەگەر ئێران بە زووی فریای دانیشتوانی قەزای هەڵەبجە بە گشتی و دانیشتوانی شارەکە نەکەوتایە، ئەگەر دانیشتوانی ناوچەکە هەمووشیان نەمردایە لەوانە بوو ژمارەی کوژرا و بریندار چەند قات لەوە زیاتر بووایە کە هەبوو. ئێران سەدان ئۆتۆمبیل و هالیکۆپتەری بۆ گوێزانەوەی بریندار و ساختەرخان کرد و بە زوویەکی زوو هەموو دانیشتوانی ناوچەکەی گوێزایەوە دیوی ئێران. بێگومان ئەمە کارێکی ئینسانی بوو کە نابێ کورد لە بیری بچێتەوە. 3. ئەگەر ئێران پەیامنێری دەستگاکانی ڕاگەیاندنی گیانی بانگ نەکردایە بۆ بینینی کارەساتی هەڵەبجە، ئەم کارەساتەش وەکو کیمیابارانەکانی دۆڵی جافەتی، بەری مەرگا، خۆشناوەتی، قەرەداغ، بادینان و وەکو کارەساتەکانی ئەنفال کە زۆر گەورەتر بوون لە کارەساتی هەڵەبجە بە بێدەنجی تێ ئەپەڕی و لە دنیادا کەس پێی نەئەزانی و باسی نەئەکرا. ئێران ئەوەیە کەم جار و دوجار بوو کاری وابکە. ئەگەر ئەمەی بۆ ڕیسواکردنی ڕژێمی عێراق یان بۆ هەر مەبەستێکی تر کردبێ، ئەنجامەکەی بە قازانجی کێشەی نەتەوەی کورد شکایەوە و مەسەلەی کوردی لە ناو دەستگاکانی ڕاگەاندنی گیان و کۆڕە دەوڵەتیەکاندا بۆ پێشەوە برد و دووراییەکی ناودەوڵەتیدایە. 4. دوای ئەوەی هێزی ئێران ڕژایە ناوچەکەوە کە بە تەواوی چۆڵ بوو، دەستی بەسەر هەموو کەلوپەلی ناوماڵ و دائیرە و کارگەکانی هەڵەبجەدا گرت و گوێزایەوە، تەنانەت دانەوێڵی ناوچەکەشی دروەوە. بەمەش هەموو ئەو پارەی لە زمانی شاوە تا ئەو کاتە لە یارمەتیدانی کوردی عێراقدا خەرجی کردبوو دەریهێنایەوە. هۆشی نەتەوەیی و بێهۆشی نەتەوەیی.
ئازادکردنی هەڵەبجە بوو بە کارەساتێکی نەتەوەی و نەک هیچ گوشارێکی لەسەر شەڕگای ئەنفالی یەکسوگ نەکرد، بەڵکو خەم و پەژارەی زیاترکردن و کاری سەلبی کردە سەر وریان و لەوەش خراپتر بوو بە بیان و بەدەست تاقمێ لە کەسانی داغڵەدڵەوە بۆ ئەوەی سەروەرەکانی شۆڕشی کوردی پێبێنرخ و تاوانەکانی دوژمنەکانی پێبشۆنەوە. هەندێ لەو بەناو ڕۆشنبیر و کورتپەروەرانە ئەڵێن ئەگەر یەکێتی ئێرانی نەبردایەتە هەڵەبجە سەدام بۆمبارانی کیمیایی ناکرد، ئەگەر یەکێتی هاوکاری لەگەڵ ئێران نەکردایە سەدام گەرمیانی ئەنفال ناکرد، خۆگەر سەرانی یەکێتی دوای ئاش بەتاڵ دەستیان بە شۆڕژ نەکردایەتەوە ئەوانە کەس ئەکوژرا و نە هیچ ئاوا یەکتێک ئەدرا و نە هیچ کوردیە زەرەری پێگەیشت. هەر بەم لۆجیکە ئەگەر مستەفا بارزانی و سەرانی پارتی شۆڕشی ئەیلولیان دەست پێ نەکردایە ئەوە کوردستان تووشی ئەو هەموو کوژران و وێرانیە نەبوو. بێگومان ئەمە لە باشترین حاڵەتدا نیشانەی بێهۆشی نەتەوەی و بەڵگەی ناڕۆشنبیری ئەوانەیە و لە خراپترین حاڵەتدا نیشانەی نادڵسۆزیانە، چونکە مێژوو وەها نانووسرێتەوە و ڕووداوەکانی وەها هەڵناسەنجێنرێ و ناجێڕێتەوە. ساڵی 1948 ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان بڕیاری دابەشکردنی فەڵەستین و پێگەێنانی دوو دەوڵەت ئیسرائیل و فەڵەستینیدا. عەرەب ئەمەیان ڕەفز کرد. بەدوای ئەوەدا سێ شەڕی دۆڕاویان لەگەڵ ئیسرائیل کرد. سەرنجام بە حکومە ذاتی المەحدود ڕازی بوون و کاربەدەستانی ئیسرائیلی هەموو ڕۆژێ سوکاتی بە فەڵەستین و عەرەبەکەن. هیچ ڕۆژێنیە دەیان وتار و لێدوان لەسەر مەسەلەی فەڵەستین نەنووسرێ و بڵاو نەکرێتەوە. کەسێ جنێو بە سەرانی عەرەبیان بە یاسر عەرەفات نادا و تاوانباریان ناکەن بە خیانەت لەسەر ئەوەی ئەگەر ساڵی 48 بڕیارەکەی نەتەوەی گرتوەکانیان قبول بکردایە ئێستا فەڵەستین و عەرەب خاوەنی دوو دەوڵەت ئەبوون و لە بارودۆخێکی تردا بوون. جەبهەی تەحریری جەزایر شۆڕشێکی خوێناوی لە دژی فەڕەنسا دەست پێ کرد. ملیۆنێک جەزایری تێدا کوژرا و دەوڵەتێکی بە فەساد داڕزاویان دامەزران. سەرنجام ئەوە لە ناو خوێناوی شەڕی ناوخۆ و ناکۆچی دینی و نەدینیدا ئەگەوزێ تا ئێستا کەسێ نەهاتۆتە مەیدانەوە جنێو بە سەرانی جەبەی تەحریر بدا و تاوانباریان بکا بە خیانەت بڵێ ئەگەر ئەوان شۆڕشیان نەکردایە و جەزایر هەر لەژێر دەستی ئیمپریالیزمی فەڕەنسیدا بمایەتەوە ژیانمان بە شوێنەی گەشەی ئەکرد و نە ملیۆنێک شەهیدمان ئەدا و نەتووشی شەڕی ناوخۆ بووین. ڤێتنامیەکان لە شەڕی ئیمپریالیزمی فەڕەنسی و دواتر ئیمپریالیزمی ئەمریکیدا چەند ملیۆن کەسیان لێ کوژرا و گەلەکەیان و وڵاتەکەیان کرایە مەیدانی تاقیکردنەوەی چەکی کۆمەڵکوژ و کاتێ لە شەڕهات نەدەرێ وڵاتێکی وێران و گەلێکی برسی و هەژار و دواکەوتویان هەبوو کە پێویستی بە یارمەتی مرۆڤانەی دوژمنەکانی دوێنیان بوو. ڤێتنامیەکان نەک جنێو بە سەرکردەکانی شۆڕشەکەیان نادەن و کەسێکیان تا ئێستا لێ پەیدا نەبووە بڵێ ئەگەر ئەو شۆڕشە نەبووە ئەو چەند ملیۆنەمان لێ نەئەکوژرا وڵاتەکەمان وێران نەبوو، ئەگەر لە بندەستی ئەمریکادا بووینە ژیانمان خۆشتر ئەبوو، ئەمریکایی و فەڕەنسیەکانیش سەرڕای ئەو هەموو تاوانی لەشکرە داگیرکەرەکانیان کردویانە گرەی گوناهباریان تێدا دروست نەبوو، جنێو بە وڵاتەکانیان و سەرکردەکانیان نادەن لەبەر ئەوەی بردویانن بۆ شەڕێکی دۆڕاوی داگیرکەرانە. ژاپۆن بۆ مەبەستێکی داگیرکەرانە چووە ناو دووەمین جەنگی جیهانیەوە. لە ئەنجامی ئەوەدا دوو شاریان بە بۆمبی ئەتۆمی کرا بە خۆڵەمێش و چەند ملیۆنیان لێ کوژرا و وڵاتەکەشیان بای چەندین ملیار زەرەری لێکەوت و چەندین ملیاریش زەرەری جەنگیان بژارد. هیچ کەس لە ژاپۆنیەکان جنێوی بە هیرۆهیتۆی ئیمپراتۆری ژاپۆن نەدا بڵێن بە خۆڕایی تووشی شەڕێکی دۆڕاوی کردین و ئەم هەموو زیانەی لەگەل و نیشتیمانەکەماندا بەڵکو لۆمەی ئەمریکا ئەکەن بە چەکی ئەتۆمی هێرۆشیما و ناکازاکی سووتان. بریتانیا لە دوو جەنگی جیهانیدا بەشداری کرد و ڕۆڵەکانی خۆی لە سەرانسەری دنیادا بەکوژدا. هەموو کەسێکیش ئەزانێ ئامانجی بریتانیای گەورە لە بەشداری ئەم شەڕەدا ڕزگاری گەلان نەبووە، بەڵکو داگیرکردنی وڵاتان بووە. کەچی ئێستاش لە باتی ئەوەی جنێو بە شاو پێشەواکانیان بدەن هەموو ساڵێ بە شانازیەوە یادی کوژراوەکانی خۆیان و مەیدانەکانی شەڕەکانیانەکەنەوە. ڕۆڵەکانی ئەم گەلانە شانازی بە ڕابردووی خۆیان و بە مێژوەکەیان و بە سەرکردە و قارەمانەکانیانەوە ئەکەن چونکە هۆشی نەتەوەییان هەیە و ئەزانن شانازی و سەروەری نەتەوەیی چییە. بێگومان هەبوونی دەوڵەت لە دروستکردنی هۆشی نەتەوەی و زیندووکردنەوەی شانازیەکانی ڕابردووی و پیشاندانی سەروەریەکانیدا دەورێکی سەرەکی هەیە. بەڵام گەلێکی بێدەوڵەتیش کە خەبات ئەکا بۆ دامەزرانی دەوڵەتی تایبەتی خۆی هیچ نەبێ ئەبێ لە ڕۆشنبیرەکانی کە خۆیان بە هەڵبژاردەی گەلەکەیان و پێشەنجی فکریدا ئەنێن ڕوون و دیار بێ. ئەوەی جێگەی تێڕامانە هەندێ لەم کوردانەی کە خۆیان بە کورتپەروەری ڕۆشنبیردا ئەنێن بەوەی ئەینووسن و بەوەی ئەیڵێن ڕابردووی نەتەوەکەیان بە ناڕەوا ئەشێوێن و پاکانە بۆ تاوانی دوژمنەکانیەکان. کۆتایی ئەنفالی یەک. زۆری ئەندامانی سەرکردایەتی و فەرماندەی قۆڵەکان زوو لە بارگاکەی من لە بەرگەڵ و کۆ ئەبووەوە بۆ هەڵسەنگاندنی هەلومەرجی ڕۆژانەی شەڕ و دانانی ڕێوشوێنی بەرەنگاری. دوژمن گوێی نەئەدایە زەرەر و زیانی خۆی، هەر فەوج و لیوایەکی هەڵ ئەوە شێنرا هی تازەی ئەهێنایە جێگای. ڕۆژ بە ڕۆژ لە هەموو قۆڵەکانی هێرشەکەیەوە شوێنی تازەی ئەگرت و ئەهاتە پێشەوە. ئەو هێزانی کە بەرگریان لە ناوچەکە ئەکرد زیاتر لە 600 پێشمەرگەی لێک و ژاو بریندار بوو
جگە لە سەدان کوژرا و برینداری خەڵکی ناوچەکە لە مێژ بوو لەگەڵ تۆپبارانی ڕاهات بووین هەروەها لەگەڵ بردومانی ڕۆژانەی فڕۆکەش ڕاهات بووین خەریک بوو لەگەڵ بۆمبارانی کیمیاییش ڕاهاتین بەڵام لەم هێرشەدا سەرڕای هەموو ئەوانە خەریک بوو پیادەی جێشی عێراقی ئەگەیشتە ناو ماڵ و بارەگاکانمان ئازادکردنی هەڵەبجەش بە بۆمبارانی کیمیایی و کوژرانی 5,000 کەس و برینداربوونی 5,000 کەس و چۆڵکردنی هەموو ناوچەکە و داگیرکردنی لەلایەن هێزەکانی ئێرانەوە تەواو بوو بڕیارماندا بکشینەوە بەڵام بڕیارماندا جارێ باسی نەکەین و نەهێڵین پێشمەرگە شوێنەکانی خۆیان چۆڵ بکەن هەتا هەموو دانیشتوانی ناوچەکە و بریندارەکانی پێشمەرگە ئەگەنە ناو خاچی ئێران نوێنەرانی ئەنجومەنی ئاوایی هەموو گوندەکانی دۆڵی جافەتی هات نەلام دکتۆر مەحمود عوسمان لەو ماوەیەدا دەرمان خوار کرابوو ئەویش لەوێ بوو لیان پرسییم ئێمە چی ئەکەین و ئەوان چی بکەن پێم وتن دوژمنێکمان هەیە لە دنیادا نمونەی نییە بۆ دڕندایەتی و دۆستێکمان هەیە لە دنیادا نمونەی نییە بۆ بێوفایی خۆتان ئازادن ئەچن تەسلیمی عێراق بن یان ئەڕۆن ئەبن بە پەنابەر لە ئێران لە هەردوو حاڵەتدا نازانم عێراق واستان لێ ئەهێنەیە ئەتان کوژێ ئێران حرمەتتان ئەگرێ یان سوکاتیتان پێکە خۆتان بڕیاری خۆتان بدەن ئێمە جاری هەر لێرین خۆم بە ڕاشکاوی دانی پێدا ئەنێم کە بەشێکی زۆری ساڵانی ژیانی من نائاسایی بووە ڕووداوی جۆراوجۆری زۆرم بینیوە چەندین ڕۆژی خۆش و ناخۆشم گوزەراندووە بەڵام دروی تێدا نییە ئەگەر بڵێم هیچ ڕۆژێکی ژیانم لەو ڕۆژە ناخۆشتر نەبوو کە بڕیاری کشانەوەماندا و ماڵەکەم و بارەگاکەمم لە بەرگەڵ و بە ناچاری بۆ دوژمن بەجێهێشت سەدام بۆ سەرپەرشتی دوایین قۆناغی هێرشی ئەنفالیەک هاتبوو بۆ کوردستان تەلەڤیزیۆنی عێراق کۆبوونەوەی سەدام و سەرکردەکانی جێشی پیشانەدا سێ کەس لە لێهاتووترین جەنەڕاڵەکانی جێشی عێراق سەرکردایەتی لەشکرکێشی ئەنفالیەکیانە کرد سوڵتان هاشم نزار خەزرەجی کامیل ساچێت بۆمان دەرکە و بەرگری بێهودێ و شەڕەکەمان دۆڕاندووە لەبەر ئەوە بڕیاری کشانەوەماندا ڕۆژی 18 مارتی 1970 بەڕێکوپێکی هەمومان بریندارەکانمان دانیشتوانی ناوچەکە خێزانەکانی خۆمان پێشمەرگەکان کشینەوە ناوچەکەمان چۆڵ کرد پێشتر ئێزگای رادیۆمان لە دۆڵە کۆجیە دامەزراند بوو لە پێش ڕاوەستانی رادیۆکەی بەرگەڵوودا ئەوی دۆڵە کۆجیەمان خست بۆ کار ڕاگەاندنێکم دەربارەی چۆڵکردنی ناوچەکە نووسی و ناردم بۆ رادیۆی دەنجی گەلی کوردستان و هەموو بێتەلەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای بڵاوکردنەوەی ئەو ڕاگەاندنە دوژمن بە هالیکۆپتەر چەند جارێ لە بارەگاکانی نۆڕین کە دی چۆڵکراون ئینجازاتی کرد بچێتە ناو بارەگاکانمانەوە بە دوای ئەم ڕاگەاندنە یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکانی عێراق القیادە العامە للقوات المسلحة لە ڕۆژی 19 ئازاری 1970دا بە بەیانی ژمارە 3087 لە هەموو دەستگاکانی ڕاگەاندنی خۆیەوە جیرانی بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی وەکو مژدەیەکی خۆش بە خەڵکی عێراقدا و بەم بۆنەیەوە کردیان بە شای و گۆرانی لەگەڵ بڵاوکردنەوەی بەیانەکەدا بروسکەی پیرۆزبایی سوڵتان هاشم سەرکردەی هێرشەکانی ئەنفالیەک بۆ سەدام لە دەستگاکانی ڕاگەاندنی عێراقەوە خوێندرایەوە ئەنفالی 2 هێرشەکانی عێراق ڕانەوەستا بەڵکو بۆ قۆستنەوەی سەرکەوتن کە بەسەر هێزەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەدەستیان هێنابوو یەک لە دوایەک پەلاماری شوێنەکانی تریاندا لە گەرمیان زۆر بەداغ بوون دوای ئاژبەتاڵ خەڵکی گەرمیان دەورێکی گەوریان هەبوو لە دەستپێکردنەوەی شۆڕشدا کەم جێگەی کوردستانی عێراق هەبوو خوێنی پێشمەرگەی گەرمیانی تێدا نەڕژابێ گەرمیان قەڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دوا بەدوای داگیرکردنی دۆڵی جافەتی و تێکشکانی هێزەکانی سەرکردایەتی کە بەشێکی لە گەرمیانەوە هێنرابوون جێشی عێراق بە هاوکاری مەفرەزەکانی ئەمن و ئەفواج دیفاع الوەتانی کە لە جاشەکانی کورد دروست کرابوون لە ڕۆژانی 22 مارت تا 1 نیسانی 1970 پەلاماری قەلەداغیدا القيادة العامة للقوات المسلحة لروجي 2 نیسانی 1970 بە بەیانی ژمارە 3109 داگیرکردنی ناوچەی قەرەداغی کە ناوەندی گەرمیان و بارەگای ماڵبەندی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ڕاگەیاند. ئەنفالی 34 و دواتر جێشی عێراق و ئەفواج دیفاع الوەتانی لە ڕۆژانی 7 تا 20 نیسانی 1970 هێرشیان بۆ سەردەشتی گەرمیان و لە 3 تا 8 مایز بۆ سەردەشتی کەرکووک کرد و هەموو ئەو ناوچانیان بە شەڕداگیر کرد و هەر کەسێکیان بەردەستکەوت لە گەورە و بچووک و ژن و پیا و چەکدار و بێچەک گرت. دڕندایەتی و بەدڕەوشتی جێشی عێراق لەم هێرشانەدا گەیشتە ئەوپەڕی. زیاتر لە 150,000 کەس بە زوندێتی لە دانیشتوانی گەرمیان گیران و بێسەر و شوێن ون کران. تاوانی جینۆساید لە سنوورێکی فراواندا بەرامبەر کورد کرا. هێرشەکانی ئەنفال بەردەوام بوو بۆ سەر ناوچەکانی هەولێر تا بە عەمەلیات خاتمەت الئەنفال لە ڕۆژی 26 ئابی 1970 لە بادینان تەواو بوو. لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیاتر لە 100,000 کەس ڕویان کردە ئێران و دەیان هەزاریش پەنایان بۆ تورکیا برد. ئەگەرچی ڕێکخراوی میدڵ ئێستوەڵکی ئەمریکایی لێکۆڵینەوەیەکی لەسەر ئەنفال کردووە بەڵام لێکۆڵینەوەکەی کورت و کەم و کوڕە تاوانەکانی ڕژێمی بەعسی بەرامبەر بە کورد زۆر بچوو کردوتەوە.
هێرشەکانی ئەنفالە هێنێ چەندین لێکۆڵینەوەی زۆر لەوە قوڵتری جەنگی سیاسی کۆمەڵایەتی لەسەر بکرێ و چۆن جوو هۆڵۆکۆستیان لەبیر ناچێتەوە کوردیش هەرگیز ئەم کارە ساتە لەبیر ناکا. هێرشە گەورەکانی جێیشی عێراق بەڕابەری سەدام حوسێن کاری لە هەموو دانیشتوانی کوردستانی عێراق و هەموو حیزب و ڕێکخراوەکانی کرد، بەڵام لە هەمویان زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێشان. تەنیا ڕێکخراوی سیاسی کوردی کە هەموو هێزەکانی و بارەگاکانی و ماڵی سەرکردە و کادر و پێشمەرگەکانی لەسەر ئەرزی کوردستانی عێراق بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. هێرشەکانی ئەنفال و بەدوای ئەوەدا گرتنی هەموو بارەگا گرنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و اینجا داگیرکردنی هەموو کوردستانی عێراق و جیران و بزرکردنی دایان هەزار کەس لە دانیشتوانی ناوچە ئازادەکان و وێرانکردنی هەموو دیهاتی کوردستان کارەساتێکی نەتەوەی بەسەر کووردا هێنا کوردستان بوو بە زیندانێکی تەنگ و کورد بەگەلێکی دیل. بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1976 بۆ 1970دا زۆر جار جێگۆڕچەی کردبوو لە برادۆز، قەندیل، خڕی ناوزەنگ، دۆڵی پڵنگان، سوورداش، بناری ئاسۆز، دۆڵی جافەتی، بەڵام هەرگیز بە دەردی ئەمجاریان نەچوو بوو لە هەموو کوردستانی عێراقدا نەک گوندێک بەڵکو شاخێک، دۆڵێک، شیوێک یا ئەشکەوتێکی بەدەستەوە نەمابوو بنکەیەکی تێدا دابنێ. بە سەدان کەس لە هێزەکانی کوژرابوون، بە سەدانی لێ بریندار و کەم ئەندام بووبوون و بە سەدانی لێ گیرابوون یا لە ژێرگوشاری دوژمندا تەسلیم بووبوونەوە. ئەمە کۆتایی قۆناغێ بوو، قۆناغی خەباتی چەکدار سیاسی لە شاخەکانی کوردستانی عێراق، بەڵام کۆتاییەکی زۆر تراجیدی.